ئەمریکا و ئیسرائیل ئەڵێ درۆنی شاهد 136یان کۆپی کردوتەوە و ئەینێن بە وڵاتانی کەنداوە ئەینێن بە مەسەلەن بە کۆگاکانی نێوتیەوە ئەوانەی کە ئانوێ ئامانجی خۆیانی تیا پێکن و وڵاتەکە ڕاکێشن بۆ ناو شەڕەکە ئەڵێ ئێمە لێکۆڵینەوە لەو بارەیەوە بەردەوامەکەین و بە هیچ شێوێکە درۆنی ئێمە نییە چکە کە شاهد 136 دەکەوێتە خوارەوە چەند نوعێکی هەیە شاهینیش 116 36 129 هەیە کە کەوێتە خوارەوە کۆپیان کردوتەوە وە خۆی تەنانەت هەموو ئەو ژمارە و ئەو کۆدانی کە لە سەرەتی شاهد 136 ڕاستەخۆ وڵاتی کەندا و بەحرینە قەتەڕە ئیماراتە کوێیتە هەر ئەڵێوە ئێرانیە بەڵام عەباس عێراقچی ئەڵێ بەشێکی زۆری ئەو درۆنانەی ئێمە نین ئەوە درۆنی ئیسرائیلە بە تایبەتی ئیسرائیل کۆپی کردوتەوە ئەینێرێ بۆ ئەو شوێنانە ئێوێ وڵاتانە داخلی جەنگەکەکە و لە ئێمەیان تووڕەتر بکە بۆیە پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر زاتۆوەرە درۆنێکی شاهید 136 بەر کۆگایەکی نەوتی کەوتۆ هەزاران ملیۆن دلار یان بابڵین 100 ملیۆن دلار زەرمەند بووی بەڵام بۆ دەرنەکەوێت شاهیدەکە شاهیدی ئێرانیان شاهیدی ئیسرائیلە نەفسی شتیشە بۆیە هەتا ئەم جەنگە درێژە بچێشێ شتی زۆر ئاڵۆسترە بینین بە تایبەتدا بابەتی هەواڵگری و مخابراتی شرۆفەکەمان دەست پێکەین وەک هەمیشە بە سوپاسێکی زۆرەوە هاوکاری ئەزیزمان دکتۆر مومین زەڵمی لێرەیە دکتۆر کۆمەڵێک بابەتی تایبەتی ئامادە کردووە و کشوانی ڕابردوو گفتوگۆی لەبارەوەکەین پێشاتەکانی ژەوێت 4 جار ینی فڕۆکەخانەی بەغدا کراوەتەوە ئامانج 4 کارمەند بریندارە ینی دەوروبەری بە فڕۆکەخانەکە بە بەردەوامی بردومانەکرێت ینی ئەمە یەک دوو بابەت هەیە لەگەڵ جەناب تا گفتوگۆمان کردووە جەناب پێشنیاز کردو بەڵام ئەمێ ئەپدێتێکی بینەرەکانمان بکەی دکتۆر زۆر باش کاک زانە ئینشەڵڵا هەموو لایەک سەلامەت بن ئێوەش ماندوو نەبن هاوڕێیانمان ماندوو نەبن ڕاستیە ئەمڕۆ بۆ دۆخی ناوچەکە بە شێوازی گشتی بۆ ئێران بۆ ئەمریکا و ئیسرائیل و تەنانەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازی گشتی ئەتوانم بڵێم جۆرەکان ڕۆژێکی جیاواز بوو لە چییە لەوەی کە لەگەڵ بەردەوامی هێرشەکان بۆ ناو تاران و بۆ ناو شوێن جیاوازەکانی ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەکانەوە بەڵام بانگەشەکان یان پرۆپاگەندەکان بۆ ئاگربەست هەبوون و ئەمە تا ڕادەیەک جۆرەکان نیشانەی پرسیارە خاتە سەر دۆخەکە بۆن دۆناڵد ترەمپ بەڵێ ئەوان چاوەڕێی گفتوگۆەکەن بەڵام عەباس عێراقچی ئەڵێ ئێمە نە چاوەڕێی گفتوگۆەکەین نە داوای گفتوگۆمان کردن داوای دانوستانمان کردووە و ئامادەی بەرگریکردنیشین ئەمە تقریبن بۆ بە سلۆگانی ئێرانەکان لەم ڕۆژانەیە و جەخت لەسەرەوە ئەکەنەوە کە ئەوان ئامادەن بۆ بەرگری و بە هیچ شێوەیەک ناچنە چوارچێوەی جۆرەکان ڕێکەوتنەوە بۆ ئەمە کۆمەڵی خوێندنەوەی جیاواز هەیە بەهێسترینیانەوەیە کە بەڕاستی وەکو چۆن ئیسرائیل چاوی لەوەیە کە نەخشەی ڕۆژهاتی ناوەڕاست بگۆڕێ یانەوەی کە ماوەیەکی زۆرە ئیش لەسەرەکە کە بریتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئەو کۆنسپتە بەکارێنن ئێران خەریکی گفتوگۆکردنە لەگەڵ خۆیەوە دەردەشەکردنی ئەمەیە کە بەڕاستی ئەویش بەدوایەوەیە کە ئەبێت هاوکێشەکە بە شێوازێ بگۆڕێک ئەوی سوودمەند بێتایە ئێمە زانین یەکێک لە پایەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕابردووەیەکی دوور و نزیکە بەتایبەت لە 20 ساڵ ڕابردووە ئێران بووە ئێران ڕۆڵی هەبوو لە چەندی وڵاتی جیاوازە ئێران تۆمەتبارەکرا بۆی کە دەستێوەردانی هەیە لە کاروباری وڵاتانە ئێران بە یەکێک لە پشتیوانەکانی ڕووسیادانرا لە شەڕی ئۆکراین ئێران بە کەناڵێک دانراوە بۆ هاندانی خەڵک بۆی کە ڕۆ سیستەمی ڕۆژئاوایی بۆستنەوە لە ڕۆژهاتی ناوەڕاستە هەموو ئەمە وای کردووە کە ئێران بەشێک بۆ لە هاوکێشەی پێشووی ڕۆژهاتی ناوەڕاست ئێستا کە ئیسرائیل باسی گۆڕینی ئەم هاوکێشەی ئەکادیان ئەم نەخشەی ئەکادیان ئەم فۆرمە ئەکات کە ناوی ناوە ڕۆژهاتی ناوەڕاستی نوێ ئێرانیش خۆی ئەمەی ورژاندووە لە دوو ڕۆژی ڕابردووە زۆری ئیش لەسەرمە ئەکا کە ئێوەی خطابێکی وا بداتە دەرەوە کە ئێمە بەشێکین لەمە و تەنانەت خەریکە ئەبێتە مەرجێک بۆ هەر جۆر دانوستانێک کە ئەیانەوەی یەکەم سزاکانی سەر ئێران لا بچن دووەم ئێران دەستکراوە بکرێت لە بەهێزکردنی پەیوەندیەکانیە ئەم دێڕە تۆخەکەنەوە ئێران پێشتر پەیوەندی بەهێزی هەبوو بەڵام لەگەڵ پەیوەندی بەهێزەکان لەگەڵ سەرانی وڵاتەکانە دەستێوەردانێکی هەبوو لە ناو وڵاتەکانە بۆ من دۆکمنت هەیە لەسەرەوەی کە لە سووریا ڕۆڵی زۆری گەڕاوە لە عێراقا کاریگەری هەبوو لەسەر دانانی کەسایەتیەکان لەسەر هەڵبژاردنەکان لەسەر دانانی وەزیرەکان لەسەر پۆستە جیاوازەکان
لە لوبناان بە هەمان شەوە تۆمەتبارەکرا بۆ حاڵدا لە غەزە تۆمەتبارەکرا لە فەلەستین تۆمەتبارەکرا بە تێکدانی دۆخی فەلەستین و ئەوەی نایڵێ فلەستەکان بچووبەن نایڵە فلەستەکان پێکەوە یەک بن لە بینی بزوتنەوەی جیهادی ئیسلامی و لە بینی فەتح و لە بینی حەماس و لە بینی محمود عباس و ئەوانەیە کێشە دروستەکە هەموو ئەمانە تۆمەت بوون کە خرانە پاڵ ئێرانەکان یا با بڵێن جۆرەکان پروپاگەندەی بۆ ئێرانەکان ئێستا ئێرانەکان لە ڤیژنێکی جیاوازەوە سەی ڕۆژهات ناوەڕاستەکەن و پێیان وایە کە گۆڕانکاری ڕۆژهات ناوەڕاستە بەبێ ئەوان نایەتە دی ئەم قسەیە ئەمان خاتە بەردەم کۆمەڵێک بەرپرسیارەتیەوە لەوەی کە تێبگەین ئایا ئێرانەکان لەو گومانە دەرچوون کە نامێنن چکە بیرکردنەوەی لەوەی کە تۆ بەشێک بی لە ڕۆژهاتی ناوەڕاست یان ئەوەی کە ئەوترێ بۆ نمونە ڕۆژهاتی ناوەڕاست وڵاتانی کەندا و متمانەیان بە ئەمریکا و ئیسرائیل نەماوە بۆ پاراستنیان چکەوە تا بەردەم موشەکانی ئێران ناتوان بگرن بەردەم هێرشە درۆنەکانی ئێران ناتوان بگرن کەواتە ئەتوانن کەندا و بیر لەوە بکاتەوە کە ئەمنیەتێکی تر وەرگێ ئەمنیەتەکەش بۆ نمونە باس لەوەکرێت کە بەرەو پاکستان و بەرە تورکیا ئەچن ئێکەواتە ئێرانیش نزیکە لەوانەوە و ئێران خۆشی بەدۆستی پاکستانە زانێ و لە شەڕ 12 ڕۆژ بینیمان کە پاکستانەکان جۆرەکان هاوسۆز ئێرانەکان بوون وەکو چۆن ئێستا میدیای پاکستانی هەتا ئای پاکستانی هەموو لە خزمەتی پروپاگەندەی ئێرانەکانایە بۆیە لە کۆی گشتیا توانم بڵێم گۆڕانکاریکی وا لە ناو شەڕەکان نابینین ئێمە لەم ڕۆژەیە بەڵام ئەوەی هەیە بەشێکی تر لە پروپاگەندەکان بەم فۆڕمە دێنە ئاراوە کە ئەوە مادام ڕۆژهاتی ناوەڕاست بەرەو گۆڕانکاری ئەچێت کەواتە ئێرانە بێ بەشێک بێتایە و مەرجێکی دانوستان لەگەڵ ئەمریکا بۆ هەر قۆناغێکی داهاتوو ئەمە لە خاتە زەهینەتی ئێرانەکانەوە کە ئیتر ئێران لە ڕوخان دەرچووە مادام توانیوەتی 16 ڕۆژ بەرگری بکە کەواتە لە ڕوخان دەرچوو ئەمە بووە بیرەکەنەوە و کەواتە بیر لە چیەکەنەوە بیر لە داهاتووی خۆیانەکەنەوە ڕۆژهاتی ناوەڕاست ئەبێ ڕۆڵمان هەبێ ئەبێ سزاکانمان سەر هەڵبگیرێ ئەبێ دەستکراو بین لە دروستکردنی پەیوەندەکانمان و بەهێزکردنی پەیوەندەکانمانە ئەمە تقریبان ئەم فۆرمەیە باش دکتۆر ینی لە دەرەوەی هەواڵەکان بڵین ینی جەنگەکە مەسارێکی وەرگرتۆ بۆ نمونە تێبگەین لەوەی کە ئیدی کۆتاییەکانی جەنگەکەی و یاخود مەسەلەن لایەک بەرامبەر بە لایەک شکستە هێنێ ینی بەنەوەعان ما ئەتوانین بڵێن ئەو ڕوویایی داوە ئەو تێڕوانینەی داوە جەنگەکە کاکزانە یان هێشتا ئەو ئاماژانە هەر بە ئاڵۆزی ماونەتەوە بە سروشتی جەنگ براوە دۆڕاوی نییە ئەوەی کە هەیە کەمترین زیان و زۆرترین زیان بە شێواز ئاسایەکەی ئێمە ئەبێ بەڕاستی لە یەکش تێبگەین ئامانجی ئیسرائیل و ئەمریکا چییە لەم شەڕەیە ینی بۆ نمونە نیویۆرک تایمز راپۆرتێکی ئەکات لە دوێنێ بوو ئەڵێ ئەم شەڕە لە پێناوی یەکەسایە ئەویش بە ماشەتی گەورە ناتانیاهۆ 47 ساڵە ئەوێ ڕەزامەندی لۆبی ئەکا کە ئەمریکەکان ڕازی بکات بە یەک هێرش بکاتە سەر ئێران نەیتوانی بەڵام ئەم ساڵ توانی کەواتە ناتانیاهۆ لە کۆی پرۆسەکەیە خۆی بەسەر کەوتووە زانێ جەنگەکەی دەستپێکردنی جەنگەکە بۆ ناتانیاهۆ سەرکەوتن ئەمە بۆ فکری ناتانیاهۆ بەنسبەت ترەمپەوە ئێمە ئەزانین ترەمپ لە مێژوویەکی زۆر دوورە ناکۆکی هەیە لەگەڵ ئێرانەکانە لە هەشتاکانە باسی ناکۆکی خۆیەکان لەگەڵ ئێرانەکانە و پێی وایە کە ئەم هەژمونە ئێرانی کە دروست بۆ لە ڕۆژهاتی ناوەڕاستە جێگەی قبوڵ نییە و ئەمریکا جارێکی تر نایەوە هیچ کەس بە ڕکابەری خۆی بزانێت لە ڕۆژهاتی ناوەڕاستە هەتا قسەیەک هەیە ئەڵێن لە قەدیمە نازانم ساڵانی ڕابردووتر بووە بەرپرسێکی ئێرانی لە ئەمریکا بووە گفتوگۆ پرسیای لێکراوە کەسێک پرسیای لێ کردو توێتی ئێوە تاکەی وازداێنن لە شۆڕش تاکەی نابنە وڵات پرسیای لە بەرپرسێکی ئێرانی کردووە ئەویش بەم شێوە وەڵامی داوەتەوە توێتی ئەی ئێوە تاکەی ڕۆژهاتی ناوەڕاست بۆ خۆی بەجێ نایڵن کەواتە ئێمە ئەزانین کە قوڵایی ئەم شەڕە و دروستبوونی ئەم شەڕە شتێکی ئاسایی نەبوو بڵێ وڵات لە پڕێکا دروست بێ و یان بابەتێکی میزاجی بێن یانەوە ئەوەی کە هەیە عمقێکی هەیە بگەین بەچی کاکزانە ئەتوانین بگەین بەوەی کە ئێران خۆی بەسەرکەوتووە زانێت کە تا ئێستا خۆی پاراستووە بەڵێ ئێمە دوو جۆر تێڕوانینی ئێرانەکانمان هەیە بۆ مامەڵەکە لەگەڵ دۆخەیە تێڕوانینێکی سیاسی تێڕوانێکی ئاینی یان کڕێ بڵێ وەکو تۆ تێڕوانێکی شۆڕژێڕانە بڵێ سەرکەوتووە تا ڕادێک لە ڕووی ئاینی و ئەم شەڕ سەرکەوتنە بۆ ئێران چونکە ئەوانە چونە سەر بنەمایەکی شەرعی ئەمە نەسر و ئەمە شەهادە یان سەرکەوتن یان شەهید بوون ئەمە لە ناو ئێرانەکان ڕەنگی داوەتەوە لە ناو تاکی مەزهبی ئێرانیان ڕەنگی داوەتەوە نەگەڵ هەمووی باسی ئێرانەکان ناکەین بۆ نمونە ئایەتوڵڵا خامنەئی لە ناو کوێ ئاکوژ لە ناو خانووەکەی خۆی ئاکوژرێ لە کاتێکا وەکو هەر سەرۆکی وڵاتێکی تر ڕەنگە دەرفەتی ئەوەی هەبوو بێ خۆی بپارێزێ ئەمە ئێرانەکان شانازی پێوەکەن لە میدیای ئێرانیان ڕەنگی داوەتەوە ئەڵێ ئێمە پارێزرا بووین ئێمە توانیمان سەرۆکەکەمان وەکو ئێمە ژیا ئەم دەنگۆیە لای خۆیان ڕەنگی پێدەنەوە کەواتە بەلای ئێرانەکانیەوە پاراستنی نظامەکە هەتا ئێستا سەرکەوتنە بەڵام بەدڵنیایی ئێران لاواز بووە
ئەو زیانی بەرکەوتووە لە ڕووی ئابوووریەوە لە ژێرخانی ئابووری و سەرخانەوە پێناسەکان تێگەشتەکان بۆ سەرکەوتن و شۆڕش یان بۆ سەرکەوتن و شکست ینی جیاوازی هەیە تێگەشتی جیاوازی سەرکەوتووە زانێ ترەمپ خۆی بە سەرکەوتووە زانێ ئەڵێ من 180 توانای هینم لە ناو بردووە ئەویش خۆی بە سەرکەوتووە زانێ ئێرانجاڵێ خۆم پاراستووە ینی هەر بۆ نمونە بەڵام بەسەر لەسەر تەوقعاتەکان قسە بکەین بۆی نییە ببێتە سەر ڕابەری ئێران بەڵام ئەبێت بەڵام ئێران ئەگەر تا ئەسە مشتەبا خامنەی دەرنەکەوت و بەڵام کردوێتی بەڕابەری کۆماری ئیسلامی ئێران وڵاتان پیرۆزبایی لێکەن پەیامی بۆ ئەڕوات خطابی هەبوو وانە کەواتە ئەمە تەحەدایەکی زۆر گەورەی ئێرانی کات و لەم تەحەدایە ئێمە نەزانین تا چەند سەرکەوتوو بۆیان نا کاکزانە وێنەیەکی تر کە ڕاستیەکمانە خاتە بەردەست ئەوەیە کە ئایا هەر بەڕاست ئێران لەم شەڕەیە بەکوێ ئەگات پرسیارە منطقەکە ئەمەیە ئایا ئێران بەدوای چیەوەیە جگەلەوەی کە ئەمریکا و ئیسرائیل ئامانجی جیاوازی خۆیان هەیە ئێستا ئێرانەکان گەشتونە سەر بابەتێک بۆ نمونە ڕۆژنامەکانی ئێران دوێنێ ڕۆژنامەی کەیهانی ئێرانی ئەڵێ چی ئەڵێ تەنگەی هورموز گەروی هورموز بەخشراوێکی خوای گەورەیە بۆ ئێران بۆ گەلی ئێرانی هەدیەکی خوای گەورەیە بۆ ئێرانەکان ئێمە ئامادەین قوربانی بدەین بۆ ئەمە کەواتە قوربانیدانەکانیشمان ئامادەین بۆ هەموو جۆرە قوربانیدانێک بەم شێوەیە سەیری فۆرمی سیاسەتکردنی خۆیەکە ئێران یان علی لاریجانی بۆ نمونە کە قسە ئەکات وەکو مفەکیرێ وەکو کەسێکی سەرۆکایەتی ئێرانەکە ئەڵێ چی ئەڵێ ئێمە کێشەمان لەگەڵ گەلی ئەمریکیان نییە ئەخیر تویتیزانی ئەڵێ چی ئەڵێ دەنگ و باسی دروست بووە جەماعەتی ئێبستن ئەیانەوێ شەڕێک یان هێرشێکی شێوازی سپتەمبەر بکەنە سەر ئەمریکا ئێمە خەتاوار بکەن ئێمە لە ئێستاوە ڕایەگەێنین ئێمە کێشەمان لەگەڵ گەلی ئەمریکیان نییە ئەم قسەیە زۆر گەورەیە بۆ ئێران لە چیە تەفاسیلەکە ئێران گەشت بێتە سەر ئەمەی کە بیر لەمە بکاتەوە کە شەڕی لەگەڵ گەلی ئەمریکیانی مۆزوعی جددیە ئەوڵێ من لەگەڵ حکوومەت مخاتبە بۆ شەقام بۆی ئەویش مخاتبەیە بۆ زوڵێنێ بۆ گەلی ئەمریکا خۆی لەسەر ئاگرەیە بۆ گەلی ئەمریکا مخاتبەیە بۆ دۆستەکانی ئەمریکاش ینی ئێمە لەگەڵ کێشەمان لەگەڵ سیستەمی سەرۆکاتی ئەمریکەکان هەیە قسەیەک هەبوو لە سەرتای شەڕەکە زۆر ئەوترایەوە ئێران بە دوای کاتە ئەگەڕێت تا ترەمپ لا بچێت لە سەرەتایدا نووسانەکانەوە بەڵام دوجار ئێمە ئەزانین ئەم شەڕە شەڕی ئەمریکا و ئێرانە وەکو چۆن سەربازێک لە یەکێک لە گوندەکانی ئێرانە لەناو مرکزەکەی خۆیان خەوتو ئاگای لە خۆی نەبووە موشکێک لێ یاوە کوژراوە بە هەمان شێوە ئێمە زانین کە ئەم شەڕە کاریگەریشی هەبوو لەسەر بنکەکانی ئەمریکەکان لە کنداو چەند چەکداری سەربازی ئەمریکی کوژراون تا ئێستا وانە ڕاگەندرا قوربانی هەیە نزیکەی هەژدە سەربازی ئیسرائیلی کوژراون ئەمە قوربانی هەیە بەلاوە چەند ئێرانی کوژراون کەواتە لە کۆی گشتی ئێمە زانین ئەمە شەڕە و قەناعەتکردمان بەم ڕاستی ئەوەیە کە سەیری ئەو پرۆپاگەندە گەورەیەکەین کە ئێستا لە دۆخەکە هەیە ئەوەی کە بەڕێز باست کرد بۆ نمونە بابەتی نەتانیاهۆ بۆ نمونە بابەتی مشتەبا خامنەی و لە دوانە جیاوازەکانی ترەمپ لەسەر کۆی دۆخەکە ئەمان خاتە بەردەم ئەوەی کە تێگەشتنمان بەرامبەر بە شەڕەکە بەڕاستی و تۆزە فراوانکەین کاکزانە ئێمە نابێت تەنیا سەیری هەواڵەکانکەین وڵا ئەوەندە موشک گران و ئەوەندە ئەهر بەڕاستی ئەگەر سەتانەوەتی موشکی ئێرانی لە ناو براوە ئێمە مشەڕەتی باز لێرە ئەچمە سەر بابەتێکی تر دکتۆر تایتڵێکی تر تەوقعات هەرچەندە مەسەلەن پێم خۆشە باسێکی ئەوە بکەیت کە پێش بەرنامەکە وتت ئەمڕۆ مدیا لەسەر زیاتر لەسەر فکری علی لاریجانی وەکو هارتزی ئیسرائیلی قسەی کردەوە راپۆرتێکی بڵاو کردوتە لەسەر کەسایەتی علی لاریجانی کەسایەتی علی لاریجانی بەم شێوەیە پێناسەیە کات کە بریتە لە کەسێکی مەترسیدار بەڵام لەگەڵی شا کەسێکە کە فەیلسوفە علی لاریجانی کێیە علی لاریجانی یەکێکە لە پایەکانی نظامی کۆماری ئیسلامی ئێران بۆ ماوەی 10 ساڵ سەرۆکی پەرلەمانی ئێران بووە ئەگەڵکی دوو خول بە شێوازی جیاواز لە کاندیدی بۆ سەرۆکایەتی کۆمار ڕەتکرایەوە بەڵام قسەکان زۆر باس لەوەکەن ئێستا گەڕاوەتەوە بووەتە پیاوی دەوڵەت یان پیاوی بڕیار لە ماوەی ئەم شەڕەیە بە دڵنیاییەوە ئێمە وەجهی علی لاریجانی ئەبینین و ڕوانگەی علی لاریجانی ئەبینین علی لاریجانی لەگەڵەوەی کە لە بنەماڵێکی ئاینی لایک بووە باوکی یەکێک بووە لە مەلاکان لە ویلایەتی فەقیه ئەم خوێندنی ئاینی تەواو کردووە بۆ خوێندنی بەکالۆریۆس لە زانکۆی شەریفی تاران بەکالۆریۆسی لە حسابات و بیرکاری بەدەستهێناوە بیرکاری کۆمپیوتەر زانکۆی شەریف سەختترین زانکۆی ئێرانە ینی هارڤاردی ئێرانەکانە خۆیانەڵێ سەخت میگرن زۆر قورسا و زۆریش ئەوەیە لە دوای ئەمە دێت چیەکە
اختصاصەکەی خۆی ئەگۆڕێەوە زانستە مرۆڤایەتەکان. بەڵێ ماستەرەکەی لە زانکۆی قەدیمی تاران لە چی ئاخوێنێ لە فەلسەفەیە ئاخوێنێ لە فەلسەفەیە و فەلسەفەی ڕۆژئاوا و بەتەکیدیش کانت. بەڵێ بە هەمان شێوە لە دکتۆراکەش دکتۆرانامەکەی لەسەر چیە نووسێ لەسەر ڕخنەی پەتی لە عقلی کانتە. بەڵێ دێت لەسەر ئەمە ئیشەکات. ئەمە پێمانڵێت چی کە ئەم کابرایە سێ شتی جیاوازی تایە سێ ڕوانگەی جیاوازی هەیە بوو. یەکەم لە ڕووی حساباتەوە وردە. دووەم کەسێکی ئاینیە پابندە. سێمیش کەسێکی کراوەیە. بۆیە بە مشکی یان یەک کەس نییە. بەڵێ عقلی ئێرانەکان ئێستاە بە عقلی ئێرانەکان ناوزە دەکرێت بە عقلی ئێرانەکان باسەکرێت و کاریگەری ئەویش بەسەر ئێرانەکانەوە تا ڕادێک خەریکە دەرەکەوێت. لە پێش هەڵبژاردننی مستەفا خامنەییەوە بە تەنیشت دەستەی ڕێبەریەوە کە سێ کەسایەتی ڕێبەری بوون مەسعودی پزیشکیان هەرزا عرافی لەگەڵ محسینی ئاژەیی باس لەوە کرا کە دوو کەس ئیدارەی شەڕەکانەدەن. یەکەمیان قالیباف وەکو لاینی سەربازی، دووەمیان عەلی لاریجانی وەکو عقلی استراتیجی ئێران بۆ دانانی پلانەوەوان. شکۆی مەزانین ئێستا سەرۆکایەتی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە ئێرانی وەرگتووە و زۆر باس لەوە ئەکرێت کە ئایەتوڵا خامنەی پێش مردنی خۆی وەسیەتی بۆ کردووە و هەندێک ئەرکی پێسپاردووە. هەموو ئەمانە زانیارین کە لە میدیاکانە بڵاوەکرێنەوە. بەڵام ئێستا ئەگەر وای سەریکەین کە ئێران بەرەو ڕزگاربوون ئەڕوات بانیە ئەو پشنێک دابنین یا سناریۆی دابنین ئێران ڕزگاری ئەبێت لەم شەڕا وەکو چۆن وەکو نظامی جمهوری ئیسلامی ئەمێنێتەوە یان نظامی ئیسلامی ئەمێنێتەوە. ئەو کاتە لە بەردەم کرانەوەی عقلی لاریجانی ئابین. ئایا لاریجانی بە چه ئاڕاستەی گەرانەکان ئاڕاستاکات؟ لاریجانی بریتی بووە لە کەسایەتیە کە توانیوێتی قەناعەت بە باڵی محافظکار و تۆندڕەوی ئێران بکە بۆ دانوستان لە ساڵ 2015. لاریجانی بریتی بووە لە کەسایەتی ئەو تاریخی هەیە. بەڵێ بریتی بووە لە کەسایەتیە کە ئایەتوڵا خامنەیی وەکو ڕاوێژکاری خۆی بۆ پەیوەندەکانی چین و رووسیا بەکاری هێناوە. کەواتە لە کۆی گشتیا ئێمە لاریجانی بەم شێوە سێرەکەن. بۆی ئێستاش میدیاکانی میدیا دەوڵەتەکان بەتایبەت میدیاکانی ئیسرائیل و میدیاکانی ئەمریکا ئەمڕۆ زۆر باس لە کەسایەتی عەلی لاریجانی ئەەکەن و عەلی لاریجانی وا هێنە پێشەوە کە بەڵێ ئەتوانێت ئەم دۆخە تێپەڕێنێ و تویتەکانیشی وردن. یعنی هەر لە سەرتاوە بۆ نمونە ئەوشەوە کە دۆناڵد ترەمپ گلەی با بڵێن هەڕەشەی کرد کە کارەبای ئێران ئەکوژێنێتەوە. ئەمیش بە هەمان شەوتی ئێمەش ئامادەین ئێوە بیکوژێنەوە ئێمەش بیکوژێنەوە. بۆ نمونە ئەو ڕۆژە تویتێکی لەینەکانی تریا باسی دەوە ئەکا ئەڵێ گەروی هورموز یان بۆ ئاشتیە یان بۆ شەڕە. ئەم لاولای نییە ناکەین. بۆیە ئەم جۆرە تێڕوانینە هەیە بەرامبەر بە تێگەشتن بە عەلی لاریجانی. بەڵام دوجار ئێمە زانی عەلی لاریجانی بەشێک لەو سیستەمە بەشێک لەو کۆماری ئیسلامی ئێران ئەگەر کۆماری ئیسلامی ئێران سەرکەوتوو بۆ عەلی لاریجانی شتیایەتی ئەگەر کۆمارێکی خراپ بوو کەواتە عەلی لاریجانی پشتی بەرەکەوێت. یعنی شتێکی بەریئمان نییە لەم دۆخەیەکە. دکتۆر ئەمڕۆ ئێوارەی ئەمڕۆ مەسەلەن لە لیوای جارێک ریوال 16 شابی درراوەتەوە لە دەوروبەری کەرکووک و چەند درۆنێکی ئاراستەی دەوروبەری بنکەی ڤیکتۆریا کراوە لە دەوروبەری فڕۆکەخانەی دەوڵەتی بەغدا. لەسەر ئەو پرسە مەلای محەممەد عەبدوڕەحمان پەیامنەرمان لە بەغدا و لەگەڵمانە بێ محەممەد سڵاو لێ بێم کاتت باش. ینی چی زانیاریەکەت کۆ کردوتەوە بۆ بینەرەکانمان باسی بکە لەبارەی ئەو بابەتە مەسەلەن ئەو بنکەی ڤیکتۆریایە بۆ ینی ئاوا مشک ینی درۆن بارانەکرێ. زانە هەندێک وردەکاری نوێ هەیە هەم بۆ ڕاستکردنەوەی زانیارەکانە هەم ئەتوانم سەرتاوە ئاماژە بۆ بکەم کە ئەمە گەورەترین هێرشی گروپی مقاومەی ئیسلامی بووە بۆ سەر بنکەی ڤیکتۆریا چونکە بە یەک جار بە 6 موشکی جیاجیا کە لەم هێرشەدا هیچ درۆنێک بەکار نێنراوە بە 6 موشک بنکەی ڤیکتۆریا و فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداش کراوە ئاماژ. من بەر لەوەی بێمە لایڤەکەوە زانیاری وردم دەستکەوتووە ئەوەیەکەوە ئەو 6 موشەکە چواری بەر بنکەی ڤیکتۆریا کەوتووە بەڵام ئامانجەکەی نەپێکاوە لەلایەن سیستمی ڕامی سیرامەوە بەرپەرزراوەتەوە و خستراوەتە خوارەوە و دوو موشەکەکەی دیکە دانەیەکیان چوەتە نێو مەتاری بڵێ فڕۆکەخانەی بەغدا ئەو خاڵی کەوا پشکنین و جانتاکانی گەشتیارانی لێیە و ئەوەی پێکاوە و موشەکی شەشەمیان لە تەنیشت قاعیدەیەکی سەربازیە لەوێ زیاتر پێڵێن دراوە لە وێستگەی پاڵاوتنی ئاوەڕۆی فڕۆکەخانەکە بە کۆی گشتی چوار کەس بریندار بوونە
کە دوانیان لە هێزانامەکانیان دوو کارمەندی بورجی فڕۆکەخانی بەغداش بریندار بوون کە یەکێکیان ئەندازیارن. من ئەو سەرچاوی کە قسەم لەگەڵ کرد وتی زیانی جانەکە وانە و برینەکەشیان سوکە و دوا بە دوای ئەوە ژێزە ئەمنیەکان ڕاستەوخۆ دەستیان بە گەڕان و پشکنین کرد لە دەوروبەری فڕۆکەخانی بەغدا بە دروستی لە ناوچەی ڕەزوانیە کە نزیکە لە فڕۆکەخانی بەغداوە دەستیان کردو بەسەر ئۆتۆمبیلێک لە جۆری کیا کە سەکۆیەک بۆ هەڵدانی موشەکەکان و پشکنینش کرا و لێ کۆڵینەوەش کراوەکەوە لەسەر ئەو سەکۆی و لەسەر ئەو ئۆتۆمبیلەوە موشەکەکان ئاراستەکراوە و دوا بە دوای ئەوەش سەرۆکی شانەی ئەمنی عێراق بەنامەیەکی دەرکراماژێ بۆ کردووە کەوا لە دوای ئەو کاردانەوە و ئەو ڕووداوە گەورە و ئەو موشەکە فراوانی کەوا بنکەی ڤیکتۆریا و فڕۆکەخانی بەغدای نێودەوڵەتی کرا ئامانج ئامری کەرتی ئەو ناوچەیە ڕزوانیە و لەگەڵ ئەفسەری هەواڵگرێکە بەخشران واتە ئیحفاکران و تا ئێستاش لێکۆڵینەوەکان بەردەوامە و زان ناتوانم ئەوە بڵێم یعنی کەوایەمە لە بەغداین کە سعات حەوت بڕووداوەکە دەنگەکە زۆر بەهێز بوو تەنانەت دەرگا و پەنجەرەکانی کەوا ئێمە لە ناوچی ساڵحێن یعنی ئەوە ئەلەرایەوە لە بەهێزی تەقینەوەکە لە بەهێزی بردومانەکە بەڵام چواریان لەلایەن سیستمی ڕامی بنکە ڤیکتۆریاوە بەرپەرزراوەتەوە ئەو دوانەی دیکە کەوا ئاماژەم پێی کرد ینی ئامانجی خۆی پێکاوەیەکێکیان لە خاڵی پشکنینی پۆینتی پشکنینی مەتە فڕۆکەخانی بەغدا دراوە و ئەوکیشان لە وێزگەی باشە محەممەد پرسیارێک هەیە محەممەد عەبدوڕەحمان پرسیارێکی ینی بنکەی ڤیکتۆریا بردومانەکرێ مەسەلەن هەر لە ناوخۆی عێراقەوە مەسەلەن هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی موشک بارانەکرێ درۆن بارانەکرێ بە بەردەوامی مەسەلەن حکوومەتی بەغدا ئەگەدارەکرێتەوە مەسەلەن تاڕی تەنسیقی مەسەلەن حکوومەتی عێراقی کەسێک تا ئێستا قسەیەکی نەکردووە لەو بارەیەوە ینی ڕاستە بۆ نمونە لە ماوەی ڕابردوو ئێستا تۆ ئەو کیایی کە خستوتە سەر شاشە لە سەر شاشە هەیە ئەمە ئیشی خۆیەکە و ئەڕوا بەڵام یانی نازانرێ ناسنامەی ئەو گروپانە چێن لەکوێ ئەمێنەوە لەکوێ ئەژین چێ تەمیلیانەکە چێ دامیانەکە مەسەن هەتا تەنانەت لە ئاسی مێدیا و سۆشیال مێدیای عێراقیشە ئەمە نەوروژاوە بۆ عێراقیانی ئایا خۆیان دەستیان شل کردویان حکوومەت لە خوار ئەوانەوەیە زانە لە بەغدا یعنی بابەتەکە زۆر بە زەقی پێوەی دیارەوە تەنانەت گروپەکانی میدیایەوانی کەوانی زیکن لە گروپی مقاومەی ئیسلامی و حەشدی شعبی ینی تەنانەت بە دەستکەوتی دانن ئەو هێرشە موشەکیانە ئەگەر بە تایبەتی ئامانجەکەی بپێکێت و تەنانەت لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی و کوردیش ئەزانن کەوا چیلایەنێکە ئەو شوێنانە ئەکەنە ئامانج یاخود هەرێمی کوردستان بردۆمانەکرێەوە بەرژەوەندەکانی ئەمریکا دەکرێتە ئامانج بەڵام لە شەڕی 12 ڕۆژە ئەوەی بڵین ڕابردوو بیانی بە دروستی دیار بوو ئێمەش کە بە لە بەغدا چاودێریمانە کرد زانە گروپی مقاومەی ئیسلامی کە چەند کەتایبێک لە خۆی دەگرێت وەکو کەتایبی سەی شوەدا ئیمام عەلی ئەمانە کەتایبی نوجەبا ئەمانە چەند کەتیبەیەکیان تایە چەند کەتایبێکیان تایە زانە زۆر توندڕەون و تەنانەت هیچ پابند نین بە بڕیارەکانی حکوومەتی عێراق و ئەنجومەنی وەزیران و خودی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقەوە ئەوان بە ئاشکرا لە کاتی خۆپشاندانەکان لە کاتی مانگرتنەکان لە کاتی گردبوونەکانی خۆیان ئەوان دووپات کردوێتەوە کە ئەوان بڕیار لە تاڕانەوە وەرەگرن لە ئێرانەوە وەرەگرن ئێران چی بڵێ ئەوە جێبەجێەکان ئەینە حکوومەتی عێراق بینیمانە یعنی لە سەراستی سەرۆکاتی پەرلەمان لە سەراستی سەرۆکاتی کۆمان لە سەراستی سەرۆک وەزیرانی عێراق ئەمە بە بەیاننامە ئیدانەیان کردووەوە داوایان کردووە نێردە و دیبلۆماسیەکان پارێزراوە بن و نەکرێنە ئامانج بەڵام ئەو گروپانە بە هیچ شێوەیەک چەند گروپێکیان تایە یعنی بە ئاشکرا دەڵێن ئێمە پابەندی بڕارەکانی حکوومەتی عێراق نابین ئێمە بەردەوامە بین لە کار و چالاشەکانی خۆمان بەردەوامە بین لە بردومانکردنی بەرژەوەندیەکان و بنکە و سنتەرە دیبلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق بە تایبەتی لە بەغدا یعنی کێشەکە ئەوەیە ئەم گروپانە پابەند نین بە بڕارەکانی حکوومەتی عێراقەوە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق یعنی داوا بکات پابەند نابن ئەوان دەڵێن ئێمە تەنها بڕیار ڕاستپاردە لە دەروی عێراق لە تاڕانەوە وەرەگرین ئەوەیە کێشەکە زیاتر بەڵێ محەممەد عەبدوڕەحمان پەیامنێری کورسات نیوز سڵاو نا سوپاس دەکەم سڵاویش لێ بێ و سوپاسیش دەکەم محەممەد باش دکتۆر ئەمە دوایەکەینەتەوەرێک بەڵام لەسەر کەساتیەکان هەر بەڕاستی مەسەلەن ئێستا لە چوارچەوە ئێوەیان ماوین مەسەلەن بۆ چوونی ئەمریکا دۆناڵد ترامپ گرنگ بێ لەسەر دیاریکردنی کەسایەتیەک یان تەواو ئێمە گەیشتنە و قەناعەتی ئەمە نیزامێکە ئەم نیزامە
بەردەوامە لەسەر پرەنسیپەکانی خۆی هەر کەسێک بێت. کاکزانە بابەتی ئێران قسەکە لەسەر عەلی لاریجانی بوو لەوێ نقطەیەک فاریزەیەکماندا جیاوازمانەکاتەوە لە بابەتی وڵاتانی تر بۆ نمونە جیاوازمانەکاتەوە لە سووریا، جیاوازمانەکاتەوە لە لیبیا، جیاوازمانەکاتەوە لە عێراق، بەڵێ هەتا جیاوازمانەکاتەوە لە بەشێکی زۆری ئەو وڵاتانشی کە گۆڕانکاریان تیاکرا بۆ نمونە لە مەسر گۆڕانکاری هاتە ئاراوە، لە تونس هاتە ئاراوە لە بەهاری عەرەبی. ئێران جیاوازەکەی لە چەند شتێکە، یەکەمیانەوەیە کە دەوڵەتێکی موسەساتیە، یعنی سیستەمێکە باشە خراپە و بابەتێکی ترە، بەڵام سیستەمێکە کە ئەم سیستەمە لەسەر بنەمایەک دامەزراوە. ئایەتوڵا خومینی کە ئەم سیستەمەی دامەزراند لە ساڵی 1970 سیستەمێک لەسەر بنەمای ویلایەتی فەقیه. ویلایەتی فەقیه یانی چی؟ یانی درێژکراوەی خەباتی ئاینی بۆ کاری سیاسی. ئەو باوەڕی وایە کە چۆن خەلیفەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام لە حکوما کاریگەریان هەبوو، ڕۆڵیان هەبوو، دەسەڵاتیان هەبوو، کەواتە پیاوی ئاینی ئەبێ ڕۆڵی هەبێت لە سیاسەتە. بە پێچەوانەی زۆرێک بیرکردنەوە کە پێیان وایە کە سیاست و ئاین ئەبێت جوشتی جیاواز بن، دوو پسپۆڕی جیاوازن و هەرێکەوە بە ڕێگەی خۆی. ئایەتوڵا خومینی ئەمەی دروست کرد. بەڵام ڕاستە ئەو دایمەزراند. بەڵام ئەتوانم بڵێم ئەوەی کە پەرەی پێدا، ئەوەی کە دڤلۆپی کرد، ئەوەی کە فۆرمێکی تەواو جیاوازی پێدا بریتی و لە ئایەتوڵا خامنەی کە لە ساڵی 1970 هات سەر حکم. پاش هاتنی خۆی هات لەسەر بنەمایەکی قوڵیشی کرد کە بریتی بوو لە ڕەتکردنەوەی تەواوەتی ڕۆژاوە. ئەو باوەڕی وا بوو کە ئیسلام ئەوەندەی پێیە فکری ئیسلامی، تێگەشتنی ئیسلامی، فەلسەفەی ئیسلامی، ئیدارەی ئیسلامی، اقتصادی ئیسلامی ئەوەندەی پێ کە پێویستی بە ڕۆژاوا نییە. بۆی ڕۆژئاوا هەمیشە بە کۆنسەپتێکی زۆر گوماناوی دائەنرا بەلای ئێرانیەکانەوە، بەلای ئایەتوڵا خامنەییەوە کە هیچ بەرژەوەندێکی ئێران و ئیسلامی ناوێ ڕۆژاوا، هیچ بەرژەوەندێکی ناوێ، ئەو تەنها خەریکی بەرژەوەندی خۆیەتی. ئەم قوڵبوونەوەی لە تێگەشتن بەرامبەر بە ڕۆژاوا، لە بیرکردنەوە بەرامبەر ڕۆژاوا درێژکراوەیەکی تەمەنێکی 37 ساڵە 36 ساڵی کۆماری ئیسلامی ئێرانی پێداین و دوجار هەتا ئێستا وەتا هەفتەی پێشوو کەسێکە لایەنگەری کۆماری ئیسلامی ئێران لەناو پەرلەمانی عێراق دەنگ بەرزەکاتەوە مەرگ بەر ئەمریکا، مەرگ بەر ئیسرائیل. درێژکراوەی ئەو تێگەشتنەیە، ئەو فەلسەفەیە، ئەو بیرکردنەوەیە، ئەو بڕیارنامەیە بۆ ئیشوکاری دەوڵەت و سیاست. لەگەڵ ئەمەیە کۆماری ئیسلامی ئێران هاتە سەر چی؟ بڕیاری خۆڕاگریدا. خۆڕاگری دوو فۆرمی وەرگرت لە ئێرانیەکان، دانەیەکیان لە دەرەوەی خۆی، دانەیەکیان لەناوەوە. خۆڕاگری ئەگەر دەرەوەم بەهێز بێ، پاسەوانەکانی دەرەوە هەبن بەرەی خۆڕاگری و بەرەی بەرگری لە دەرەوە بە قووەت بێ، کەواتە من توانم لەناو خۆشە دان نەنێم بە هیچ شتێکە. ئایەتوڵا خامنەی بڕوای وابوو، ئەوە قسەی زۆر دووبارە کردەوە، بە هیچ شێوەیەک ئێمە ئامادە دانوستان نین لەگەڵ ئەمریکەکانە، چونکە یەک ئۆکەیمان بۆ ئەمریکا کرد خاڵی دووەم و سێم و چوارمیشمان بەسەر ئاسەپێ ئەمەی کرد بە بنەما. بۆیە زۆر جار ئەوترێت تەنانەت ئەڵێ باس لەوە کرێت کە ئەو ساڵانشی کە ئێران چووە ناو جەکۆباوە، چووە ناو دانوستانەوە لەگەڵ ئەمریکا و پرۆگرام ئەتۆمیەکان دانران، ئەگەر چی ئێران خۆی بە پابەند دەزانێ، ئەڵێ ئێمە توانیمانە پابەند بین لەوەی کە هەموو چەند بە هەوەسی خۆیان ئاژانسی وزەی ئەتۆم لە پێش ڕافایل گرۆسێ و دواتریش کە بێن هەر کاتێک ویستیان چاودێری دۆخی ئەتۆمی ئێران بکەن، بگەڕن بە ناوینەکانە، هیچ کێشێکمان لەگەڵ ئەمانە. بەڵام لەو لاوە دیسان بەرەی خۆڕاگری ئێران لەگەشەیا بوو. بەمەش ئیشی زۆریان لەسەرەوە کرد کە سیستەمی خۆڕاگری خۆیان بەهێزکەن و لەگەڵیشە پەلاماردان سیستەمی موشکیان هێنایە ناو ئینی خۆیان. هەتا ئێستا ڕەخنێکی زۆر کە ترەمپ لە ئۆباما و لە جەماعەتی پێشووی ئەگرێ، ئەڵێ ئێوە دەرفەتاندا بە ئێران کە بە پارەی دەرەوە و بەرهێنان لە سیستەمی موشکی خۆیان بکە، لە سیستەمی ناوەکی خۆیان بکە، وا بکە کە بێتە هەڕەشەی جدی بۆ سەر دنیا. ئەمە تێگەشتنێکی قوڵەکە بۆکوتم ئەمان خاتە بەردەمەوەی کە ئەتوانین لە سیستەمی ویلایەتی فەقیه باشتر تێبگەین و بمان خاتە بەردەمەوەی کە بەڕاستی کاریگەری خۆی هەبووە. بەرەی مقاومەش بە هەمان شەوە بەرەی خۆڕاگری لە دەرەوەی ئێرانەوە لەواتە جیاوازەکانە کاری بۆ ئەم کۆنسەپتە کرد و ئەوە شد. ئێستا بۆ بە جەنگێکی دوو سەرە مەسەلەن دەستەی نەفت مەسەلەن ئێمە شەڕی ئیسرائیل لوبنان ئێران لوبنان بەردەوامەکەین، سێ هەفتەی تر مۆڵەتیان وەرگرتوێتەوە. مەسەلەن کەناڵی 13 ئەڵێ بەپێی خەمڵانە سەربازەکان بۆ چەند هەفتەیەکی تر لەگەڵ لوبنان بۆ چەند مانگێک بەردەوام دەبێت. ینی لوبنانی پێسەخترە. خۆی بابەتی لوبنان ئێستا فەڕەنسا تەدەخولەکە زۆرتر. فەڕەنسا و دوو ڕۆژە تەدەخولی کردووە
خەریکی جۆرەکان گەڕانە بە دوای ئاگربەستا بۆی کە لوبناان تێپەڕێن لەم دۆخە چکە لوبناان بە لای ئەوانەوە گرنگە بڵێ گرنگەکەشی کۆمەڵێک ڕووی مێژووی و زۆری خەڵکی کاریگەری جیاوازی لوبنانیش لە فەڕەنسا بەشێکی زۆریان ئەوە فەڕەنسیەکان ئەوە جێگەی خەمەیانە و بەڕاستیشیان ئینکەن بەڵام ئێران ئەگەر کاکزانە بیرم بێ هەر 3-4 شەو پێ ساڵێرە شتێک وتم ئێران خەریکی کردنەوەی بەرەیترە ئەو کاتێشتا مۆزوعی حزبڵا ئەکتیڤ نەبوو ئێران ئەویست لە 3 کەناڵی ترەوە ئیشی خۆی بکە یەکەمیان بابلمەندب حوسەکان بێن سەرخەت ئەگەر چی تا ئێستا هێشتا ئەو ئۆپشنە هێشتا لە بەردەستیان ماوە و کارتێک دۆدەسی بۆ نەبردووە چکە قەناعەتێکا بوو کە هورمز وەکو کارتی بی یان پلانی بی بەکار بێ دووەمیان بریتی بوو لە شیعەکانی عێراق ئێستا بەورتر دێمە سەری سێمیان بریتی بوو لە بابەتی حزبڵڵا حزبڵڵا لەگەڵ ئەوەی کە دۆخێکی خراپی ڕوبەڕوو بوویەوە و وڵاتەکە بە تەواوەتی بڕیایدا کە قەدەغی بکات بەڵام ئێمە ئەزانین ئێستا حزبڵڵا هەڕەشەیە و تەنیا پێرەشە و 100 موشکی ئاڕاستەی ئیسرائیل کردووە و ئەمڕۆ بە هەمان شێوە موشکی ئاڕاستەی باشووری ئیسرائیل کردووە ئەمە وای کردووە کە تا ڕادەیەک ئیسرائیل ئێستا بە ینی وەکو بڵێ جۆرەکان بە شکاندنی شکۆی خۆی ئەزانێ لە تەنیشتی خۆیەوە هێرشێک لەسەر ئێران تا ڕادێک هێشتا ڕەنگە دوور بێ لە ڕووی جوگرافیاوە بەڵام ئیسرائیل لوبنان لە تەنیشتی خۆیەتی زۆر بەنزیک لە خۆی ئەزانێ و پێی وایە ئەمە شکاندنی شکۆی ئیسرائیلە بۆیە ئێستا ئامادەیە ئیسرائیل هەر جۆرێک بۆی بڕێت سەر وێرانکردنی بەیروتە بە غەزەیکردنی لوبنانە هەموو ئەو ڕێگانەی بە کراوەی لە بەردەم خۆیاشتەوە بۆیە بەڕاستی ئێستا ناوەندە جیهانەکان بەتایبەت وگوتم فەڕەنسا ئەڵمانیا پێش وڵاتانیترەوە خەمێک گەوریان لێ نیشتووە ئایا لوبنانیش بە هەمان چیرۆکی غەزە ڕوادیان نەڕوات چکە ئەم بابەتە بە تەواوەتی بۆتە لەوانە مەسیحیەکان مەسەڵەوە خەمیان لەوانەیە ئەوانیش بەشش زۆری لوبنان کۆمەڵگەیەکی کراوەیە شەوەروپیە کۆمەڵگەیەکی تەواو ڕۆژئاواییە لە بەشێکی زۆریشی گەنجەکانیان لە وڵاتانی ئەوروپا مەسەلەن پیرەکانیان زیاتر لە وڵاتەمانەوەتەوە مەسیحیەکان ساڵان زۆرە و قەیران و شەڕ و ماڵوێرانیە لوبنانی زۆر بردوتە دواوە بابەتێکی گرنگی پرۆکسیەکانی عێراق دکتۆر من ئێستا لە پەیامنەرەکەشمان پرسی ینی حکوومەتی هەرێم سەرۆکێشێتی نیشتیمانی کوردستان وتی ئێمە ناوەکانمان داوە یعنی دۆخێکێ تا ڕادەیەکت کرێ بڵێم ناڵم بێدەنجێشی تەنانەت ئیعلامیان چی ئەوانە بەڵام بێدەنجێشی حکومڕانی هەیە لەمبەرەوە ئایا ناتوانن زاڵ بن بەسەریان ئایا زۆرێک لە مجاملێت چاولی پۆشینە ئەوان بەهێزترن یعنی نازانی ئەوە چێوە چاوە گرێکە بەو شێوەیە دەستکراوە بن مەسەن ئێستا مەسەلەن بردومانکردنی بنکەی ڤۆکتۆریا بۆ بە هەواڵی ڕۆژ سعات بەڕاستی ینی ئەگەر تێگەیشتێک بۆ ئەوان بخەینە ڕوو ئێمە یەک واقعەیەک لە بەرچاوی بگرین لە ساڵی 2023 کە عێراقیەکان ڕزگاریانە بەبەرز ڕژێمی پێشووە بە تەنیشت خەباتی بەوچانی خۆیانەوە بە تەنیشت ئەو هەموو خوێنەی کە ئۆپۆزیسیۆن دای چ ئۆپۆزیسیۆنی کوردی چ ئۆپۆزیسیۆنی شیعی چ ئۆپۆزیسیۆنی سونی کە خەباتێکی دوورودرێژە بوو لە جیاتی ڕژێمی بەعەس ینی نزیک زیاتر لە 3 دەیە خەبات هەبوو قوربانیدان هەبوو بە سجن بە کوشتن بە تیرۆرکردن بە شەڕی ڕاستەوخۆ لە پێش ڕاپەڕینەوە کوردستان ئەو هەموو خوێنەمان بەخشی بەڵام چەند هۆکارێکی سەرەکیش هەبوون لە گۆڕین ڕژێمەکەیە یان چەند پاڵندێکی سەرەکی هەبوون یەکەم ئەمریکا و هاوپەیمانەکانی بوون کە جۆرج بۆش بڕیاریدا کە پشتیوانی عێراقیەکان بکات و هات ڕژێمی سەدامی بە تەواوەتی ڕووخاند موشەکان و فڕۆکانی ئەمریکا هاتن عێراقیەکانیان لە ڕژێمی بەعەس ڕزگار کرد بە تەنیشتی ئەمەوە ئێمە ڕۆڵی ئێرانمان هەیە ئێرانێکی لەو کارکتەرانەی بە ئاگاداری ئەمریکا بەشێکە لە پرۆسی ڕزگارکردنی عێراق لە ناوچەکانی خواروی عێراق لە ناوچە شیعیەکانی بەتایبەت لە هاندانی خەڵک لە دەرکردنی فتوای جیهاد لەلایەن مفتیە شیعەکانەوە لە فیتکردنی شیعەکان لە پێدانی چەک و ئازوقا لە زۆر شتی تریشاکە ئێران بە بەردەوامی عراقی بە بەشێک لە خۆی زانیوە و بەشێک لە دراوسەیەکی محترمی خۆی زانیوە و نەشیوەستووە بێ ڕۆڵ بێ لە ئازادکردنی عێراق بۆیە بوونی ئەمریکا چەندە قوڵە لە عێراقا ئەتوانم بڵێم بوونی ئێرانیش هەر هەندێ ئەگەر زیاتر نەبێت وەکو جەناب دەڵێ بۆچی چونکە ئێران لە ڕووی فکر و فەلسەفە و مەزهەبی شۆ لێرەیە ینی ئاین و مەزهەب ڕەنگە ئەمریکا وەکو ئەمریکا زیاتر مادە لێرە بێت ئەمریکا وەکو چەک لێرە بوو وەکو ئیکۆنۆمی لێرە بوو وەکو بەرژەوەندی لێرە بوو ئێرانەکانیش بە تەنیشتی ئەمە و کۆمەڵی بەرژەوەندی جیاوازیان یانی ئەتوانم بڵێم ئەگەر دابەشیان کەین ئەمان بەرژەوەندێکی ساردیان هەبوو ئەمان بەرژەوەندی گەرمیان هەبوو دروست زانستی زگەرم پێمانەڵێ بابەتی کۆمەڵ زانستە مرۆڤایەتەکان و دین و مەزهەب و کلتور و ئەمانە ئەمە زانستی گەرمە ئێرانەکان لەمای ڕۆڵیان هەبوو
بابەتەکانی تریش اقتصادە چەکە بەرژەوەندی ئابووریە نەوتە ئەمریکا ڕۆڵی خۆی هەبوو. دوجار بینیمان ئێمە کللتوری ئێرانی بەسەر عراقیانە زۆر زاڵە لە جلوبەرگ لە خواردن لە مامەڵە لە هەتا بەو وەزع خراپەی ئۆتۆمبیلیشەوە 50,000 ئۆتۆمبیلی ئێرانی خەریکی تەکسین لە بەغا وەنیە ئەمە پێماڵێ کە ئەم دوو وڵاتە زۆر پێکا چوون و بەرژەوەندەکانیان زۆر تێکەڵ بوون. بۆیە ئێستا کە ئەم دۆخت ئەبینی ئەم هەڕەشەیە ئەبینی بۆ سەر ئێران ئەم شەڕە فراوانە ئەوە لە ماوەیەکی زۆر هاتوتە ئاراوە لە دوو قۆناغی پێشووی 2000 شەڕی 12 ڕۆژەیەوە لەگەڵ ئێستاە لادان خۆ لادانی عراقیەکان بۆتە بابەتێکی تەواو قرس و دۆخی عراقی تەواو هەستیار کردووە لەناو عراقیەکانە کاکزانە ئێمە ئەو وەلایەنەی کە پامنێرەکە باسی کرد ئەو گروپە جیاوازانە فەرقە جیاوازانە کە بەشێکیان ڕۆژگارێک لە ژێر کاریگەری مقتدا سەدرابوون بەشەکان ڕاستی چوارچەوەی هەمانگی لەناو فەرقە جیاوازەکانیە لەناو وڵات حیزبە جیاوازەکانیە لە حیزبی داعوە تاوانتر و بەشێکیان ئەوە کە خۆیان بە هینی ئایتۆڵا سیستانی ئەزانن هەموو ئەمانە هاوسۆزێکی تەواوی ئێرانیکانن و بەشێک لە فەرماندەکانیان لەناو ئێرانە گەورە بوون یعنی هەر بەناو ئێمە خەڵکمان هەیە لەناو حەشدی شعبیە لەناو فەرقە جیاوازەکانە کە لە ئێرانە گەورە بووە لە ئێرانە خوێندوێتی لە ئێرانە پێگەشتووە لە ئێرانە ترێنینگ وەرگرتووە ڕاهێنانی پێکراوە کەواتە جیاکردنەوەی عراق و ئێران بابەتێکە کە بەڕاستی ئێستا بۆتە گرێکوێرەیەک بۆ عراقیەکان عراقیەکان لەبەردەم دۆخێکی زۆر هەستیاران چونکە ڕاستە لە شەڕی 12 ڕۆژەیە عراق توانی باڵانسی خۆی ڕابگرێت بەڵام بەشێک لە باڵانسەکە پێویستی و بەهەڵوێستی ئێرانەوە ئێران فشاری نەکردبوو بەس ڕەنگە لێستا فشار بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە عەرزم کردی شەوانی ڕابردوو باسی ئەمەم کرد من ئێران دەستی بۆ کارتەکانی تری برد یەکێک لە کارتەکانی برتی بوو لە عراق برتی بوو لەوەی کە عراق لێرەوە بێتە هەڕەشە بۆ سەر ئەمریکەکان ئەوە تا فڕۆکەی ئەمریکی نەوتەڵگر گوازەرەوەی نەوت لە باڵێن سوتەمەنی ئەکەوێتە خوارەوە 5-6 سەربازە کوژرێن لەولاوە هێرش بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عین لە سەد لە ڤیکتۆریا لە شوێنەکانی تر بەردەوامن لە هەرێمی کوردستان بەردەوامن لە هەرێمی کوردستان ئەو بە درێژایی شەڕەکە بۆتە گۆڕەپانی هەڕەشەکانی حەشدی شعبی ئەوان کە ئەوان بەشێکی زۆریان بەڕاستی نالەبارانە ئیشەکاکەن یعنی زانیاریەکانیان زۆر سەقەتن تۆ لە گەڕێکێکی فەقیرانە دەی ئەڵێ وەڵام ئەمریکی تایە یا درۆنێکت لەسەر گەڕێکەکەوێتە خوارەوە خەڵکی لەگەڕێکی باداوای هەولێرە دەی کارێزان و گەڕێکی فڵانبەسەریتیا ئەمریکا بە حاتیان نازانێ گەڕەکەی کەواتە دۆخەکە نالەباریە لەمەیە بەڵام ئەگەر ڕێمەوە سەر بەغدا بابەتی بەغدا مامەڵەکەن لەگەڵ ئەم دۆخەیە کۆمەڵێک لایەنی جیاوازی هەیە لایەنێکی قانونی کە دەوڵەت دەوێت مامەڵە لەگەڵا بکە هەردوو ئاراستەکەی تایە ئاراستەیەکی تایە کە لەناو پەرلەمانی عراقا ئەمە مەزانین بە درێژای چەند ساڵ ڕابردوو پرۆژاسایەک هەیە بۆ کۆتایی هێنان بە ئەمریکەکان لە عراقا چەندی جار وروژێنراوە لەناو پەرلەمانە چەندی جار شیعەکان هێناوێنتە ناو باسەکەەوە ئەمریکا ئابێ لە وڵاتە بکرێت دەرەوە ئەمریکای تر پێویستمان پێی نییە ئێستا جارێکی تر ئەمان هێناوەتەوە و ئەیانەوێت لە ڕۆژانی داهاتووە ورتر ئیش لەسەر ئەمە بکەن ئەمە بابەتێک بابەتی دووەم پەیوەندی بە هەڵوێستی سوودانیەوە هەیە وەکو سەرۆکوەزیرانی کاتی سەرۆکوەزیرانی کاتی ئەوێ عراق ڕزگار بکە بەڵام بەدەست کێوە گیری خواردەوەی بەشێکی بەدەست ئەوانەی کە منافسی خۆین نمونە مالکی کە مالکی خۆی کاندید کرد بۆ سەرۆکوەزیرانی عراق و چوارچەوەی هەماهەنگی ئۆکەیاندایە بەڵام ترەمپ ڕەتی کردەوە بۆیە ئەمە بە بەڕقێکی تند ئەزانێ بەرامبەر بەخۆی پێیوا بە ڕەنگە لە ژێر وڵایی مالکیش کەمتر نییە لەوانی تر مالکی عەمقێکی هەیە سەرۆکوەزیران بووە وەکو زۆر وەزارەتە دەوڵەتی یاسایە هەبووە پیاوێکی بووە اینجا سەرۆتمەندێکە لە وڵاتەیە دەسەڵاتی سیاسی هەیە دەسەڵاتی اقتصادی هەیە دەسەڵاتی ئاینی و ئابووری بەکارێنێ بۆ سەپاندنی ڕای خۆی کەواتە ئێستا عراق لە بەردەم ئەم گێژاوەیە گێژاوێک کە بەڕاستی ئێمەش نازانین بەکوێ ئەگات وەواشی لێ هاتووە کە کاریگەری زۆر خراپی بەس عێراقیانەوە بەجێهێشتووە ئەوە ئەزانین لە دوای داخستنی گەروی هورموزەوە عێراق کە وەزیری دەرەوە ڕۆژە قسەیە کرد وتی گەورەترین زەرمەندی ناوچەکە عێراق بێت چونکە تاکە سەرچاوە یان سەرچاوی زەرەکی داهاتەکەی 3 ملیۆن بەرمیل نێوتی ڕۆژانەی لە بەسڕە وەستاوە ئێستا بە دوای ئەوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستانە گفتوگۆ هەبێت و نەبێت و ئەم بەیاننامە دەرەکات و ئەو بەیاننامە دەرەکات و ڕەدیەترە قەرارە کاشمێردە لەگەڵ دکتۆریاتگار ڕەدیەترە دەنەوە و بەکوێ ئەگات و چی ناگات و ئۆزاکە چۆنە ئەمە بابەتی ئەوە لەولاشەوە هەر بەڕاستی عێراق دۆخێکی زۆر هەستیارەیە کاکزانە ینی تەقینەوەی عێراق تەقینەوەی دۆخی عێراق لە دوای سووریاوە جایتر بابەتێکی گەرمە سونەکان جۆرەکان خۆیانت بە مەحروم مەزان نێمەزانین یەکێ لە هۆکارەکانی گەشەی داعش لە ساڵ 2014
بە پێی زۆرترین توێژینەوەکان کە کراون لە بوارەیە بریتی بۆ لەو سەپاندنە قورسەی کە مالکی بەسەر سونەکانیان سەپاندی و دەسەڵاتی گەڕەهای خۆی سەپاند و کۆمەڵێکی زۆر لە سونەکان کوژران ئەمە وای کرد کە داعش زمینە سازی بۆ دروست بێت زمین سازی بۆ داعش دروست بۆ داعش گەشەی کرد و هاتە ناو مووسڵەوە بینیمان چەند ساڵێک لەوێ حکمی کرد و ئەو خەڵکێکی زۆر بووە قوربانی ئەم جارش ئێستا سونەکان لە دوای دەسڕاگەشتنی سونە بە دەسەڵات لە سووریا بیر لە خۆیانەکەنەوە و بیرکردنەوە لە خۆیان بەما ڕاستەیە لەم لاوە شیعە وکوتم تەواو دابەش بوون بەسەر دۆخەکەیە ئێستا گەشتوتە حاڵەتێک کە هەندێک زانیاری هەن باز لەوە ئەکەن شیعە کە نزیکە 100 پەرلەمانتاری ئەم خولەی پەرلەمان کە زۆرینیان حەشدی شعبین بە دیاریکراوی 87یان حەشدی شعبین ئامادە نین بە هیچ شێوەیەک پشتیوانی سوودانی بکەن جارێکی تر و پێیان وایە سوودانی بێدەنگ بۆ بەرامبەر بەم هێرشانێکە هەن و ئەو هێرشانە ئەوان هێرشەکان بە تیرۆریستی ئەزانن بۆ سەر خۆیان کوژرانی ئەوەی حەزب الله کوژرانی فەرماندەی فەرقە جیاوازەکان ئەوان بە هەڕەشەی گەورەیە بۆ خۆیان زان و پێیان وایە سوودانیە بێدەنگ بکە سوودانیە بێ مووقیفی هەبێ سوودانیە بێ قسەی هەبێ بەڵام سوودانی لەم دۆخەیە بێدەنگە و لەم لاوە یان تۆڵە لێ بکەنەوە بۆیە بەڕاستی نەبوونی حکوومەت گرتووە چ لە کوشتنی سەرکردەکانی نزیک لە بەرەی مقاومە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە تا ڕادێک بێدەنجیان هەیە و چ لەو بردومانەشە بێدەنجیان هەیە ڕەنگە ئێستا هەفسەنجەکە گەیشت پێیان پێشتر ئەوە بوو کە نە سەرکردە شیعەکان ئەوانی کە لە بەرەی مقاومە نزیکن بکوژرێن نەوە بوو ڕێگە بکەن درۆن ئاراستەکەن ڕۆژانی ڕابردووتر ئەمە مەرحەلەیەک بوو تێپەڕێ بەڵێ ئەمە مەرحەلەیەک بوو تێپەڕێ ئەو مەرحەلەیە ئەڵێ تۆ ئەوانە کوژی و تۆژەوە بردومانەکەی با لە هەردووچ بێدەنگ بڕێگە ئەمە باڵا باڵانسەکە بێ قسەیەکە بەڵام باڵانسەکە بێ لە شاراوەیە وا بیندرێمە ئێمە ڕۆژانی ڕابردوو هۆشداریماندالەوەی عراق تاکێ ئەتوانێت هاوسەنگی خۆی ڕابگرێ سوودانی تاکێ ئەتوانێت عرابی هاوسەنگی عراقیەکان بێت تقریبا ئێستا لە مەرحەلەی دووەمایە ئێستا لە قۆناغێکایە کە هەڕەشەکان زۆر بوون ئەو تا هەرێمی کوردستان ئەمڕۆ بەیاننامی دەرکردووە ئەڵێ گروپە تیرۆریستیەکان هەڕەشەر لە ئێمە ئەکەن تۆ مەعاشیان دەیتێ لە بەغا بەڵێ باشە ئەوە لە بەیاننامەکەی کە وەکو بەڕز دواتر حتمما گفتوگوی ئابووری سەرەکرێت لە بەیاننامەکە ئەم دەڕە تۆخکاتەوە ئەڵێ ئەو گروپە تیرۆریستیانەی کە هەڕەشەن بۆ سەر هەرێمی کوردستان و موشکباران و درۆنبارانی هەرێمی کوردستانەکەن تۆ موچیانە دەیتێ لە بەغا کەواتە ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم دۆخێکی نالەبارایە لەگەڵ عراقیەکانە چۆن لەگەڵ ئەمانەیە مامەڵە بکەم لەو لاوە بۆ عراقیانیش ڕاستە بەشێکی زۆر لە عراقیەکان کە سونەن بەم دۆخە ناڕازین و بەڕاستی بە دوای چارەسەرێکە ئاگەڕێن یعنی ئێستا لە هەموو کات زیاتر بەرەو ئەوە ڕۆین کە عراق لە ڕۆی فکریەوە لە ڕۆی تیۆریەوە تاو دابەشە بێت دابەشبوونێکی زۆر قوڵ کە ڕەنگە جارێکی تر ببێتەوە ماڵوێرانی بۆ عراقیەکان و جۆر لە جۆرەکان بە تێگەشتنی جیاوازە ببێتەوە دۆخێکی خراپ یعنی ئەوەی لەماوەی ڕابردوودا پەردەی لەسەر هەڵەمان ڕابوو بە بەیاننامەکان لە ڕابردووە شتێکمان هەبوو لە عراقا پێوتە تەوافق بەڵێ تەوافقمان هەبوو بۆ سەرۆک کۆمار بۆ کورد بوو سەرۆکی پەرلەمان بۆ سونەکان بوو سەرۆکوەزیران بۆ عراق بۆ شیعەکان بوو بەڵام کورد چۆن سەرۆکوەزیرانی قبوڵ دەکات کە ڕێکخراو تیرۆریستەکانی هەڕەشە بن بۆ سەری وانە سونە چۆن قەنەعەت بە خۆی بک بە پەرلەمانتارەکانی بکات کە جارێکتر لەسەر مێزی تەوافق دانیشێتەوە لەگەڵ شیعەیە کە سەرۆکوەزیران بدا بەوان بەڵام هەڕەشە بن بۆ سەر ئەمان کەواتە ئێمە خەریکە وردە وردە لەم دۆخە تێگەین و ئەم دابەشبوونە بە تەواوەتی لە داهاتووی عێراقا کاریگەری زۆر خراپە ئەگەری جوڵەی سەربازی و کودەتانیە واللهی ئەکرێ وتم دەرفەتی ئەوە هەبێت لە مەجای ترا بە ورتر باسی سیناریۆ جیاوازەکانی بەردەم عراقیان بکەین بەڵام زۆر گرینگە بەڕاستی زۆر لە عراقین بەڵێ زۆر شت هەن کە لە بەردەم عراقیەکانان و هەندێکیان چاوەڕوان کراون هەندێکیان چاوەڕوان نەکراون ئێمە لە ڕابردووە پێش انتخابات هەوڵێک هەبوو بە ئاراستی درێژکردنەوەی ویلایەتی سوودانی ترسیان لەم ڕۆژانە هەبوو چکان وت لە انتخاباتە هەر جۆرێک بێت جارێکی سوودانی کەیتەوە بەردەم مەترسی گەورەوە و هەندێک لە لایەنگرانی سوودانی لە تقریبا 6 مانگ پێش هەڵبژاردنەوە پرۆژە یاسایەکیان مقۆمقۆ لەسەر هەبوو کە ئامادە ئەکرد بۆی کە درێژە بە ویلایەتی سوودانی بدەن و انتخابات دواخن بەڵام نەیانتوانی کە انتخابات کرا لە مانگی 11 عراق کەوتە ناو گەژاوێکەوە عراق ئێستا لە بۆشایەکی زۆر خراپی سیاسی و ئیداریایە نەبوونی حکوومەتێکی هەڵبژێراو حکوومەتێک کە تا ڕادەیەک کۆ دەنگی لەسەر بێت یان ئەوەی کە پێوتە تەوافقی نیشتیمانی لەسەر بێت جارێکی دۆخی عراقیانی بەر خراپی ڕۆشتووە ئێمە ئەکەوینە بەردەم ئەمەوە ئایا ئەگەر ئەم چوارچەوە هێمانگیە ئەوە مالکی ڕەتکرایەوە ئەمان خەریکە گەشتونتە ئاستێک وەکو خەتی سووریان داناوە لەسەر سوودانی زۆر جۆرەکان گەشتونتە ئاستێک کە بە هیچ شێوە بە سوودانی وەکو مالیکی لەناو خۆیان نەکۆتیان پێهێناوە کە بە سوودانی ڕازی نابن کێ دێتە ئێرەوە کاندیدی تریان کێ ئەبێت خۆ دوجارە بە کاندیدای بێت کە هیچ ناڕۆیایەکی ڕۆشنی بەرامبەر بە کورد دەبێت هیچ ناڕۆیایەکی ڕۆشنی بەرامبەر بە سونە هەبێت بەرامبەر بە نیشتیمان هەبێت بەرامبەر بە چەمکی هاوڵاتی بوون هەبێت بەرامبەر بە عراقی بوون هەبێت
ئەگەر هەر قرارە درێژکراوەی ئەو بیرکردنەوەی بێت کە کاریگەری وڵاتانی تری هەر بەردەوام بەسەرەوە هەبێت و لە بەرژەوەندی ئەوان بکۆڵێتەوە و خەریکی بەرژەوەندەکانی ئەوان بێت دوجار چۆن کورد بتوانێت پارێزراوی خۆی ئەم سۆگەر بکات بۆ داهاتوو و چۆن کورد بتوانێت سەری ئایندەی خۆی بکات لەناو عێراقێکا کە ئەمە دۆخەکەیەتی کاک زانا ئەم هەڕەشانەی چەند ڕۆژی ڕابردوو کە بە درێژایی 16 ڕۆژی ڕابردوو هێرشی درۆنی بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر بنکە جیاوازەکان لە هەرێمی کوردستان چ ئەوانەی کە جۆرە جۆرەکان خزمەت گوزارین چ ئەوانەی کە جۆرە جۆرەکان ئەمنین بەڵام هیچ پەیوەندیەکان بۆن بۆ نمونە هێزەکانی هەفتا بەشێکن لە دەسەڵاتی دەستوری بەشێکن لە ینی پرۆسێکی دەستوری لە وڵاتەیە ینی هێزی پێشمەرگە هێزێکی شەرعی لە وڵاتەیە کە تۆ هێرشیەکەیتە سەر کەواتە پرسیاری زۆر گەورە بەجێ لەسەر مامەڵەکردنی داهاتووت ینی هەرێمی کوردستان بە چ ڕوانگەی کۆسەری داهاتووی پەیوەندی پێشمەرگە و سوپای عراقی بکات ئەی ناتوانانی مەسەلەن بەو ڕوئیایی پێشتر گفتو ینی مامەڵە ینی ڕەنگە ئەو ڕێگەنەدانی وەزارەت سامانە سروشتەکانیشە لە چوارچێوە ڕوانگەیەوە هات پێ تۆ 250 درۆن موشک لە ناوخۆی عراقەوە بەمنەوە نیت بەڕاستی ئەوە ئامانز مەگری منیش ینی سا هەر بێم چەپڵەت بۆ لێدەم ینی ڕەنگەما بەشێکی حەق بێ بەڵام بەشێکی بیرکردنەوە بێ جارەکەوینە بەردەم ئەمە کە ئایا هەر بەڕاستی ئەوان چۆن مامەڵ لەگەڵ هەرێمی ئێستا فراکسیۆنی ئاوادانکردنەوە و گەشەپێدان وەڵامی وەزارەت سامان سروشتەکان داوە این لە ئێوارەوە حکوومەت نا جگە لە ئەوەی کە بابلیۆن حزبەکەی محەممەد حەلبوسی و ئەوەی محەممەد شاع سوودانیش ئەمە هەرسێکیان جوابی وەزارەت سامانە سروشتەکانیانداوە ئەنجومەنی نوێنەران ئەڵێ بانگێشتی هەردوو تەرەفەکەین بۆ ئەنجومەنی نوێنەران بۆی بێن گفتوگوی لەبارەوە بکەین بەڵام ئەوە دقی تخواگەر لاتان بێ دقی وەڵامەکانمان بۆ بنێرن سوپاستانەکەم فراکسیۆنی ئاوادانکردنەوە و گەشەپێدان دکتۆر بزانمە گەر بۆم بنێرن تەواوی بەیاننامەکە چکە پێش ئێستا هی بابلیۆنیش هەبوو هێزە سیاسیەکانی بەغدام هەڵوێستا لەم قۆناغا سیارەدا لەبیر ناکەن و لێپرسینەوەی لەسەر دەکرێت ئەمە بادیوە ڕەهەندە سیاسەکەی وەرەگرن مەسەلەن ڕەهەندە قوڵە مەسەلەن اقتصادیەکەی وەرناگرین مەسەلەن پێشتریش محەممەد حەلبوسی ئەو بزوتنەوەی بابلیۆن بوو مەسەلەن ئەویش ڕایگەیان مەسەلەن ئێستا ئەوە ئاوادانکردنەوە تەنمیەش بازەوە کە بەڵام مەریوانە لێ بۆتە لێرم نازانم ئەکیدم ینی ئەوانیش موافق نین لەسەرەوە بەیاننامەی دەستخۆشی لێ بکەن ڕەتێکەکەنەوە تامان ئەکرێ بڵێن ئەمە ڕەئی خودی محەممەد شاع سوودانی لە حاڵەتی شووە وانێ دکتۆر ئەمە من خاتە بەردەم بەڵێ کاکزانە عراق بەرەوکوێ ئەڕوات وەکو چۆن ئێمە چاومان لەسەر ئێرانە بڵێ کەوە لە 16 ڕۆژی ڕابردووە شەڕ و هێرش و موشک و درۆن و تیارە و بەسەر ئێرانەوە هەیە و هێرشەکە سەر زۆر شوێنی ئێران ئێمە عراقمان هەیە لەم لاوە هەتا ئێستا نەبووەتە مۆڵگەی شەڕ ئەوەی کە هەیە ئێستا ئەتاک هێرشی جیاوازە ئەکردە سەر بارگەکانی حەشدی شعبی لە ناو بەغدایە لە دەرەوەی بەغدا لە نینەوە لە شوێنەکانی تر بەڵام ئەم پەلاماردانانەی ئەمان و ئەم پەلاماردانە زۆرەی ئەوان بۆ سەر ڤیکتۆریا بۆ سەر شوێنەکانی تر ئەمریکاش بەم شێوە ڕاناگرێت بۆیە سوودانی لەمە تێگا بەڵام ئایا چۆن مامەڵە لەگەڵا بکات ئەو بابەتێکی تەواو جیاوازە ئایا سوودانی ئەتوانێت مامەڵە بکات ئایا سوودانی ئەتوانێت درێژە بە هاوسەنگەکەی خۆی بدات ئایا سوودانی ئەتوانێت لە قسەی هاوڕە شیعەکانی دەرچێت ئایا سوودانی ئەتوانێت لە ژێر هەڕەشەی بەشێک لە هێزە سەربازەکانی عراق کە ناو چوارچێوەی حەشدی شعبیان خۆی لای کاتەوە ئێمە زانی سوودانی تاکێکی عراقیە کە سوپای نییە جگە لە سوپای عراق سوودانی هیچ هێزێکی تری ئەسکەری نییە هیزەکی ئەمنی لە پشتەوە نییە بۆیە بە دڵنیاییەوە دۆخەکە بە سوودانی ئاسان نییە ئەگەر خۆشی بێوێت ئەم دۆخە ڕزگار کات یان عراق لەم دۆخە ڕزگار کات ئیشەکەی زۆر لێ قورس بووە بەڵام گرنگیەکەی لە چیایە عراق ئێستا ئەوەی کە پێویستە لی تێبگات بە تۆخ بێتەوە لێ ئەوەیە کە لە دۆخێکی خراپی ئابووریا ئەبێت ڕاگررتنی هەناردەکردنی نەوت ئەگە هەرێمی کوردستانی ڕێگەی پێ نەدات کە تقریبان بەیاننامەکە هیچ ئۆکەیەکی نەداوەتێ وانە لەو لاوە 3 ملیۆن بەرمیلی نەوتی ڕۆژانەی وەستاوە عراق چی شتێکی هەیە پێی خۆی پێ بپارێت بە حسابی خۆیان قەرزەکان تامانجی هەشتا بۆ موچە باش نەباسم لە موچە ئێمە نییە
بۆ خۆیان بۆ خۆیان باسی عێراقکەم بەڵێ ئەمەش یعنی مەسەلەن سەما موچە بەشێکە لە مەسرەفی ڕۆژانەی عراقیەکان عراق گەلێکی گەنجی هەیە کە بەردەوام ئەوە سوودمەندە لە موچە و لە خانەنشینی و لە لین و پێویستی بەوەیە کە موچەی هەبێت لەگەڵ ئەوەشا عراق پەیوەندی هەبووە عراق ڕۆژانێکە زانە کەناڵی دیبلۆماسی بوو عراقیەکان پەیوەندی نێوان ئێران و ئەمریکایان ڕێکەخست ڕۆڵی سەڵتەنەی عەمانیانە بینی ڕۆڵی ئوردونیانە بینی ڕۆڵی قەتەریانە بینی بەڵام عراق ئێستا خەریکە ئەوەندە بچووکە کرێتەوە کە فریای خۆشی ناکەوێت فریا خۆی ناکەوێت ئێستا دکتۆر ئەوە بۆ من دیسانم ئەو پرسیارە ئەڕستێتە نابتەکەمەکو دیوە سیاسەکەی مەسەلەن لە شوێنە یاڵەشەدە عەلالن بە هەمان لێنەوەکو تەڵەبێ ها پێش امتحان شتێکە خوێنێت ئەوان بێ بەڵام لێرێ ئەڵێ وين تطبيق النظام الأسيكودا يعد إجراء ملزم وفق مادة يعني أما رأي شخصي محمد شيع سودانية بلى سەرۆک وەزیرانی عراق طبعا ناکۆچیشی هەیە لەگەڵ بەڕۆژکاوی قسە بکەین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی ئەوان پشتیوانی مالیشیان کردووە با دۆخەکە بە شێوەیە لە ڕووی سیاسیەوە مامەڵەی لەگەڵ بکەین بەس لە ئەسیکۆدا کە ئەوەی کە هاتووە کە بێ هەموو بازرگانە گەورەکان بڕۆن لە بەغدا خۆیان تۆمار بکەن و باز لە ڕێگەی ئەوانەوە بدەن ئەجینا ناتوانن دۆلاری 132,000 دیناری وەربگرن ئەمە ئەو بابەتەیە بەشێکی زۆریشیان ڕۆیشتون ڕاستەکەی ئەین چوونەویشیان کردو و ئەنی ئەمە ڕەنگە شینەکە لە شوێنێکی دیکە بە حقیقت بڵین بەڵام ئەمە ئینجا ئەژڵێن بە پێی مادەی 110 حەقی فەرمی حکوومەتی فیدراڵە کە سەرواتی نفتی چۆن مامەڵە پێوەکە نۆکو بێ لەگەڵ حکوومەتی ئیقلیمە ئەمە دەقی دەستورین مادەی 110 و مادەی 111 بنمونە هێناوەتەوە ئێمە ناخاتە بەردەم دۆڕیانێکەوە کە ئێمە شەغبوونێک بە عاشکرات دەرکەوتی کاکزانە کوردستان هەرێمی کوردستان تا بینی سەر ئەوەی ئەبێ کورد چۆن بتوانێت ماوەڵە لەگەڵ ئەو هەرێمی کوردستان لە ساڵ 2014 ڕوبەڕووی قەیرانێکی دارایی گەورە بووەتەوە بەڵێ ئێمە بە بەردەوامی ساڵانە ڕوبەڕووی بڕینی موچە بووینێتەوە پاشەکەوتی موچە بووینێتەوە وەستانی پلەبەرزکردنەوە بووینێتەوە لە ماوەی ڕابردووش تا زۆر جار و کێشانەمانە بینی ینی مامۆسایان ناڕازی چونە سەر شەقامەکان بایکۆتی خوێندنمان کرا زۆر شتی ترمان کە بینی کە لە ماوەی ڕابردوودا ڕەنگی دایەوە لەناو هەرێمی کوردستانەوە جۆر لە جۆرەکان کۆمەڵگەی کوردی بە تەواوەتی کۆمەڵگەیەک کە لە ڕووی موچەوە هەمیشە تووشی کێشە بووە ینی ئێستا هیچ زەمانێک نییە بە موچەی مانگی سێ بە موچەی مانگی چوار بە موچەی مانگی پێنج کە ئەمە زیاتر ئیشی اقتصادەکانە وەرتر لەسەر ئەمە قسە بکەن بڵێ بەڵام دوجار هۆکاری سەرەکی ئەمە چییە؟ بریتێ لە بابەتی سیاسی بریتێ لە ناتێگەشتنی سیاسی لە بینی هەرێمی کوردستان وەکو هەولێر لەگەڵ بەغدایە ئێمە لە ڕابردووە لە کێشەی قوڵا بووین لەسەر ئەم بابەتە و ئەم کێشە قوڵانەش هەر لە سەردەمی مالکیەوە تا دواتر سەرۆکوەزیران جیاوازەکانی عراق لە مستەفا کاظمیەوە بیگرە تا سوودانی هەمیشە ئەم کێشەی بەکراوەی ماوەتەوە و نەتوانراوە باشی چارەسەر بکرێت بەشێکی لە چارەسەرکردنەکەشی هیچ ڕێکەوتنێک نییە تۆ یەک کەس خەتاوار بکەیت هیچ ڕێکەوتنێک نییە بە پایەماڵکردنی لایەنێکەوە تۆ هەموو شتێکی ببینی بەدڵنیاییەوە هەردوو ڕۆڵیان هەبووتایە و هەردوو کاریگەریان هەیە بەڵام چەندە خەتای هەرێمی کوردستانە چەندە خەتای عراق ئەو بابەتێکە تەواو جیاوازە بەڵام لە ئێستاە بەڵام بابەتەکە دووسێ ڕوانگە جیاواز هەیە بۆ ئەمە هەرێمی کوردستان ئایا ڕێگە بدات کە عراق نەوت لە ڕێگەی بۆرەکان بەفرۆشتیاننا ئەگەر نەیدات چی ڕوەدات ئەگەر بیدات چی ڕوەدات ئەگەر بیدات بە بڕوای من دەرفەتێک لە بەردەم هەرێمی کوردستانە هەیە کە مامە لەگەڵ من دۆخی بکات بەلایانی کەمەوە عراق بخاتە سەر ڕێڕەوێک بۆ ئەوەی کە پێوترێ تێگەشتنێکی قوڵ لەگەڵ عراقیەکانە دروست بێت ئەم تێگەشتنە قوڵە هیچ نا بۆ ماوەی 2 ساڵ کاریگەری هەیە بەسەر داهاتووی هەرێمی کوردستان و عراقیشەوە ئەمە یەک دوو ئەگەر ڕووی نەدا ئەگەر هەرێمی کوردستان ڕێگەی نەدا ئێمە ئەزانین دوو شت ئەبنە زەقە بنەوە و چاوەڕوان کاویشە یەکەمیان ئالۆزکردنی دۆخی موچە لە بەغدا بۆ عراقیەکان بەڵێ وەزارەتی دارایی چۆن مامە لەگەڵ موچەی عراقیەکان ناکات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکات کە ئێمە زانین هەموو مانگێک 900 ملیار دینار لە بەغداوە بۆ عراق دێت بۆ هەرێمی کوردستان دێت و ئەمەش لێرەوە 120 ملیار ئەنێرین وەکو داهاتی ناوخۆ پێکەوە ئەم دۆخە بۆ بە بەشێک لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی ساڵ ڕابردوو دوو موچیان فەوتا بەڵام تا ئێستاوە تا موچەی مانگی 1 و 2 هەر جۆرە بێ سەرف کراوە هیچ ڕوانگەیەکیش نییە هیچ ئینێکیش نییە بۆ موچە مانگی سێ بەتەنیشتی ئەمەوە زۆر مەترسیدارە ئەگەر ئەوان جۆرەکان هێرشەکانیان بۆ سەر هەرێمی کوردستان فراوان بکەن و ئەمە بەڕاستی هۆشداری جدی پێویستە ئێمە ئەزانین
ئەوان ئێستا خۆیان لە شەڕان لەگەڵ هەرێمی کوردستان و پێیان وایە شەڕە شەڕانەگەێنراوە بەڵێ و پێیان وایە بەشێکی زۆریان پێیان وایە کە هەرێمی کوردستان شوێنی داڵدەدانی ئەمریکەکانە. ئەمریکاش ئێستا لە شەڕێکی گەورەیە لە ئێرانە. ئێمە زانین ڕۆژانە موشکباران شەڕ کوشتن هەموو ئەو شتانەی کە هەن و لەسەر و هەموویانە کوشتنی عەبدوڵڵا خامنەئی کە مقدسێکی شیعەکانی عێراقیشە. بەڵێ مقدسێکە بۆ حەج شعبی، مقدسێکە بۆ هەموو ئەوانەی کە لە ڕابردووە هەبوون، چ ئەحفادەکانی مەهدی مهندس، چ دۆستەکانی هادی عامری، چ بۆ هەموو ئەوانە تریشکە زۆر جۆرەکان خۆیان بە درێژکراوەی بەرەی مقاومە ئەزانن لە عێراقا. کەواتە هەرێمی کوردستان ئەم دۆخەی لە بەردەمایە. بۆیە باشترین شت ئەوەیە کە بەلایانی کەمەوە تێگەشتنێکی هاوبەش بێت لە نێوانی کتی و پارتی بۆ مامەڵەکە لەگەڵ ئەم دۆخەیە. هەر جۆرە هەڵوێستێک کاکزانە. بەڵێ شتێک کە زۆر گرنگە بیزانین ئێستا ئێمە هەرێمی کوردستان دۆخێکی هەستیاریایە. ئەو هەماهەنگی کتی و پارتی هەیەە لە شەڕی 12 ڕۆژەیە لەم شەڕەیە هەتا ئەمڕۆ تا ئەمڕۆ هەماهەنگیان هەیە بووەتە هۆکارێک بۆ پاراستنی هەرێمی کوردستان لە زۆر کێشەی تر بە دڵنیاییەوە تێکچوونی ئەم یان درزێک گەورەبوونی ئەم درزە جیاوازی بیرکردنەوە لە مامەڵەکردنە لەگەڵ عێراقا لەگەڵ دۆخی ئێرانە ئەگەری زۆر زۆر هەرێمی کوردستان بەرەو دۆخێکی خراپتر بێت کەم بەڕاستی مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان. یعنی تا جەنگەکە درێژتر بێت لەو لاوە تۆ پێویستەوە بە هەمانگی زیاتر ئێمە لێرە ئێمە لێرە ئاڵۆز زیاترمان بۆ دروستە زۆر گرنگە ئێستا بۆ نمونە دیقەتبوونی زیاترمان پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە لە سلەیمانی پارتی دیموکراتیستان لە هەولێر ئەم لێدوانانەی کە هەن ئەم مامەڵەکردن لەگەڵ دۆخەکەیە چ دۆخێکی هاوسەنگە لەگەڵ ئەمریکەکانە هاتوتە پێشەوە چ دۆخێکی هاوسەنگ لەگەڵ ئێرانیەکان هاتە پێشەوە تا ئێستاش لە 16 ڕۆژە هەرێمی کوردستانیان پاراستووە و ئەو هێرشانش کە هەن هێرشی لابلان و بە دڵنیایی و کاریگەریان هەبووە بەڵام هێشتاش نەبوون تە مەترسی زۆر گەورە وتەبێژی ئاسایشی سلێمانی شەوی ڕابردوو باسی لەوە کردوتی شکر بۆ خوا هێشتا مەترسی گەورە سلێمانی نییە وانە وتەبێژی هێزەکانی ئاسایش بەڵێ ئاژانسی ئاسایی شێرمی کوردستان دەستگای شێرمی کوردستان بەڵێ ئەمە گرنگە کە ئێمە لێ تێ بگەین ئایا هەرێمی کوردستانیش ئەتوانێت ئەمە درێژە بە ماوسەنگی خۆی بدات درێژە بە پەیوەندیە بۆیە گرنگی ڕۆیایەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتیستان وەکو دوو هێز کە لە هەرێمی کوردستانە کاریگەریان هەیە بۆ لەگەڵ بەغدا لە وەڵامدانەوەش من هیوادارم کە هەماهەنگیەکە بێت ئەگەر هەماهەنگی نەبێت ئەم داواکاری عێراقیەکانە چونکە ئەمڕۆ لە میدیای وڵاتیە زۆر ڕەنگی دایەوە ڕۆیتەرز بە گەورەی نووسیوێتی عێراق پێی وتین هەرێمی کوردستان ڕازی نییە لە بۆری ئەوانە نۆت بنێرین بەیاننامەکەی ئەوان ئەمە لە دنیای دەرەوە شار ڕەنگی داوەتەوە تقریبا دەوڵەتیەکەوە وانە بۆیە هیوادارم کە وەڵامدانەوە چ وەڵامی وەزارەتی سامانە سروشتەکان و چ وەڵامی دواتری کە دێتە سەر تەفاهمێکی تەواو لە بینی یەکێتی و پارتیا هەبێت بۆ وەڵامدانەوەی ئەم جۆرە بەیاننامەی کە لە عێراقەوە دەرەچن یان بە وەڵامدانەوەی ئەم داواکاری کە عێراق لە هەرێمی کوردستانی کردووە بۆ ماوەڵەکرد لەگەڵ بۆرێکی نەوتی هەرێمی کوردستان پێت وایە ئەمە لە بەردەم ئاڵۆزی زیاتریان یان لە بەردەم ئارامی و سەقامگیری و هاوسەنگ ڕاگرتنە کامەشیان چ جۆرە مامەڵەکردنێک زەمانەتێکمان وەڵامی بەستگی بە وەزعەوە هەیە کاک زانا بەستگی بە وەڵامی هەرێمی کوردستانەوە هەیە ئەگەر هەرێمی کوردستان هەر بەڕاستی نایەوێت لەگەڵ عێراقا هیچ جۆرە مامەڵێ بکات یان وەکو بەشێک لە ئەخرکرد کارتی ترمان ئەبێت کارتی ترمان لەو دۆخەیە ئەبێت وەکو بەشێک لە خەڵک گەڵێن وەڵاوە ئەبێت ڕێگان پێ نەدەین ئەوان ماوەیەکی زۆر هێڕشن لەسەر ئێمە هێرشەکەن سەرمان نەوتی ئێمە هەزار ش دەڵێنەوە بڵێ بەڵام ڕێیەکی شەیە کە ئەڵێ با ڕێگان پێ بدەین و هەندێک لە عاقڵمەندان پێم وایە بەما ڕاستەیە بیرەکەنەوە کە ئێستا دەرفەتێکی باشە بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقا عێراق پێویستی پێێتە تۆ ژوەر لەسەر خەت بەپێی کۆمەڵ داواکاری خۆت بەپێی کۆمەڵ داواکاری خۆت و شکاری خۆت بکە لەگەڵیان ڕێکەوە بە بۆرێکە وازم 900,000 بەرمیلی نەوتی ڕۆژانەیە ئەتوانێت 900,000 بەرمیل ڕەنگە یەک لەسەر سێی کێشەی عێراق چارەسەرکە ئێمە زانین کە عێراق پێشتر ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل نەوتی نردووە اینجا توانیوێتی کە سەقامگیرێکی اقتصادی بەخۆی دروستکە بەڵام بەتەنیشتی ئەمەوە بابەتی ئەوەی بازرگانەکان بەڕێز باست کرد بابەتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بابەتی موچەی نەدراوی هەرێمی کوردستان کە ئێستا باس لەوە کرد کە هەرێمی کوردستان ئەمەرجانە سەرەتا وەکو هین باسکران بەڵام بوو بە فەرمی بابەتێکی دەنگۆیی بوو زیاتر بەڵام بوو بە فەرمی وەکو فەرمی ئەناسێنرێت وەکو دوتم گرنگت لەمەیە مامەڵەکردنی کێتی و پارتی بە شێوازێکی هوشیارانەتر لەم وەڵامەیە یەکانگیر نزیک بەلایەن کەمە هەماهەنگی هەبێت لە بنیانە بۆ وەڵامدانەوەی بەغا چونکە ئەوەی کە جەنابەت وتت ئەسەر لە بەغا شاڕێکت جیاوازە ئێمە کە ڕێگە بە نەوتی بەغا نادەین بفرۆشرێ تەنیاشی عەزەر من نییە نیوەیە خاکی عێراق سونەیە
دۆستی تۆشە بۆشە تەقدمیش قسەی کردو بەڵێ دۆستی تۆشن اینجا لە ناو شیعە دیسان هەموو شیعە خۆ دژمنی تۆ نییە چەند فرقەیەکن 4-5 فرقەی ناو حەزی شعبین کە دژیتەوە وەستاونەوە هێرشەکەنە سەر توانە کەواتە بیرکردنەوە لە نەخشەی گەورەی عراق بیرکردنەوە لە وێنە گەورەکەی عراق لە قازانجی هەرێمی کوردستانە کە مامەڵ لەگەڵ عراقا بکات نەک لە پێناو کۆمەڵی فرقەیە تۆ پەیوەندێکە لەگەڵ هەمویان تا ئێستا وەکوتم مەسەلەن حکومەت وتم مۆزوعی تەوافقی نیشتیمانی لە شار ڕۆڵی هەیە کاکزانە تەوافقی نیشتیمانی تەنیا بریتی نییە لە هەڵبژاردن و ئەنجامەکەی و دانانی سەرۆکوەزیران و سەرۆک پەرلەمان و چی یان زۆرێک لە شەڕی ساردیش لەناو عێراقا ڕۆڵی هەبووە لە ڕابردووە ئێمە لە ساڵی 2005 لە دەستوری عراقیە کۆمەڵی ماف چەسپێنران وانە دەستوری عراقی کۆمەڵی ماف چەسپێنران و کاتە جنابی مامزلال لە بەغا بوو ئەو کاتە کاک مەسعود و ئەوانە چون هەتا پێشتر لە ئەنجومەنی حکومات کۆمەڵ تێگەشتن هەبوون دواتر لە خولە جیاوازەکانە حزبە جیاوازەکان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان ئێستا هەڵوێست خەڵکی تریش لە بەغانەوەی نوێ کە ڕۆڵیان هەبوو لە بەغا بەشێکیان باوەڕبوون بۆ بە تەوافق وەسە بنەمای تەوافق پەیوەندیان هەبووە یان بۆن من حزبی ئیسلامی هەبوو لە بەغا کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی وەزیریان هەبووە لەسەر بنەمای تەوافق مامەڵەیان کردووە لە بەغا ئێستا کە تەوافقەکە هاتوۆتە سەر بابەتێکی اقتصادی ئەبێ هەرێمی کوردستان تۆزە ورتر مامە لەگەڵا بکات من ناڵێم ڕازی بێت و پێشم وانە ئەمە ئیشی من بێت کە لەسەرەوە قسە بکەم بەڵێ وەکو ئەوەی کە ڕای خۆم بڵێم کە هەرێمی کوردستان بەو شێوە بەڵام دوجار بابزانن یەکێتی و پارتی بابزانن کە بڕیارەکان کاریگەری سەر خەڵکی هەرێمی کوردستانیش بەجێڵێ چونکە ڕەنگە بەرەی دژمنەکانت لە زیادکە بەرەی نێارەکانت لێ زیادکە ڕەنگە دەخۆی ئالۆستر بۆ ئێمە دروستکە بەڕاستی بەڵێ وانە باشە لەسەر تەوقعاتەکان بابەتی عراق کەمێک بهێڵین بریندارمان کرد وانە بابزانین یا الله کاکە فەرید شوێ پێیاوی یخوا دەستەکانە خۆش برای عەزیز قوربانی دەستت بەڵێ دکتۆر مۆمی قاوە خوا تۆ منیش چا خۆمەوە بۆ مام بخەنە هینکەن کاک مەریوانە دنیا میدیام ڕۆی لە تۆ لە سەر زدیەکانەوە نانە ئەڵاگاتان لێ دکتۆر مۆمی قاوەی خواردەوە زاناش چای خواردەوە لەناو هەموو گاڵوێرانیانە مدیا گەیشتۆتە چێ ئەتوان بیگۆڕینەوە ئەتوان بیگۆڕینەوە گەر حەز خۆی ئیشەکە وایە ئەمەشە بێتە کەرەستەیەکی باشی میدیایی و ئیدی عافێتە بێ لەناو ئەو هەموو جەنجاڵی و شەڕە و شەک و درۆنیان شیرین قاوەی تاڵەخوا قوربان خۆ شیرین ئێمە بە دیار شیرینەکانی ژیانە کەمێک تاڵیە خۆین زۆر باشە دکتۆر لەسەر ئەمێ بەڕاستی لەگەڵ جەنابتە لەسەر هەندێک لە تەوەقعاتەکان مەسەلەن لەماوەی ئەم چەند ڕۆژێ ڕایەکەمان لە ئێرانی ناچێگینا بیرکردنەوەکانمان ئەکرێ توان شرۆڤ ئێران بکەین بەڵام ئێرانەکان چیان زۆر زەردە چیان زۆر چاکە ئێمە زۆر تۆخە بەڵێ من جامنیش هەوادارێکی سەرسەختی چام بەتایبەت چای ئێرانی بەڵام ڕەنگە هەموو شتێک نا باشە بۆ ئەمە تقریبن گاپێک بوو بۆی ها لە دۆخی عراق و پەڕینەوە بۆ ئەم چاو و قاوەیە زۆر باش بوو دکتۆر باسی ئەوە بکەین مەسەلەن ڕاستە بەشێکی پرۆپاگەندەی میدیایە مەسەلەن دۆناڵد ترامپ لە زۆربەی لە دوانەکانی ئێران بەرگەی 24 ڕۆژی 24 کاتژمێری تر ناگرێ تەسلیمە بێ 180 موشکەکانمان لە ناوبرد 190مان لە ناوبرد درۆنی نەما پاسداری نەما سوپای نەما چی نەما دەریایی نەما ئاسمانی بەڵام ئێمە ئەمە ئەو شتانە هەر بەفراوانتر ئەبن ئەم تەوەقعاتانە هەر بەجددی پرۆپاگەندەن یاخۆت هەستەکەیت وەکو ئەوەی کە لە فەنزوێ لە ڕوویدا غروریەتێک هەیە ناستراتیجی بوونێک هەیە لەوەی لە بڕیاردانی شەڕ بە تایبەتی لەلایەن ئەمریکیەکانەوە کاکزانە بڕیاردانی شەڕ ڕەنگە یەکێک لە قورسترین بڕیارەکان بوو بۆ ئەمریکا کە چۆن دەست پێ بکە وەکەی هێرشەکان بکات چکە مەزانی هەر لە دەستپێکردنی شەڕەکەەوە تاکتیکێکی بەکارێنا دۆناڵد ترامپ شەڕەکەی بە ئیسرائیل هەڵگیرستان دوای خۆی هاتنەوە شەڕەکەەوە چکە ئەو کاتە لێکدانەوەی کە بوو کە کۆنگرس ئەبێ دەنگ بدات و تا 48 کاتژمێرە بێت چاوەڕێ کات و ئەم مۆزوعانە هەبوون بەڵام ترامپ چاوەڕێی ئەمەی نەکرد بۆ خۆی بڕیاریدا کە بێتە پشتیوانی ئیسرائیل و ناو شەڕەکەەوە ئێستا ترامپ ئێمە زانین بە دوای کۆمەڵی ئامانجی خۆیەوە بوو زۆرینەی تێگەشتنەکان بەو ئاراستەیە بوون کە ئامانجی یەکەمی ترامپ بریتی بوو لە کۆتایهێنان بە سیستەمی ناوەکی ئێران کۆتایهێنان بە بابەتی موشکی ئێران کۆتایهێنان بە مامەڵەی درۆنی ئێران کۆتایهێنان بە مامەڵە نەوتی و بازرگانەکانی ئێران لەگەڵ چین و وڵاتانی ترا و کۆتایهێنان بە بەرەی مقاومەی ئێرانی یان دەستێوەردانی ئێران لە وڵاتانی ترا
ئەمانە لە دوانزە ڕۆژەوە ئەم پێنج مەرجە یان ئەم پێنج خاڵە بەلای ئەمریکەکانەوە گرنگ بوو کە ئیشان سەر کرد. ئەمریکا ئاڵێ من 90 توانای موشکیران لە ناوبردووە کەواتە لە پوینت ماوەتەوە نزیک بێتەوە. بەڵام لەو لاوە بین کە هەڕەشەکانی ئێران بوونتە جددی، یعنی ئێران ئێستا موشکی دوورهاوێژی هێشووی ئەنێرێ کە باز لەوە ئەکرێت کە کاریگەری زۆر خراپی بەجێ وێرانکاری لە هەندێک ناوچەی ئیسرائیل دروست کردووە کە تەنانەت هەندێک باز لەوە کلێکاندە ناوچەی مەدەنیش بوونتە قوربانی لە ناو ئیسرائیل هەندێک شوێنی دەرەوەی شارە گەورەکان لە گوندەکان لە دەوروبەر خەڵک بۆتە قوربانی و خەڵک کوژراوە هەیە و بریندار هەیە و ماڵڕوخان هەیە و وێرانکاری هەیە. ئەمە خاڵێک بەنسبەت بابەتی ئەتۆمیەوە کاکزانە هەندێک ئاژانسی ئێرانی ئەوانەی کە نزیکن لە ئێرانەوە بەتایبەت لە شەمخانیەوە کە شەمخانی دوێنێ باڵێن کە کوژرا و ئیتر مەراسمی بە خەکسپاردنەکەی ئەنجامدرا ئەڵێن ئێران هەر پێش شەڕەکە یۆرانیۆمی ئەوەی کە ئامادەکراوە 400 کیلۆگرامەکەی نەکرد هەنگەر بەرجبستووە گواستوێتەوە بۆ شوێنێکی نادیار کە هیچ کەس نازانین لەکوێیە جگەل لە کۆمەڵە کەسایەتی زۆر کەم نەبێت لەناو ڕژێمەکەیە نظامەکەیە. ئەم قسەیە کە میدیای ئێرانی باسیەکات لەو لاوە کەواتە لەم ڕۆژەوەتوانین بڵێن ئەمریکا ئامانجەکەی نەپێکاوە و ئایا هەڕەشەی ئەمریکا بۆ سەر ئێران چەندە بە وەڵامگۆی ئێرانەکانی شەوە ئەشێت؟ ئێمە زانین مەوزوعی هیرۆشیما بۆمبێک بوو لە یابان ڕوویا و بوو بە وێرانکاری سەدەیەک. ئایا ئەم شەڕە بەرەو ئەو ئاڕاستەی ڕوات یان نا؟ لە حاڵتی توندکردنی هێرشەکانە لە حاڵتی تەواوەتی کۆتایهێنانی ڕژێمی با بڵێن ئیسرائیل هەوڵدانی ئیسرائیل و ئەمریکا بۆ کۆتاییان بە نظامی کۆماری ئیسلامی ئێران دوور نییە ئێمە ئەم خیارە ببینین کە بەڕاستی زۆر مەترسیدارە چونکە ماوەی 4-5 ڕۆژە ئەمریکا ئەڵێت ئێمە لە هەوڵی ئەوەداین و بلومبەرگ و ئاژانسەکان تیژ باس لەوەکەن ئەمریکان یانەوەی لە ڕێگەی هێزێکی تایبەتەوە ئەو یەدەکە یۆرانیۆمێکی ئێران هەیەتی هەڵیگرنەوە دەستی بەسەرا بگرن بەڵام تا ئێستا نازانن کەی دەست پێکە ئەم ئۆپراسیۆنە کە باز لە 1300 سەرباز ئەکرێ باز لە ئۆپراسیۆنی تایبەت ئەکرێ کە هێزی دەلتا و نازانم چی بە ماڵەسن بەڵام تا ئێستا نازانین چییە. ئایا هەر بەڕاست ئەو پروپاگەندیان ئەو خەبەرەی ئێرانەکان ئەیڵێن کە نازانن لەکوێیە ئێرانەکان ئەمریکاش نازان لەکوێیە؟ ئەمە بابەتێکی زۆر جددیە. دووەم شت بریتە لە کوشتنی مجتەبا خامنەئی. ئەمریکا ئەڵێ 10 ملیۆن دلار دەین بە هەر کەسێک هەواڵی شوێنی مجتەبا خامنەئیمان پێ بدات. هەرخۆشیڵێ نەماوە وانە لەو لە شەواڵی بریندارە لە ئەڵێ نەماوە لە ئەڵێ چی ئەم دوو بابەتە ئێستا بوونتە بابەتی گرنگ بۆ ئەمریکا بۆ تێگەشتن ئەمریکا بەتەنیشت موشەکەکەەوە کەوتەمەوە سێم ینی توانای موشکی ئێران بەردەوامە ئەتۆڵی کوتاومە کۆتاییم پێێناوە واز لە درۆنەکە بین هێشتا باشە درۆنەکە ئەوە ئاسان با بڵێن ئاسانترە دروستکردنی و ڕەنگە ئێستاش خەریکی دروستکردنی بن و ئەو بابەتێکی ترە بەڵام تۆ ئەڵی توانای موشکی ئێرانم 90 کۆتایی پێێناوە ئەی ئەم هێرشانە چین کە هەموو ڕۆژەی کاتری ئیسرائیل ئەم موشەکە هێرشویانە چین ئەم کاریگەری زۆر چێ بەجەماوە. دووەمیش بریتێ لە ئەو ئۆپراسیۆنەی کە زۆر بانگەشەی بۆ ئۆکا ئەڵێ ئۆپراسیۆنەکەینە سەر ئێران بۆ دەست بەسەلاگرتنی یەدەکی یۆرانیۆم. ئێرانەکان ئەڵێن بەشێکی زۆری دەسەڵاتی ئێرانیش نازانێت لەکوێیە چونکە لە سەردەمی ئایەتوڵا خامنەی گوازراوەتەوە بۆ شوێنێکی نادیار. ئەمریکا بکوێ زانێت ئەمریکا چۆن بزانێ. خاڵی سێمیش بریتێ لە مجتەبا خامنەئی. ئایا هەر بەڕاست ئەمریکا نازانێت لەکوێیە؟ ئەی چۆن ئەڵێ وەڵام من سەرکەوتنم بەدەستێناوە؟ چۆن لە سەرکەوتوو بووم لەم شەڕەیە؟ بۆی وەڵامی ئەم سێ پرسیارەمان خاتە بەردەم کۆمەڵە سیناریۆ کاکزانە. ئەگەر ئەمریکا وەڵامی ئەم سێ پرسیاری دەستکەوێ باش ئەگە لێرە فارزێک دابنی تۆش چاکت خۆی بووی بچمە لای کاک یادگار سدیق بە ڕوخسەتی جەنابەت بەڕێز یادگار سدیق شارەزای کاروباری وزە و نەوت لە میسەری بەریتانیاەوە لەگەڵمانە بێ زۆر سپاس بۆ دەرفەتە من لەگەڵ دکتۆر بەڕێز دکتۆر مومین لێرە کاک یادگار گفتوگویەکی ڕەهەندی سیاسی ئەو بابەتەمان کرد یعنی تا ئێستا سێ بەیاننامە لە بەرامبەر بەیاننامەکەی وەزارەت سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان دەرچۆ لە دوای وەزارەتی نەوتی عراقی مەسەلەن باسی لەو بابەتە کرد کە وەزارەت سامانە سروشتەکان ڕێگە نادایان ڕزامەند نییە لەسەرەوەی کە نەوت لە ڕێگەی بەندەری جێهان و بۆ ڕێرێمی کوردستانەوە بەڕێ بکرێ بۆ بەندەری جیهان ینی تەقەدم و بابلیۆن و ئاوەدانکردنەوەکەوە تعبیرەکەن لە محەممەد شیع سوودانی و محەممەد ئەلبوسی و ڕێیان کلدانی ئەمە
سەرە کێشە بۆ کوێ بەڕێز کاکیادگار بە تایبەت ئەمە لە ڕەهەندا ئیکۆنۆمیەکەیەوە پرسیار بکەین. سلااوتان لێ بینەران و لا دکتۆر مەمێریش تەبیعی عێراق دوو دەواازەی سەرەکی هەیە، ئەوەی جنوب و ئەوەی هەرێمی کوردستان. وەزانن ئەوەی جنوب و هەرێمی کوردستان لە سەرەتای ئەم کێشانەوە وەستاوە. کۆمپانیای دیانەوەی نەروێجی کە یەکێک لە گەورەترین کەڵگەکانی تیایە لە 28 مانگە ڕاگەیاندنی یا کەوتی ئێمە لەبەر بارودۆخی ئەمنی و سەلامەتی کارمەندەکانمان و پەرەنێرانمان وەستان کە نزیکی 100,000 بەرمیلی تاچیە بوو هەر بە دوای ئەوە دوای ئەوەی لەسەر سەنگیرا کۆمپانیای ئێچکەیەن و شامەران لە سەرسەنگیش و لە ئەتروشیش بەرهەمێنانیان وەستان کەواتە هەر لەوە نیوەی بەرهەمی هەرێمی کوردستان وەستێنرا. لە جنوبی شەوە خۆتان نەزانن دوای ئەوەی کە گەر و هورموز وەستێنرا دوای چەند ڕۆژێکی کەم هەموو ئەمبارەکانی هەرێمی عێراق پڕ بوو لەبەرەوە هەناردە لەوێشەوە وەستێنرا. لە سەدا زیاد لە 95 هەناردەی عێراق لە جنوبەوەیە تەنها 200,000 بۆ 250,000 بەرمیل لە هەرێمی کوردستانەوە بووە، نزیکی 9,000 بۆ 10,000 بۆ ئوردونە ڕۆژبەتەنکە. ئەمانە هەمووی وەستێنراوە واتە ئێستا عێراق با بڵێن دەست خراوەتە بینی لە سەرچاوی داهاتیەوە سەرچاوی داهاتی نێنە بەرەوە ئێمە چاوەڕێمانە کرد زۆر زووتر. حکوومەتی عێراق بە فەرمی بە دوو ئاڕاستەکاری بکردا، یەکێکیان لە ڕێگەی ئێرانەوە، یەکی تریشان لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە. ڕێگەی ئێران هەر ئەمڕۆ وەزیری خارجی ئێران ڕایگەیان کە ئێمە چەند وڵاتێک داوای لێکردوین کە گەروەکە بێتەوە بتوانین کشتەکانیان تێپەڕێ ئامادە لە گونای وڵاتەکان بەرێت. بەڵام وتی ئێمە گەروەکە کراوەتەوە بۆ دۆستەکانمان، یعنی بۆوانی کە دۆستی ئێمە و لە بەرەی جەنگین. خۆشمان نەزانین عێراق ئەگەر دۆست لە دۆست زیاتر نەبێت دۆستە بۆ ئێران. لەبەرەوە بۆچی تا ئێستا عێراق داوە بە فەرمی داوای لە ئێران نەکردو کە ڕێگەی پێبیرە گەروەکە بەکاربێنێت. ئەمە خاڵێکە جێی پرسیارە. دوو هەرێمی کوردستان ئەو بۆرەی هەرێمی کوردستان و ئەو بەیان نامانەی کە ڕاگەیەندا ئەدوایە تەبیعی من ڕێی شخصی خۆم وایە کە بۆ هەرێمی کوردستان ئامادەی پیشان باە بەو مەرجەی کە کۆمپانیا نەوتەکان ڕاستی بن و سەلامەتی بۆریەکە وە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانیش بپارێزێت مەرجی تری پێوە نەکردایە چونکە ئێستا عێراق لە بارودۆخێکایە ئەمە وەزاندێت تەوزیف کرا کە دژی هەرێمی کوردستان لە شەقامی عێراقیان زۆر بەکاربێنرێ و با بڵێن وە بەریانانی تیا بکرێت. لەبەرەوە چونکە تەنها و تەنها لەبەر سەرێمی کوردستانە نیە بۆریەکە خۆمان نەزانین بۆری کۆمپانیایەکی تایبەت کاریتیاکە ئەکرایە جەف بکرێتە سەر ئەوە. دوو بەرهەمێنان کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان بە بۆنەی هێرشەکانەوە وەستێنداوە. ئێمە داواکەین زمانی کێڵگەنەوتیەکانمان بۆ بکەن بۆ ئەوی بەرهەمێنان و قەنەعەت بە کۆمپانیا نەوتیەکان بکەن. ئێمە و هەرێمی کوردستان مانعمان نییە لەم کاتا دەستگرۆی حکوومەتی عێراق بکەین و ئامادەی تەواوی پیشاندایە و لە ژێریشەوە ئەم مەرجانەی بوو تا چونکە دیسان فعلا ئەم مەرجانە مەرجی تەکنیکین کە ئەکرێ لەگەڵ کۆمپانیاکانی نەوتاوە کۆمپانیای گواستنەوەی نەوتان چونکە ئەو نەوتەی کە داواکرێ لای ڕێگەی هەرێمی کوردستانەوە بڕواپەرێکی زۆر نییە، یعنی زیاتر گەورە کراوە مایکرۆسکۆپی خراوەتە زیات توانای کەرکووک لە 250 بۆ 300,000 بەرمیل نەوتە بتوانێت لە ڕێگەی بۆریەکەەوە بینێرە بە بۆری هەرێمی کوردستانیشەوە کە 200,000 بەرمیل ئەگەر ئینتاجی تەواویشی بک بۆ 250,000 لە 114 بۆ لە 115 هەموو هەناردەی عێراق یاخود لە 115 ئەوەیە کە لە جنوبەوە نێراکە نزیکی 3.4 ملیۆن بەرمیل بوو پێش وەستانی هەناردە. لەبەرەوە ئەمە زیاتر با بڵێن لە شەقامی عێراق ئەو ژێنستی هەرێمی کوردستان بۆ ئەوی شانی لەم کاتەی کە عێراق لەو پەڕی پێویستیایەتی دەستگرۆی نەکردووە کە ئەمە خاڵێکی باش نییە. کاک یادگاریانی ئێستا بۆ نمونە ئەمڕۆی هندستان وتی کە ئێمە لەگەڵ ئێرانە لە گفتوگۆدا بووین بەڵام نەگەیشتن نەتیجە بۆ دەرباسکردنی کەشەکانمان لە گەروی هورمز. یعنی عێراق هیچ هەوڵێکی نییە یان ئەوەندە دابڕاوە یان ئەوەندە لە ئێران لەگەڵ ئێرانە پسڕان دروست بۆ کە نەتوانێت مەسەلەن بابەتی گەروی هورمز لەگەڵ ئێرانیەکانە تاوتوێ بکەن گفتوگۆی لەبارەوە بکات چونکە زیاد لە چەند جارێک عەباس عێراقچی باسی لەوە کردووە کە گەروی هورمز کراوێت تەنها بۆ دوژمنەکانیان کراوەنی. ئایا عێراق دوژمنە یان خەلەلێکی ترەیە کێشەیەکی ترەیە لەو نێوەندەدا کارێ عێراق نەتوانێت مەسەلەن گەروی هورمز بەکاربێنێت؟
هەر لە دوێنێ لە دوای لێدانەکەی با بڵێن بەندەری خالک یاخود گەروی چی پێڵن دوورگەی خالک لەوێ دوای ئەوە هەر دوێنێ دوو کەشتی گەورە یەکێکی 2 ملیۆنی یەکێکی 1 ملیۆنی لەنگەری گرتووە و دەستی کردووە بە بارکردنی نەوت کەشتی چینی نەمانە و کەشتی تورکی ڕۆشتووە کەشتی ئیسپانی پێیا ڕۆشتووە تەبیعی ئەوە کەجێی پرسیارە عێراق خۆتان نەزانن لە ئەو هێرشانەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و ژێرخانی نەوتی هەرێمی کوردستان زۆربەی زۆری لەناو خاکی عێراقەوە بووە لایەن پرۆکسیەکانی عێراقەوە بووە لەبەرەوە ئەمە بۆ ئەومانە باکە ئەگەر بە ئاشکراش ڕای نەگەیەنن عێراق هاوکارێکە چونکە بەردەوامی گرتنەوەی هورموز بۆ ئێران حیویە گرنگە چونکە درێژکردنەوەی ماوەی جەنگەکەیە و فشاری زیاتر خاتە سەر بازاری وزە و فشاری زیاتر لەسەر ئیدارەی ئەمریکاکە بۆی تاکو ڕۆژە زیاتر بێ بۆ ئەوی فشارەکان زیاتر بن بۆی جەنگەکە بوەستێنێ ئەکرێ بڵێن ناڕاستەوخۆ عێراقیش بەشێک لەمە هاوکارە و ئەوەی کە کردوێتی و ئەمڕۆ داوای کردووە لە وەزارەتی نەوتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان زیاتر بۆ مجاملەیە ئەو فشارەیە کە پێشتر لە 4 ڕۆژی ڕابردووە ئەمریکا کردی کە عێراق دەستا باناردەکردن بۆ ئەوەی ئەگەر لە ڕووی ڕەمزیشەوە بێ باسی ئەوەکرێکە هەرێمی کوردستان 900,000 بۆ ملیۆنی توانای هەیە لە ڕووی ڕەمزیشەوە بێ ئاماژەیەک بە بازار بەڕۆ خۆتان نەزانن لە 2 هەفتە 15 ڕۆژی ڕابردووە نرخی نەوت بە لێدوانە سیاسیەکان و بە لێدوانەکان توانراوە ڕاگیرێ ئەگینا ئەو نرخی نەوتی کە ئێستا هەیە بە قەبارەی کێشەکان و تەنگژەکان نییە فعلی نییە ینی چونکە بە لێدوانی سیاسی و بە لێدوانی ئاژانسی وزەی نێودەوڵەتی و بە لێدوانی ئەوەی کە گەروی هورموز دەکرێتەوە زۆر ناخایانێ ئەمانە ڕاگەیراوە لە بەرامبەری شایێران بڵێ و هەر ئەمڕۆ عێراقچی وتی داوایان لێ کردووی بەڵام بڕیارەکە لای سوپای پاسدارانە سوپای پاسداران بڕیارەیە کە ئایا کێ دۆستێتی و کێ دۆستی نییە ئایا دۆستەکانی ئەیانەوە گەرۆکە بکرێتەوە یا ناکرێتەوە لەبەرەوە عێراق ڕاستە لە بارێکی دارایی زۆر زەحمەتە ئێستا بەڵام ئەوەشی لێ خوێنێتەوە دیسانەوە دەوڵەتی قوڵ لە عێراقا بێوێ هاوکاری ئێران بێ و نەوێ ئەو داوایە ئەگەر بە شکلیش بیکە لە ئێران بیکە چونکە عێراق بۆ ئێران لە دۆست نزیکترە یعنی باشە بەڕێز باگەرۆکە بڕوا زۆر زۆر ئەولاتر عێراق زۆر زیاتر بێ بەڵێ بەڵام کەشتی عێراقیدا من وا تەسەوڕمە کرد بەپێی ئەوەی کە نوت عێراق حەوشێ ئەو دیوی ئێرانە ئەبوو ئێستا عێراق نێوەنگیر بە بە وڵاتانی دیکە کە کەشتەکانیان پەڕنەوە نەکە کەشتە نەوتەکانی خۆی نەتوانێت بپەڕێنێتەوە ینی هەستەکەی یاریەکەیە لە بابەتەیە بەڕێز کاک یادگار بە سەرنجمان بچێتە سەر بابەتێکی ترەویش مەسەلەی ئەوەی لەلایەک ئەمریکا حەزەکات مەسەلەن نەوت باشتر بگاتە بازاڕەکانی جیهان و تەنها گەروی هورمز نەبێتە بابەتێک و مەسەلەن ئێران لەو بابەتیان نەتوانێت دەشکانەوە لەگەڵ ئەمریکا بکە لە حاڵەتێکی وایە کارێمی کوردستان قەتعەن بڕیاریدا کە گرتەنانە 900,000 بەرمیل نەوتیش بێت بۆ ئەمریکاکان مای نیگەرانی نابێت تووڕێی نابێت بەس لە ڕاگرتەکەیت یا دەستپێکردنەوەکەی ڕاگرتەکەی هەڵبەتەکە ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان دەڵێ بەو سێ مەرجە توانین بەو مەرجانە ئەتوانین ڕێگە بدەین کە و 900,000 بەرمیل لەوتە لە ڕێگەی بۆڕی کوردستانەوە هەرێمی کوردستانەوە بەڕێ بکرێت ئەجینا ڕێگە نادەین ینی بێمەرج بواە ئەمریکەکانی دڵخۆشتر ناکرد ئێستاس ناکەین مەسەلەن ئەمریکەکان تووڕاکە بەتەکی دەتوانێت ئەوەی لێ بخوێنێتەوە ئەمریکان زۆر دڵخۆش نەبن پێی بەوەی کە چونکە ئەیانەوێ و ئەخوازن کە دەواازەکانی دابینکردن زیاتر بێ وەکو چۆن سعودی توانی بیکە وەکو چۆن ئیماراتوانی بەشێکی بکە عێراقیش هاوشان بۆیە لەگەڵ ئەوە بەڵام هەرێمی کوردستان و ئەمریکاش ئەوە زانیە کە هەرێمی کوردستان کۆمپانیای ئەجنەبی تایەوە کۆمپانیای ئەجنەبی من لەگەڵ شێوازی داڕشنەکەی ئەوەی سامانە سروشتەکانە نەبوومە بۆیە جەخت لەسەرەوە کرایەتەوە کۆمپانیای ئەجنەبی نێمە دەسەڵاتمان بەسەریانێ کۆمپانیای ئەجنەبی شاوەتەوە مەترسیان لەسەرە و هێڵی بۆری هەرێمی کوردستان کەرتی تایبەت بەڕێوەیە بە وەرن قەناعەت بکەن پێیان و ئێمەش بە هەمومانەوە قەناعەتیان پێکەین دابینکردنی سەلامەتیان بۆ بکەین ئەو وەختە ئەتوانین هەناردە دەست پێ بکاتەوە لایرەوە لەبەرەوە حتا ئەو هەواڵانەی کە ئەمریکایەتی ئاژانسی وزەی نێودەوڵەتی یاوێتی بەوەی کە 400
ملیۆن بەرمیل نەوت ئەخرێتە بازارەوە ئەمانە هەمووی لە ئێستانین ئانینین لە ڕۆژ و دوو ڕۆژانین پێشە هەنێکی لاوانێت تاکو کۆتایی مانگی پێ بچێت تا کۆمڕاکەوەسن ئەمانە هەمووی بەوەی عێراقیشەوە ئەمانە هەمووی چارەسەری کاتین ئەمە چارەسەرن بۆ ئەوەی کە لە قۆناغێکەوە بگەێنێت بە قۆناغێک بەڵام چارەسەری سەرەکی نین سەرەکی تەنها و تەنهاکردنەوەی گەروی هورموزە چۆن نەکرێتەوە لەم بارودۆخا بەم شێوەی ئێستا زەحمەتە لەبەرەوە ئەمانە هەمووی هەوڵن بۆ ڕاگرتنی نرخی نەوت بۆ ئەوەی کە لە هەڵکشانی زۆر خێرا ڕای بگرێ وەکو ئەبینن کە دایم لێدانە گەورەکانیش لە کۆتایی هەفتە ئاکرێ بۆ کاریگەری لەسەر نرخی نەوت کەمتر بێ هەر شەرەتای جەنگەکە لەگەڵ داخستنی بازاری وزا بوو دوێنێ لە لێدان لە خەرک لەگەڵ داخستنی بازاری وزا بوو ئەمانە هەمووی بۆ ئەوەیە بتوانێت کاریگەریەکانی سەر بەرزبوونەوەی نرخی وزە ڕابگرێت بەڵام بە درێژبوونەوەی بەڕاستی کاریگەری تەواو لەسەر ئابووری جیهانەکە و ئابووری جیهان تەمومش بوو و نادیارەیەکی زۆری پێوە دیارە و لە چەند بانگی ئاینە لە دوای هاوینەوە زیاتر کاریگەریەکانی لەسەر هەموو بوارەکان دەرەکەوێت چ پیشی چازی چ خۆراک چ وزە و سوتەمەنی کاک یادگاریانی ئێران توانیوێتی لەو ئەو ئامانجە بپێکێت کە مەسەلەن لە بەهۆی ئەو ئاستەنگ دروستکردنە لە گەروی هورموزە تا ڕادێک فشار لەسەر نارەکانی دروست بکات بەتاکید تا ئێستا سەرکەوتوو بۆ گرەویش لەسەر ئەوە کە تاکو درێژتری بکاتەوە بتوانێت زیاتر فشار لەسەر ئێران بکە عملیەیەکی نەوعی بکە لە ئەمریکا بگورە ئەمریکا عملیەیەکی نەوعی بکات و بەو هیوایە کە کۆتایی بە شەڕەکە بهێنێ چ لە درێژ بێتەوە تەبیعی لە بەرژەوەندی ئێرانەوە ئێران هەموو هەوڵێکی خۆی هەیە چونکە ئەمە شەڕی مالوونەمانە بۆ ئێران باشە عراق لەکوێ ئەتوانێت خۆی لەو قەیرانە نەجاتدا دەرباز بکات مەسەلەن بە پێشتر وەکو لێرەش دکتۆر مومینیش باسی کرد 3 ملیۆن بەرمیل نەوتی ئەنارد یعنی ڕۆژانە 3 بەرمیل نەوتی ئەنارد ئێستا گەیشتۆتە ئاسێک داوا لە هەرێمی کوردستانەکە 900,000 بەرمیل نەوتی بۆ بنێرن یعنی لە حاڵەتێکی وەهایدا عراق ناکەوێتە ناو قەیرانێکی قورسی ئابووریە لە ئەگەری درێژەدان بەو جەنگە و بەو دۆخە بەتاکید ئێران ئەوەی کە بێ هەنگاوی سەرەکی بۆ بێ فشار بکە و داوا بکە لە دۆستەکەی ئێران کە ڕێگە با کەشتەکان بێنە بەسراوە لە قەسرەوە نەوتەکەیان بارکەن و بتوانێت دەست بکاتەوە ئەگەر بە شێوەیەکی دیاریکراویش بێ وەکو چۆن ئێران ئیستا ئاستی بەرەمێنانی دووقات کردوێتەوە لە بەراورد بە پێش جەنگەکە ئەمیش بتوانێت بەلایەنی کەمەوە بڕێک لە نەوتەکەی هەناردە بکە لەوێەوە و داواشیان لێ بکە کە دامەزراوە نەوتیەکانی عێراق بە دوور بێ چونکە لە عێراقەوە هیچ هێرشێک نەکراوەتە سەر ئێران و هیچ ئەو با بڵێن ئەو بنکردانەی هاوپەیمانان یا ئەمریکا لە عێراقەوە بەکار نەهاتوە دژی ئێران و هیچ مبەڕیرێک نییە کە کێڵگەکانی جنوب لەلایەن ئێرانەوە بردومان کرێ لە کاتێکە عێراق دۆستی ئێرانە و کاریگەری ئێران لە ناو عێراق زۆر بە ئاشکرا دیارە لەبەرەوە چاوەڕێکێ لە دۆستێک هاوکار بێ ئەمە زۆر وازحە بەڕوونی حکوومەتی عێراق بە فەرمی داوا بکەوە وەکو پێشتر بە پێوی متابعی بەڕێز کاک یادگار هیچ هەواڵێک هیچ داواکاریشی لەو شێوێت بەرچاو کەوتووە ینی بۆ من جێی سەرنج بۆ بەڕاستی من بەرچاوم نەکەوتو ینی مەسەلەن تەنانەت بەرپرسێکی باڵاش قسەی لەسەر بکات بڵێت کە داوامان لە ئێرانیەکان کردو کە ڕێگەمان بدەن لە گەروی هورموزەوە چکۆ ئێرانیەکان ئەیڵێن مەسەلەن ئایا مجاملەی ئەمریکایە ناوێ ئەویش بچێتە ناو بە دۆخەوە ینی یان خۆ کێشەی تری هەیە ینی بەتایبەت مەسەلە لەباری ناردنی نەوتەوە لای جەنابەت چه زانیاریەک هەیە من هیچ شتێکم نەبینیوە و جێی تێڕامان بۆ جێی نیشانە پرسیاری گەورە بوو لای من کە چۆن عێراق تا ئێستا داوای نەکردەوە ئەسڵەن باسی هەناردەکردنەوەی ناکرد لەوەی هەرێمی کوردستانیشا زۆر تاخیر بوو لەوەی هەرێمی کوردستانەوە داوای کە لە هەرێمی کوردستان کردی 2 هەفتە تاخیر بوو چاوەڕێک لە هەر لە سەرەتاوە تۆ ئەگەر وەکو پلانت هەبێت پلانی جێگرەوەت هەبێ بۆیە لە پێش شەڕەکەەوە احتیاتی ئەوە بکرایە کە ئەگەر ئێمە لە شەڕی 12 ڕۆژە چاوەڕێمانە کرد و احتیمال هەبوو کە گەروی هورمۆز داخرێ کەواتە بۆ ئەم جەنگە زۆر ئەولاتر بوو کە حکوومەتی عێراق پەنای بۆ ئەوە بردا لەبەرەوە حکوومەتی عێراق یاخود ئەوانەی کە بڕیاردەرە لە ناو عێراق نەکەوە حکوومەتە کارڕێک بەڕێکەری ئێستا نایانەوێ ئەوە بکەن و هیچ پلانێکیشیان بۆ دانەناوە ئەم هەنگاوانەشی کە داوایەکەن و ئازانم ڕەمزیە زیاتر ئەوەی کە لە هەرێمی کوردستانی ژیا ئەیکەنوە بۆ با بڵێن ئیستیعمالی مەحەلی و بۆ بەکارهێنانی ناوخۆیە زیاتر تاکو ئەوەی کە مەبەستێکی جدی لە پشتەوە باشە بەڕێز کاک یادگار هەرێمی کوردستان لەکوێ ئەتوانێت سوود لە وزەکەی خۆی ببینی لەو دۆخەیە
و ئەتوانێت بیکاتە کارتێکی بەهێز بۆی بتوانێت لانیکەم ئەگەر لە حاڵەتێکا بەغدا بۆ حاڵ و زروفە مایەوە بتوانێت موچەی موچەخۆرانی خۆی پێدابینکە هیچ دەرگا و دەرەچەیەکیە حکوومەت هەرێمی کوردستان بتوانێت لە ڕۆژانی ئایندەبیری لێ بکاتەوە بەتایبەتی وەزارەت سامانە سروشتەکان یا ڕێگە ڕاستەکە کامەیە؟ یعنی بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان بە پێی قانون بۆ بە پێی ڕێکەوتنەکان ناتوانێت نەوتەمەتە بکات خۆی سەر بەخۆ ئەتوانێت هەنادەکان ناتوانێت بیفرۆشێت کەواتە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەبێت تەرکیزی هەرێمی کوردستان بۆ سەر پاڵاوتنی ناوخۆ بێەوە پاڵاوتنی ناوخۆش بەداخەواڵم کە لە دوو ڕۆژی ڕابردووە بینیتان کە پاڵاوگەیەکی گەورە دوو کەڕەت کەوتە بەریێشەوە لەبەرەوە دامەزراوە نەوتەکانی هەرێمی کوردستان و هەموو دامەزراوە نەوتەکان دامەزراوی زەبەلاحن پاراستنیان زەحمەت ئەگەرکەوێتە بەردەم هێرش وڵاتێکی وەکو سعودیە وەکو قەتەر ناتوانێت با بڵێن دامەزراوە نەوتەکانیان بپارێزی یاخود غازیەکانیان پارێزێت چ جای وڵاتێکی وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان کە ئاسمانی بە تەواوەتی کراوە لەبەرەوە بەداخەوە ئەڵێم بژاردەکانی بەردەممان کەمە ئەوەی ئەکرێ بێت تەرکیز بکرێتە سەر ئەوەی کە سوتەمەنی بۆ ناوخۆ بەکار بێنێ ئەوەی ئەکرێ و محاولەت بکرێت تەزیق بکرێت لەگەڵ حکوومەتی عێراق چۆنێک کراوە کە هەناردە لە ڕێگەی بۆدیەوە بکرێتەوە بە هەر بڕێک بێ وەکو با بڵێن شەرتی تعزیزی بۆ یەکتری دامەنێن بۆ ئەوەی نیەتپاکیەک و بۆ توێژەکانی داهات و ئەزانم حکوومەتی عێراق غەدری لە هەرێمی کوردستان زۆر کردووە بە غەزم نەزەرعەن ئەو تێبینیانەی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ یا بەڵام بوجەی موچەی هاوڵاتی هەرێمی کوردستان بۆتە قوربانی بەڵام ئێستا کاتی ئەوە نییە کە ئەو حساباتە لەگەڵ یەکتریا بکەن عێراق لە بارودۆخێکی زۆر زۆر لاوازە ئەکرێ وەکو حوسن نیە بڵێن وەرن ئێمە قفڵی گۆرەکانتان بۆکەینەوە ئێوە چەلێکتوانیتان بەکاری بێنن بۆ ئەو بیانویان ببڕێن کە بیانوەکان نابڕێن بەڵام ئێستا کاتی قەیرانەوە کاتی ناڕەحەتیە کاتی ئەوە نییەکە وازانم مەرجی تعزیزی لەسەر یەکتریدان بێت باشە بەڕێزکا گیادگار چاوەڕوانەکەی کە بۆ شێوە دۆخەکە بەردەوام بێت نرخینەوت زیاتر بڕوات و فشارێکی جدی لەسەر وڵاتانی بەتایبەت بەکارهێنەری نەوت دروست بکات بەڕێوەبەری پێشووی بپی وتی لا لێدوانەکە چەند ڕۆژی ڕابردوو پێم بڵێ چی ڕوایە پێتەڵێن سعرینەوت بەرەو کوێ ڕوانە بەرەوە من نازانین چیە ڕوایە و تا کوێ ڕوە ئەگەر ئەمە بەردەوام بێ ئەم ڕێگرە کاتیانەی کە دایان ناوە ئەم بەربەستە کاتیانەی کە دایان ناوە بۆ ڕێگریکردن لە نرخی بەرزبوونەوەی نرخی نەوت خۆی ڕناگرێت بەتەکید چاوەڕێی بەرزبوونەوەیکی زۆر زۆر زیاترەکرێت چونکە ئەو ئەمبارە استراتیژیانەی کە بەکار ئەهێندێ بەرگەی زۆر ناگرێت لە کاتی درێژبوونەوەی قەیرانەکە و دیسانیشەوە دیسان جارێکی ترە بێ ئەو ئەمبارانە پڕ بکرێتەوە بە هەمان ئەندازە لەبەرەوە ماوەکە زۆر زۆر درێژترە خایانیان باشە ئەمە فشارێک نابێت لەسەر دۆناڵد ترامپ لە وڵاتانی دەوروبەریان خۆی بایەوە وەکو خۆی وتی لە نەوتی فەنزوێلاوانە نەوتی بایەوە هەیە خۆی قازانجەکە یعنی بۆیە شەو ئەوێت ئەو دۆخە ئیدامە پێ بدات بە نوعێک لە نەوەکان شتوەها هەیە لەو بارەوە ترامپ پێش ئەوەی سیاسی بێ بزنسمانە بەڵێ یعنی ئەوەمان ترامپ پێش ئەوەی سیاسی بێ بزنسمانە ئەومان بێت نەچێت بەرزبوونەوەی نرخی نەوت لە بەرژەوەندی کۆمپانیا نەوتەکانی ئەمریکای ئەمڕۆ ڕاپۆرتێکم خوێندەوە ئەڵێ تەنها لە مانگا 5 میلیارد دلار کۆمپانیا زەبەلاحەکانی نەوتی ئەمریکا بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە کە لە 47 بۆ 48 بەرز بووەتەوە لە مدەتە قازانجیان کردووە لە ماوەی ساڵ ئەم ساڵە ئەگەر نرخی نەوت لە 100 دلار بمێنێتەوە چاوەڕێکرێ 64 میلیارد دلار قازانجکەن یعنی دوو ڕووی هەیە لەلایەکەوە فشاری لەسەرە لەلایەکی تریشەوە قازانجەکە چونکە ئەمریکا گەورەترین بەرهەمهێنی نەوتە لە جیهانە و بەرهەمهێنی گەورەترین بەرهەمهێنەری گازی سروشتیشە بە هەمان شێوە لەبەرەوە بەرزبوونەوەی ئەو دوانە لە قازانجی کۆمپانیاکانی ئەمریکایە بەڵام لە هەمان کاتیشە لە زەرەری هاوڵاتی ئاسایی ئەمریکاشایە چونکە نرخی سوتەمەنی لە بەنزیخانەکانی ئێوەش بەتەکید بەرزە بێت. کاگیادگار هەستەکەی مەسەلەن شەڕەکەی ئێستا زیاتر چەند بە درۆن و بە موشک و بە فڕۆکەی جەنگی پێشکەوتو ئەنجامە درێوەندەش زیاتری ئەگەر نەڵێن مەسەلەن 150 پانتایەکەی ئابووری و ئیکۆنۆمی گرتوێتی بەتەکید کارزانە ئەگەر باسی بەس ئیستا لەم بارودۆخە ئەگەر ڕێگەش بیرێکە گەروی هورموز بکرێتەوە بیمە زۆربەی پێش کۆمپانیا گەورەی جیهانی بیمەیان مەترسی بیمەیان هەڵۆشانوەتەوە لە شوێنی جەنگی وەکو کەنداوە جاران ئەگەر هاتوچۆکردنی کەشتێکت بەکرێ بگرتە 400,000 دلار بواە
ئێستا بۆ ڕۆژێک بەرز بۆتەوە بۆ 12 ملیۆن دلار کەشکێسە بەلاحەکان کریاکەی وە بیمەکەشی لە 95 بەرز بۆتەوە ئەگەر ئەو کۆمپانیانەی کە تەبیعی بتوانن لەبەرەوە لە هەموو بارودۆخێکە ئێستا زۆر زەحمەتە و ئاستەمە بە تەکیید کاریگەرە ئابوووریەکانی لە هەمووی قورسترە و لە ماوەی دوور مەوداشە کاریگەریەکانی زیاتر دەرەکرێت. بەڵێ بەڕێز یادگار سدیق شارەزای بواری وزە و نەوت لە لیسەری بەریتانیاەوە لەگەڵمان بوو سەرپەرشتار ڕێکخراوی ڕوونبین بۆ وزە و نەوت سپاس دەکەم کاک یادگار سپاس بۆ شرۆفەکانت. ڕێک دێمە سەر ئەو بابەتەی پزیشکیان و ماکرۆن پەیوەندیش تەلەفۆنیان ئەنجامداوە. ئاگەشم لێ بوو بە مۆبایل سێرچتە کرد لەسەر معلوماتەوەوانە جامن دڵم زۆر بەو سێرچانەی تۆ خۆشە دکتۆرە ئەڵێ دکتۆر مۆمین تۆ ڕەکەی باشە بۆی معلومات هەمیشە زیاتری لا بێ. دکتۆر مۆمین ئەڵێ ڕۆیتەرزیش ئەڵێ هەفتەی داهاتوو ئیسرائیلەکان و لوبنانیەکان دانوستانەکەن ئەڵبەتە نێوەنجیرەکە فەڕەنسایە ئاماژەیەک نییە و پەیوەندی تەلەفۆنیەی پزیشکیان و ماکرۆن کە جۆرێک لەوەش دروست ببێت. خۆی فەڕەنسا لە خەمی دۆخەکەیە بەڕاستی بەڵێ چ ئەو پەیوەندی قوڵی کە لەگەڵ ئێران هەیەی وە چ ئەو خەمە قوڵی کە بۆ لوبنانی هەیە هەردووکیان لە سیاسەتی فەڕەنسیەکان ڕەنگی داوەتەوە ماوەی ڕابردوو و دووروژاندنی ناوخۆی ئەوروپاش باڕاستی ئەوەی کە هەوڵێک هەبێت هەوڵێکی دەستجەمی هەبێت بۆ ڕاگررتنی شەڕیان بە دوای گەڕان بە دوای سەرچاوەیەکیان دەرەچەیەکی ئاگربەستا ئەوە فەڕەنسا بزوێنەرێتی. بەڵێ بەنسبەت لوبنانەوە بەدڵنیاییەوە چەند ڕۆژی ڕابردوش باسیەوە کرا کە لوبنان تاوتوێەوە کات کە جۆرەکان ڕێککەوتنی لەگەڵ ئیسرائیلا هەبێت ئاگربەست لەگەڵ ئیسرائیلا هەبێت بەڵام کێشیان لەوەی لەگەڵ شیعەکان نازان مامەڵە بکەن کێشان لەگەڵ ئەو ژمارە شیعەیە کە لە ناو لوبنانە هەن بەتەنیشتی حیزب اللهوە لەگەڵ حیزب الله کە مێژوویەکی دوودرێژیان هەیە کاک زانان ڕۆژگارێک حیزب الله یەکێک بوو لە حیزبە زۆر بەقوەتەکانی لوبنان ملیۆنان هەواداری هەبوو ینی جۆری مامەڵەکردنی حەسەن نەسروڵڵا و دواتریش حیزب الله لەگەڵ خەڵکی لوبنانیا ئەوان بە چیرۆکێکی سەرکەوتووی ئەزان لە ژیانی خۆیانە لوبنانەکان زۆر ناڕازی نەبوون لە مامەڵی حیزب اللهەکان و تەنانەت کۆمەڵی هونەرمەندی گەورەی با بڵێن بە کۆنسپتی دروست دەرەوەی ئاین کە پابەندی ئاینیان نەبوو هەواداری حیزب الله بوون و ئێمە لە بڕۆین سێرچکەین ڤیددیۆی زۆر هەیە وێنەی زۆر هەیە کە هی ئەو کاتانەی کە حیزب الله بەهێز بوو لەوێ با بڵێن ئافرەتی ناباڵا پۆش وێنەی حیزب الله و حەسەن نەسروڵڵایان لەسەر سنگی خۆیان دانا ئەم واقعە قوڵێکە ینی مێژوویەکی قوڵی هەیە لەگەڵ لوبنانێکانە ئێستا کە حیزب الله بەم دۆخی ڕۆشتووە و ئەم وەزعی لوبنان بەرەو خراپی ئەڕوات خەمخۆری جیاوازی بۆ دروست بووە یەکێک لە خەمخۆرەکان فەڕەنسا لە خەمیەوەیەکە هەر جۆرێ بووە ئاگربەستێک دروستکە لە بینی لوبنان و ئیسرائیل بۆ کۆتایهێنان بەم شەڕی کە هەیە چکە بەڕاستی ئەوەی کە دەستی پێدراوە لەوێ دەستی پێکراوە ماڵوێرانیە ینی تەنانەت ئەوترێت ئیسرائیل و ئەمریکا بەرامبەر بە ئێران هێشتا نەرمتر تا بەرامبەر بە لوبنان و ئەو وێرانکاریکەی لە بەیروتا هەیە لە شوێنەکانی توی لوبنان هەیە هیچی کەمتر نیە لەوەی غەزە ینی مەترسی دروستبوونی کۆمەڵکوژی گەورە هەیە لە لوبنانە هەڕەشەکان زۆر مەترسیدارن بۆی ئەمە وای کردووە کە دۆستەکانی لوبنانێکی لەوانە فەڕەنسایە لە خەمی ئەوەیە و ئەم پەیوەندیش لەگەڵ پزیشکیان هەر چوارچەوە ئەوەیە ئەوێت هەر جۆرە بە قەنەعەت بە حیزب الله لوبنان بکە بەلانی کەم ئێران ئەو با بڵێن ئاماژەی کە بۆی داون دەست بکەن بە هێرش بۆ سەر ئیسرائیل یان کەمی کەنەوە یان جۆرەکان سوودێکی بۆ دابنێن چونکە ئەوان نەزانن ماکرۆن نزانێت کە حیزب الله لوبنان ئێستا بەگوێی ئێرانەکات کاک زانن لە کوژرانی حەسەن نەسروڵڵایە کە ڕابەری کەس یەکەمی حیزب الله بوو لە لوبنانە لوبنان ئەو هێرشەی ئێستەی نەکردوتە سەر ئیسرائیل کە بۆ کوژرانی خامنەی کردێتی کەواتە ئێمە ئەزانین لوبنان حیزب الله لوبنان لەکوێوە ئاڕاستەکرێت کەواتە مابەیتە ئەو شوێنەی کە ئەڵەی پەیوەندی تەلەفۆنەکەی ماکرۆن دقیقەی هەرامە بوو ڕەنگە تەکلیفێک بێ بۆی دەست شلکەن بە دوای دووشتەوەیە یەکەمیان ئەوەی کە بۆ لوبنان چارەسەر بدۆزرێتەوە دووەمیان ئەو کۆدەنگیە کە ماکرۆن ماوەکە خەریکێتی ئەوێ هەر جۆرێ بووە چونکە ئەم شەڕە زیانی گەورە لە ئەوروپا ئەدات ڕەنگە بۆ ترەمپ بە من مەوزوع نەبێت ئێمە بینیمان لە شەڕی ئۆکرانیاشا هەزاران ئۆکرانی ئاواری ئەوروپا بوو ئێستا جارێکی تر ئەم شەڕە بە هەموو پێوەرەکانیەوە لێکەوتەی زۆر جیاوازی ئەبێت
یەکێک لە لێکەوتەکانی بریتیە لە زۆربوونی ژمارەی کۆچبەر ژوو لەکوێ کار وڵاتانی ئەوروپاکە و ئەو شەپۆ لە فراوانەی کە لە ڕابردووە ئەو تێگەشتنە جیاوازەی کە لە نێوان تورکیا و وڵاتانی ئەوروپا هەبووە و کۆچبەر هەمیشە چەکێک بۆ بەرەسی تورکیاوە کارتێک بۆ بەرەسی تورکیاوە بۆ مامەڵەکان لە ئەوروپا ئێستا جارێکی تر هەڵداتەوە و ئەوانە زانن کە ئەگەر ئەم شەڕی ئێران درێژە بکێشێ رووسیا لەلایەکەوە زۆر بەهێزترە بێ بەرامبەر لەسەر ئوکرانیا لەولاشەوە کارتی تورکیا بەهێزە بێ بۆ مامەڵەکان لەگەڵ ئەوروپایە کارتی کۆچبەری بۆیە ورد سەیری باسەکە ئەکەن و هەوڵدانیان ماکرۆن و ڕاوێژکاری ئەڵمانیا و خەڵکی تریش ئیسپانیا بۆ نمونەکە لە سەرتاوە دژایت شەڕەکەی کردووە هەوڵیان بۆ ئەوەی هەر جۆرێ بۆ دەرچێ بدۆزنەوە و تەلەفۆنەکە بە دیاریکراوی بۆ ئەو دوو ئامانجە بووە دانێکیان بابەتی لوبنان و دانێکیان گەڕان بە دوای دەرچەیەکا بۆ دۆزینەوەی ئاگربەستێک ناوچەکەیە دەرەچە پێ وایە لە دەوای ماوەتەوە دەرەچە هەبێت مەسەلەن کە حەڕەشەکان بە تەواوەتی توون بوون ئەوان دوجار هەرە بێ هەوڵێک بدەن ینی ئەمەم بابەتی شەڕە شەڕ دوجار هەمیشە کەناڵی تایە هەمیشە گەڕان بە دوای دیبلۆماسیەتی تایە چونکە لە هەموو حاڵەتەکانە لە ڕوخانی نظامی کۆماری ئیسلامی ئێرانیشە باوادا بنین لە حاڵەتی تەواو تێکشکانی ڕژێمی ئیسرائیلیشە دیسان هەر هەمان سیناریۆ دروستە کە ئەم شەڕای بێ بە دوای دەرەچێکی ئەگەربەستا بگەڕێن کەناڵەکان ئیترە و کەناڵانە کەناڵ دیبلۆماسین کەناڵن کە بەرژەوەندی اقتصادیان لە مەترسیایە کەناڵن کە بەرژەوەندی جوگرافیان لە مەترسیایە کەناڵن کە سەیری لێکەوتەی جیاوازی ئەم شەڕەکەن شەڕەکە قۆناغی زۆر جیاوازی بڕێوە کاکزانە لە شەڕێکی ئەمنی و با بڵێن هەواڵگریەوە بوو بە شەڕێکی میدیایی لە شەڕی میدیایی بوو بە شەڕی پێدادان و شەڕ و با بڵێن موشک و درۆن و بردومان ئێمە بینیمان فڕۆکەی ئەمریکی فڕی فڕۆکەی ئەمریکی بردومانی خارکی کرد فڕۆکەی ئەمریکی بردومانی فۆردۆ نەتەنزیک لە شەڕ 12 ڕۆژەیە کەواتە شەڕەکە قۆناغی زۆر جیاوازی هەیە و ئێستا کە شەڕەکە بە تەواوەتی لە بواری اقتصادا تند بووەتەوە و لە بواری ئابووریە تۆخ بووەتەوە کاریگەریەکەی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرەکەوێت ئەمریکەکان و ئەوروپیەکان ینی ئێستا لە بەردەم دروستبوونی دۆخێکان پێوتە چەقبەستووی ئابووری چەقبەستووی ئابووری ئەوەیە کە شت گرانە بێت هەلی کار کەمە بێتەوە ئەمە لە ئەمریکەکان لە ئەوروپەکان لە ئەمریکەکان ئەمە بە دڵنیاییەوە ئێستا بیرلەوەکەنەوەوان و ئەمە کاریگەری ڕاستەخۆشیە بێت لەسەر ژیانی تا میدیاکانی ئێران باسییان لەوە کە چەند کۆگایەکی تەقەمەری لە بەندەر عەباس بردومان کراون ئێران ئیسرائیلەوە هەر بەدوایەوە بووە هەر لە سەردای شەڕەکەەوە بە دوای بردومانکردنی بنکەکانی سوپای پاسداران مەشجەبەکان کە شوێنی بەڵێن مەخزەنی بابەتە چەکیەکانی ئێرانە لەگەڵیشیا هەواڵگریەکان ئەمە هەر بەبەردامی هەبووە لەناوچە جیاوازەکانە هێرشراوەتە سەر بنکەکان و ئەتا ماوەیەکە چەند تقریبان 3-4 ڕۆژێکە جنوبی ئێرانی گرتوێتەوە بەندەر عەباس و منتەقەی گرتوێتەوە لە دوای تقریبان لەو چوارتەوە شابوو کە هێرشرا سەر خارک و ئەڵێن 90 بنکەمان لەناو خارکە پێکاوە کە بریتین لە بابەتی هەواڵگری بریتین لە بابەتی ئەمنی و بریتین لە بابەتی سەرچاوی چەک لە ناو جەزیرەی خارکە لە ناو دورگەی خارکە ئەم چەند شوێنە پێکراون ئەم چەند شوێنە بە ئامانج گیراون کەواتەش کاکزانە شەڕەکە ئێستا لە قۆناغێکی تەواو جیاوازایە وەکو عەرزم کردی بریتە لە ئێستا شەڕی ئابووری خۆت لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزە بە وردی شرۆڤەتان کرد شەڕی اقتصاد ئێستا ئابووری خەڵکیش خاتە مەترسیەوە وەک بەرژەوەندی خەڵکیش خاتە سەیری کە یاریەکە لەکوێیە مەسەلەن هاوتی مەسەلەن کۆمپانیا نەوتەکانی ئەمریکا 5 میلیارد دلار سودمەند بوو ئەمەلایەت کە تاچی ئەمریکی زەرەرمەندە ئەی چۆن ئەمە هینی هەیە کاریگەری لە کۆتی جیاوازی هەیە شەڕەکە لە دوجارە کاکزانە ئەمڕۆ شتێک تۆخ بوویەوە لە ناو سۆشیال میدیای ئەمریکا کە بریتی بوو لە سلۆگانێک دروشمێک بەرز کرایەوە بە ناوی ئەمریکا لە ئیسرائیل ڕزگارکەن ئەمریکا لە ئیسرائیل ڕزگارکەن یعنی ئیسرائیل لە ئەمتر با لە بەرژەوەندی ئەمریکا نەمێت ئەمە هەر درێژکراوی ئەو هەوڵەیەکە لە سەرەتای شەڕەکەەوە دیموکراتەکان دەستیان پێکرد میدیاکانی نزیک لە دیموکراتەکان دەستیان پێکرد دژەکانی دۆناڵد ترەمپ دەستیان پێکرد و هەتا ڕکابەرەکانی لەناو کۆمارەکانیش دەستیان پێکرد و بە تەنیشتی کۆمەڵگەی موسڵمانی ناو ئەمریکا هەوڵی بۆ ئەداوە ڕۆڵی هەبووە و لە ڕابردووشەوە تا ئێستا ئەم دۆخە هەبووە ئێستا میدیاکانی ئەمریکا چەند شتێک گوازنەوە یەکەمیان ئەم کۆنسەپتەیە ڕزگارکردنی ئەمریکا لە ئیسرائیل دووەمیانەوەی کە عەرزم کردی پێشتر بریتە لە شەڕێک لە پێناو یەک کەسە ئەمە میدیا زۆر بە زەقی ئەم قسەیەکات و پێشتریش سیناتۆرەکانم قسەیان زۆر دووبارە کردەوە کە ئامانجی نەتەنیاهۆ هاتۆتە دی کە بریتە لە ڕازیکردنی ئەمریکا و دۆناڵد ترەمپ بۆ شەڕێکی نەزانرا و شەڕێک کە ئامانجەکەی دیار نییە شەڕێکی ئاڵۆز لەگەڵ ئێرانەکانە لە واشنگتن پۆست دوو ڕۆژی ڕابردوو وتارێک بڵاو بوویەوە
فرید زەکەریا نووسیوێتی کە نووسەرێکی بەتوانایە و دەوڵەتیە ئەڵێ ئەمریکا شەڕی ئیمپراتۆریەت لەگەڵ ئێران ناکات وە سەرکەوتوش نابێت یایە چونکە ئیمپراتۆریەت بەو شێوەیە نییە کە تۆ مامە لەگەڵا بکەیت ئیمپراتۆریەت وەکو وڵاتێکی ئاسایی نییە کە تۆ کۆتایی پێبێنی ئەم نمونەی بریتانیا ژیان تۆ بریتانیا گەورە کە لەگەڵ مێزۆپۆتامیا شەڕی کرد مێزۆپۆتامیا ئەو مەزانی ئیمپراتۆریەت بوو نەیتوانی سەرکەوتو بێتایە بریتانیا هەمان چیرۆگە گەڕێتەوە و پێی وایە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ئەمریکەکان بەجێ ئەمێنێ و بەتەنیشتیەوە وڵاتانی تری ڕکابەری ئەمریکا گەورە ئەبن ئەو هۆشداری ئەدات ئەمریکا ئەڵێ چین بەهێزە بێ لەم شەڕەیە کە ئێمە ڕکابەری سەرەکیمان لە ڕووی اقتصادەوە چینە لە ڕووی زیرەکی دەستکردەوە چینە لە ڕووی گەشەی ئابووریەوە چینە هەموو دنیا ئەزانێ ئەمریکا یەکەم پاوەری ئابووری دنیاە بەتەنیشتەوە چین دووەمە ئەو هۆشداری دات ئەمریکەکان ئەڵێ ئێوە خەریکن لەبەر خاتری ئیسرائیل لەبەر خاتری خەڵکی تر لە ئامانجی ناڕوونە بەرژەوەندی ئەمریکا خەنە مەترسیەوە و چین بەهێزە بێ لەم شەڕانەیە هەر بەڕاستی بەڕاستی وایە کاریگەری ڕاستەخۆی هەبووە چین هیچ خۆی تێک نەداوە لە چین زۆر قازانجە لەم دۆخاکات چین و رووسیا سوودمەنتری وڵاتەکانی ئەم شەڕەن بەمانانی ئێران تەسلیم بوونی ئێران بۆ ئەوەیە کە قورجی چینی پێ بگرن کە لە رووسیای دوو هەمووی کاریگەری هەیە هەمووی کاریگەری هەیە بەڵام لە ئێستاە لەم دۆخی کە شەڕ دروست بووە لە ماوەی ئەم ڕۆژانە ڕابردووە وەکو چۆن وڵاتانی کەنداو ئیمارات بە دیاریکراوی وڵاتانی تریشتەنیشی دۆڕاوترین وڵاتەکانی ئەم شەڕن ئەوان لە زیانی زۆر گەورەیان یعنی ڕۆژانە ملیاران دلار لە ڕووی گەشتیاری وەزەر دەکەن لە ڕووی نەوتەوە زەرەر دەکەن لە ڕووی ئەو دۆخۆ زەرەر دەکەن و خەڵکێکی زۆر ئێستا بوو بەبار بەسەریانەوە گەشتیار هاتووە لە دوبەی گیری خواردووە لە وڵاتانی کەنداو گیری خواردووە ناتوانێت کە لە وڵاتەکە بەجێ بێڵێ یعنی ئەم بووتە قەیرانێکی نێودەوڵەتی بۆ ڕۆژهاتی ناوەڕاست و ئێستا بیر لەوە ئەکەن ئەوان بەڕاستی ئەمریکا ئەو متمانە گەورەی نییە کە ئەوان بتوان ئەوان ڕزگارکە ئیسرائیل و متوانێت نییە کە ڕێکەوتنامەی 20 ساڵ لەگەڵ ئیمزاکەی یان بچتە ناو ڕێکەوتنامی ئیبراهیمیەوە لەگەڵیا ئێستا جارێکی تر پێداچوونەوەی لە ناو شرۆڤەکارانی عەرەبا دروست بووە کە ئەبێ عەرەب بەدوای دەرەچێکی خۆیان بگەڕێ ئەمریکا ناتوانێت بتپارێزێ ئەوە تا دوبەی بۆتە وێرانە ئەو بەهەشتە گەورەیە ئەو بەهەشتە ئارامە کە چەندین ساڵە بانگەشەی بۆکە ئێستا لە مەترسیایە کەواتە شەڕەکە ئێستا بە دۆخێکی ئاوا ڕوە وە کاریگەری جیاوازیشی لەبەجێ هێشتووە لەسەر دۆخە جیاوازەکان وەکو چۆن عەرزم کردی میدیای ئەمریکی میدیای دیموکراتەکان کاریگەریان بەسەر شەڕەکەەوە هەیە کۆمەڵگە ئیسلامیەکانی شایانە وڵاتێکی ناوچەکە هەیە سوودمان بوو بە عەرزەکەم تاکە ڕاوێژکاری موسڵمانی ناو کۆشکی سپی کە لە کۆمیسیۆنی ئازادیایە دوو ڕۆژ پێش ئیستیقالەی کردووە جۆرە جۆرەکان نەڕزین بەم دۆخە و ئەوان پێیان وایە نەتانیاهۆ تاوانباری جەنگە نەتانیاهۆ تاوانباری گەورەیە نەتانیاهۆ بکوژی سەرەکیە نەتانیاهۆ بکوژی هەزاران مناڵی غەزەیە چۆن تۆ ئێستا دەی ئەی پارێزی شەڕ لە پێناوی ئەوە ئاکەی بۆی ئەم کۆنسپتەوە گوتم قوڵ بۆ تۆ لە ناو کۆمەڵاتێکی ناوچەکە هەیە سوودمەندیش ئەو جەنگە بێت وڵاتان هەمویان لەکۆنە ژێر کاریگەریەوە بەڵام کاریگەریەکان جۆر بە جۆرن عەرزم کردی سوودمەند دەڵێم زیانمەندەکان ڕوونن زیانمەندەکانی 6 تا هەند بەشێکیان بۆ سعودیە لە هەندێک حاڵتا زیانمەندە بەڵام لاوازبوونی هەژمونی ئێران بۆ سعودیە گرنگە هەژمونی ئێران بەسەر ڕۆژهاتی ناوەڕاستەوە بۆ سعودیە گرنگە بەڵام دوور نییە سعودیە بیلەوە بکاتەوە وەکو چۆن پێشتر لۆبیە کرد بۆی شەڕ ڕوونەدات ئێمە زانین لەگە سعودیەکێک لەو لایەنانە بوو تورکیا لەو لایەنانە بوو قەتەر کویت لۆبیان کرد کە شەڕەکە دواکەوت ڕەنگە ئەوان نەبوونایە ئەم شەڕە زووتر بکرایە ئەم شەڕی ئەم جارە بەتایبەت کە چەند مانگێک دوای شەڕی 12 ڕۆژە هات ڕەنگە ئەگەرەوان نەبوونایە ئەو لۆبیە بەهێزە نەبووایە چەند مانگێک پێشتر شەڕەکە دەستی پێکردایە بەڵام لە حاڵەتی کەوتنی ئێرانە زیانمەندی گەورە بن لە حاڵەتی لاوازبوونی ئێرانە سوودمەندنەوەن بۆ نمونە لە حاڵەتی لاوازبوونی وڵاتانی کەندا خۆیان بە سوودمەند نەزانن چونکە ئەوان پێیان وایە بەتایبەت ئیمارات ینی کاکزانە ئەم شەڕە لە حاڵت لە هەندێک لە نقطەیە لە شەڕی 7 ئۆکتۆبەرە چێ 7 ئۆکتۆبەر زۆرێک لە لێکدانەوەکان واتی ئەەکەن وا باسی ئەەکەن کە بریتی بوو لە بڕینی دەستی سعودیە کە بۆ تەوقەیەکی بەهێز لەگەڵ ئیسرائیل ئابرد ئەو کاتە و ئێستش پێیان وایە ئەم شەڕە بریتیە جارێکی تر لە بڕینی دەستی ئیمارات کە بۆ ئیسرائیلی بردووە بۆی کە کەناڵ دیبلۆماسیەکەی بەهێز کات و ئەم شەڕە بۆ کۆتایهێنانە بەم هەژمونەی کە ئیسرائیل لە ناوچەکە نیکا کەواتە ئێمە لە بەردەم ئەمەیان لە بینی ئێران و ئیسرائیلە کە کاریگەریان بەسەر ڕۆژهاتی ناوەڕاستەوە هەیە کێ سوودمەندە کێ زیانمەندە لە ڕووی ئاینی و ئابووری و سیاسیەوە بەسەریکی لە سێکتەرە جیاوازەکانەوە بە لێ بڕوانین بەڵێ
لە حاڵەتی لاوازبوونی ئێرانە سعودی قازانجەکە خۆی وەکو پاوەرێکە بینێ کە ڕەنگە بڕاتە ناو ئەوەی کە ئێستا وڵاتانی عربی بە دوای ئەڕۆن دروستکردنی هاوپەیمانتیە لەگەڵ پاکستان و لەگەڵ تورکیایە و سعودیش خۆی بە بەشێک لەو هاوپەیمانتیە بزانێ و جۆرەکان زەمانتێ بڵاو وڵاتانی عربی ئەتار پارێزین بینە بەدیلی ئەم دۆخە عرضم کردی ئەم هاوکێشەی کە بانگەشەی بۆ کرێت گۆڕینی هاوکێشەی ڕۆژهاتی ناوەڕاست هەموو ئەم شتانەی تایە بۆیە لەسەر مەبنای ئەم هاوکێشەی ئەمە توانین تێبگەین کە بۆ منە کوێیت چەند زەرمەندە بەحرین چەند زەرمەندە عراق چەند سوودمەندە فڵانە کەس چەند سوودمەندە ینی ئێستا دوورنی کاکزانە با من عرضەکەم ئەگەر عراق ژیرانە مامەڵە بکە هەر زۆر بە سادە یان ئەگەر عراق ژیرانە مامەڵە بکە دوای ئەم شەڕەکە خۆت تا قیامەت ناڕوات بێگومان 6 مانگ 4 مانگ 7 مانگ 3 مانگ ئەو پەڕی هەفتە نازانی چەند عراق ئەبوو یەکی لەسەر چاوە بەهێزەکانی وزەی ڕۆژهات ناوەڕاست ئەگەر بتوانە عاقلانە مامەڵە بکە و خۆی بپارێزی لەم شەڕە بەڵام ئایا ئەتوانێت یان ناتوانێت دەرفەتێکی زۆر گەورەی بەڵام ئەو پرسیارش ژیانی ئەو بابەتەش جێگەی پرسیار مەسەلەن لەگەڵ کاک یادگار باسمان کرد ینی عراقێک کە بە حسابی خۆی زۆر بە نزیکی ئێران لانی کەمەندێک لە سەرکردەکانی بە نزیکی ئێران ئەژمارەکردن ینی تۆ نتوانی کەشتێت نەوتەڵگرەکانت لە گەری هورمزەوە بەڕێکەی و دۆخی قەیرانێکی قەیرانێکی سەخت ببیتەوە ئاخر کاکسەمانە ڕەنگە قسێ بڵاو لە عراقیەکانە ئەڵێن ئەگەر سوودانی نەبووە ئێران ڕێگەی ئەدا ئەوان پێیان وایە سوودانی ئەو پشنێکی خراپە بۆ ینی هەستەکەی ژێر بەژێر ئەو ناکۆ تەکلیفە کرابێ مەسەن ئەڵە ئەوان ئەمە خوێندنەوەی ئەوان پێیان وایە کە سوودانی نەیتوانیوە و با بڵێم سوودانی هاوسەنگەکەی لە بەرژەوەندی ئێرانە نەبووە لەم شەڕەیە باسی شەڕی بەشوو ناکەم بڵێ بۆیە ئێستا ئێران عراق لە پێگەیەکان نییە کە بتوانێت تەکلیفکە لە ئێرانەکان وەکو چۆن چینیەکان کەشتیگەلی چینی ئەڕۆن وەکو چۆن کەشتیگەلی رووسی ئەڕۆن وەکو چۆن کەشتیگەلی هندی تێپەڕین یەکدوانێکیان ئەمانش تێپەڕن و پێیان وایە سوودانی سند بەلای ئێرانەکان ئەوەندە مەقبول نییە بۆیە پێش سوودانی پێش شەڕەکە ئێران بەرنامەی ئەوی داڕێژاکە مالکی بگەڕێتەوە سەر حکم و مالکی ببێتەوە سەر وەزیرانی عراق چونکە ئەگەر پێیان وایە ئێستا قسەیەک هەیە لە عراقا ئەڵێ ئەگەر مالکی سەرۆگۆزیران بێت ئێران ڕێگەی پێدا ئێران ڕێگەی پێدا وانە ئەو قسەیە لێکدانەوەی بۆ کرێت بەڵام ئایا عراق دۆخی لەم شوەیە ئەگەر مالکی دانەی ئێران ڕازیە ئەگەر مالکی دانەی ئەمریکا فلیمت پێگەڕێ وانە هەر بەڕاستی لە دۆخێکی زۆر نالەبارایە ئێستا کەواتە دکتۆر بەڕێز باس لەوە کردکە لاوازبوون بۆ هەندێک وڵات سوودمەندە بنی بەڵام کەوتنیەک زارێکی زیانمەندە بنی تاڵەمویەکە بابەتە خۆی عراق زۆر چ بە دەرفەتی کەوتنی عراق ئێران چ بە دەرفەتی ئەم دۆخی لاوازبوونی ئێران عراق خۆی تێ بێ بزانێت چۆن مامەڵە لەگەڵمایکات یعنی عراقیەکان تا خۆیان نەبن ناتوانن ئەسڵەن بە هیچ شێوەیە بیر لە دەرفەتەکانیش بکەنەوە نەک باسی سوود و زیان بکەین عراق بێ خۆی بێت عراق بێت خاوەنی ئەو سەروەری خۆی بێت کە بتوان سەروەری خۆی پارێزانی یەک لە گەورەی کێشەکانی عراق ئێستاوەیە تەنانەت ناتوانێت کەلیمێک لەسەر ئەمریکا بڵێ ئەو هەموو ئاسمانەیە بەزێنێ قسەی بەرامبەر بە ئیسرائیل بکە ئەو هەموو ئاسمانەیە بەزێنێ شەوان بەسەر ئێمەیە موشکبارانی ئێرانەکرێت بەڵێ وانە ناتوانێت خۆی بپارێزێت لەو لاوە ناتوانێت ڕێگری لە هێرشەکانی حەجی شعبی و فەرقەکان بگرێت لەسەر ئەو ئەیکەنە سەر ئەمریکا و ئەیکەنە سەر هێرمی کوردستان و لا بەلا بۆ خۆیان شەڕی کۆنەقینی خۆیانەکەن لەگەڵ ئەم خەڵکو ئەو لاوە ئەوشی تێکەوتوە هەندێک تەسفیح حساباتی لەگەڵ خۆشیان هەیە مەبەستمەوێ ناو جەنگەکە تا ئێستا مەسەلەن کۆنەقینوانە باس کرد تەسفیح حساباتیشی بەدڵنیایەتی کاکزانە شەڕ هەمیشە شتانی تیا بووە یعنی ئێستا بۆ نمونە بەشێک لەم هێرشانەی کە ئێرانی کات سەرکەنداو بەشێکی پەیوەندی بەم شەڕەوە هەیە بەشێکی قۆنەقینە بەشێکی دەستبردننی ئیماراتە بۆ تەوقێکی گەرم کە ئێران پێی وایە ئیمارات یەکێکە لە وڵاتانی کە ئیسرائیل زۆرترین دەستگای هەواڵگری داناوە لەوێ و کاریگەری بەجێهێشتووە و توانیوەتی دەستی بگا بە زۆر شتی ناو ئێران ئەزانی کاکزانە زیاد لە ملیۆنێک هەوڵاتی ئێرانی لە دووبەی دانیشن لە ئیمارات دانیشن کۆمەڵگەیەکی گەورە هەیە ئێرانی لەناو وڵاتی ئیماراتە ئێرانەکان ئەمە ئەزانن کە ئیسرائیل لەوێ دەستی پێیان گەشتووە بۆیە ئەم شەڕێک کۆنا عرضم کردی شەڕی کۆنەقینە ئێستا یەت بەشێکی ڕێژێ بە ئیماراتەکان بۆیە بەم شێوەیە سەیری شەڕەکە ئەکرێت لە کۆی گشتیە باش کەواتە ئێستا ئێمە لە بەردەم ئەگەرەکانی نزیک ئەوەی کە بۆت معلوم بووە سەرەتاکەی باسی ئەبدێتێکمان کرد تا قوڵایەکانی تا ئەوەی کە ئێستا چی خۆی نیشانی جەناب تەداوەکو گریمانە
خۆی گریمانەی بەهێز لە ئێستاە ئەوەیە کە هەردوو لە هەم ئەمریکا مادووبوونی کەمپێ دیارە هەم ئەمریکا و ئیسرائیل و هەم ئێران هیچ کان ئامادە نین بۆ گرێبەست بۆ ئاگربەست و جۆ دەرەکان درێژە بە شەڕەکە ئەدەن بەتابەت لایانی ئێرانی زۆر تۆخەل لەسەر ئەمە ئێران پێویستی بەم حماسەتە هەیە ئەم حماسەتەی دوای کوژدانی ڕابەر بۆ ئێران وەکو خۆراک وایە یعنی خۆی پێ بەهێز دەکاتەوە خۆی پێگیرەکاتەوە ڕۆیتەر زەڵێ ئەمریکا شکستی هێناوە لە تێکدانی شیرازەی ناو سیستەمی سیاسی ئێرانە ئەمە ینی چی ینی کە مردنی 15 ڕۆژی ڕابردووە توانیوێتی ببێ بە عەرابی ڕێکخستنەوەی ناوماڵی ئێرانەکان و هەماهەنگ دروستکردنەوەی نێوان سوپای پاسداران و ئێرانەکان خوان بانگەشەی ئەماکەن لە میدیاکانیانە باس لەماکەن کە هیان باس لەماکە ئەڵێ ئێران ئێستا لە دۆخێکی داوا و یەکانگیرایە و ئەتوانێت بەرامبەر بە هێرشەکان بۆستێتەوە لەو لاشەوە ئەو بەڕاستی هەدەفی ئەمە بوو درێژکردنەوەی شەڕەکە بۆی کە زۆرترین چاوی دنیا بخات سەرخۆی خواشی کرد چاوی اقتصادی چاوی ئەمنی چاوی بەرژەوەندی خەڵکی تر لێرە بۆ فەڕەنسا و تا بەرژەوەندی هەیە لێرە و هاواری لە هێستاوە ئەڵمانیا ترسی هەیە و هاواری لە هەڵسێ فلان وڵات بەرژەوەندەکەی لە مەترسی ئابێت و هاواری لە هەڵسێت ینی بەشێک وڵاتانی ئەوروپا بیلەوەکەنەوە ئێستاڵەن کاکە لەبەر خاتری شەڕەکەی ئێران ئەسڵەن ئۆکرانیا خەریکە وێرانە بێت کەس ناچێ بەلایە رووسیا دەقە بە دەقە بەهێزترە بێ لەوێ رووسیا لە ڕووی اقتصادیەوە بە فرۆشتنی نەوت قازانجی کردووە لە ڕووی چەکەوە بەهێزتر بووە ئێستا خۆی گرتووە و ئەگەری زۆر بەشێک لە خاکی ئوکرانیا بە تەواوی داگیر کات کە ئامانجی خۆی ئەمە بوو لە شەڕەکەیە ینی شەڕێک چەندین ساڵە درێژەی پێدات رووسیا سەرکەوتو نەبوو لە ماوەی 15 ڕۆژ ئاخری کە دەستکەوتەکانی یەتە دیت کەواتە ئەمە کۆی شەڕەکەی بەڵام ئارزم کردی ئەوەی کە لای ئێمە ئەخوێنێتەوە ئەوەیە کە گریمانەی بەهێزەوەی کە شەڕەکە تا ئێستا بە بەردەوامی وەزیری وزەی ئەمریکاڵێ تا ئێستا گەری هورمز بۆ هاتوچۆی گەشتی ئارام نییە طبعاەوە ئێرانشتێکی لەو کردێتەوە هەر خۆی ئەڵێ ئۆپەراسیۆنە سەربازەکانمان چەخت لە پاراستنی ئاسایشی گەروی هەوڵی زۆر ئەدەن بۆ ئاراستەکەنەوە و هەوڵی ینی فۆکەسی ئێران فۆکەسەکەی خستونەتە سەر ئەخۆی ئەو هێرشەی سەرخارک بەو ئامانجە بوو عرضم کردی کاتێک ئەڵێ من 90 ئامانجمان لە بخارکە پێکاوە ئەیانەوێ ویستیان بە کەشتیگەل بڵێن بە وڵاتانی تر بڵێن کاکەیتم مەترسیان لەسەر نییە ئەوە تا ئێمە ئینەکانمان ئێرانیمان ناوبرد هەر شوێنی پاراستنی بڵێن شوێنی هێرشەکانمان کوتاوە بەڵام 2000 بینیمان کە هێشتا هێرشەکان بەردەوامن و ئەو شەڕی کە باسەوەکرێت قسە لە سەرسرەوە هەیە نزیکەی 90 کەشتی غەرق بووە ژێراو کەوتووە کەشتی نەوتی بەڵێ 90 کەشتی گەورە لە ناو ئەو ناوچەی کە شەڕی تیا بووە ژێراو کەوتووە ئەم قسەیە کاریگەری زۆری وەجێشتووە کەواتە زەرەرێکی زۆر گەورەی اقتصادی گەشتووەتە بە ئەو وڵاتانەی کە خاوەنی بوون ئیتر هی هەر کەسێک بووە کەواتە ئەبینین ئەوەی کە هەیە ئێستا هیچ بڵێن بەلایانی کەمەوە لە حاڵەتی تێگەشتنی ترەمپ لەگەڵ خەڵکی ترا لەگەڵ ئیسرائیلەکانە لەگەڵ ناوماڵی خۆی ئەمریکایە ئەو ئاڕستە جیاوازانی کە لە ناو ئەمریکای هەن هەتا ئێستا ترەمپ بۆڵامگۆ نییە بۆ هیچ شتێک لەمانە کە فشارەکان بەشێکیان باڕاستی ئاگربەستن تەنها ئاگربەست کاتێک دەتەردی ئیتر بەیانیە دوو بەیانیە سێ بەیانیە چەندێکی ترە کە ترەمپ قەناعەت بکات کە ئەو فشارانەی کە لەسەری هەن فشاری جددین یان ئەو بەڵگانەی کە هەن لەسەری بەڵگەی جددین بۆ نمونە عەرزم کردی بابەتی بەرژەوەندی ئیسرائیل لەم شەڕەیە کەی ترەمپ تاکەیتوان ڕاکێشێ تاکەیتوان لە بەرامبەر ڕەخنەی CNN و میدیاکانی دموکراتەکان بۆستێتەوە ئەمە کاریگەری هەیە لەسەری عەرزم کردی هەموو هەنگاوێکی ترەمپ بەو ئاراستەی ئەڕوات ئەوان کەی توانیان کاریگەریکە بگەینە ئاستێک کە ترەمپ قەناعەت بکات کە لەژێر کاریگەریایە بەدڵنیاو دەستەبا بۆ ئاگربەست ئیتر ئەوە وەکو شەڕی پێشوش بینیمان زۆر پڕێکا زۆر پرسیارەکە خەڵک لەبارەی مەسەلەی ئەوەی لە ئەگەری تومبوونەوەی جەنگەکە مەسەلەن مەترسیەوە هەیە بۆمبی ئەتۆمی بەکار بێت خۆی کارتێکی زۆر دوورە بۆمبی ئەتۆمی چونکە هەمومان نەزانی وەکو چۆن ئێستا ئەگەر ترەمپ هێرشەکەی بۆ سەر خارک کاکزانە ئەیتوانی وەکو چۆن دای لە بنکەیەکی سوپای پاسداران لە خارک لە بنکەیەکی وەزارەتی ئیطلاعات لە خارک ئەیتوانی بدا لە پاڵاوەیەکی نەوتیش ئەیتوانی بیدا لە مەصدەرێکی ئیسداری نەوتی ئێرانیش بەڵام نەیدا بۆچی چونکە کۆمەڵی خوێندنەوەی جیاوازێ دانێکیانەوەیە ڕەنگە ئێرانیش بدات لەوانەی ئیسرائیل و لەوانەی ئیمارات و لەونی وڵاتانی عەرەبی کە پێی ئەکرێت ئێرانژەڵە بنیش پێم ئەکرێت کەواتە لە هەردوو لاوە زەرێکی گەورەی اقتصادی لە ڕۆژ ناوچەکە کرد ترەمپ وەکو چۆن بنکێکی سوپای پاسداران لە خارگا پێکا ئەیتوانی پاڵاژگایەکیش بپێکێ بەڵام لێی نەدا
بۆچی حساباتی خۆیەکات لەسەر ئەمە تا ئەمە بۆ ئەتۆمیش ڕاستە ئەمە بۆ ئەتۆمیش ڕاستە هەر وێستگە ئەتۆمیەکان ئەڵێن لە فۆردە و مەسەلەن نەتەنسوانە دراوە بەڵام وەکو پێشووتر فۆکەسیان لەسەر نێرە لەسەری کەمە یان ئەرزم کردی هەڕۆژە گفتوگوێم سەرتاوە هەر ئەرزم کرد یان ئەوەیە بەڕاستی شوێنەکەی نازانن ئەو بانگەشەی کێرانەکان ئەڵێن شاردراوەتەوە گوازراوەتەوە بۆ شوێنێک و کەس نازانێ یان ئەوەیە کە بەڕاستی نان دەستی بۆ بەرن کە دووەمیان بە قووەتە نان دەستی بۆ بەرن چونکە ترسیانەوە هەیە ینی کاکزانە موشکێکی ئێرانی بڕواتە سەر بنکەی ئەتۆمی ئیسرائیل ناوچەکە وێران نەکات با نەڵێن وەڵا نای پێکێ با نەڵێن وەڵا ناتوانێ گریمان پێکایی خۆ هەموو شەڕ گریمانەیە بەڵێ وەکو چۆن ئەمریکا ئەتوانێ پاڵاژگای نەوتی تاران بتەقێنێتەوە و بۆ ماوەی نزیکەی 24 کاتژمێر ئاو هەوای تاران بوو بە مەترسیدرین ئاوهەوای دنیا بارانە باری نەوتە باری گەڵیا دووکەڵ بە ئاسمانەوە بوو ئێستش پاک نەبووەوە هێشتا و کاریگەری زۆر خراپیش لەسەر تەندروستی خەڵک بەجێهێشتووە و هەندێک لە ڕێکخراوەکانی ژینگە هۆشداری گەورە ئەدەن لەسەر ئەم شەڕێکە دروست بووە و ئەم شەڕە کاریگەری درێژخایەن لەسەر ژینگەی ناوچەکە بەجێهێڵێ ئەو بابەتێکە و بە دڵنیاییشەوە دەستبردن بۆ ئەتۆم ئەمریکا دەستبا بۆ ئۆتۆمی ئێران دوور نییە ئێران دەستبەرێ بۆ ئۆتۆمەکەی ئیسرائیل کەواتە لە هەردوو حاڵتەکەیە ئێمە زانین کە دۆخەکە بەڵام ئەمە ڕەنگە کارتی ئەخیر ڕەنگە کارتی ئەخیر بێەوە هیوادارم قەت پێی نەگەین چونکە وێرانکاریی زۆر گەورە دروستەکات لە ناوچەکەیە باسەکە تەنیا ئێران نییە باسەکە هەموو ناوچەکەیە کەوێتە بەردەم مەترسی زۆر گەورەوە و چۆن ئەرزم کردی لە هێرۆشیما یەک بۆم بوو دنیایەکی وێران کردو تا بوو بە پەڵەیەکی گەورە بەسەر سەدەی ڕابردووەوە هیوادارم ئەمە نەگاتە ئەو حاڵتە دوجار ئیترەوە شەڕیشە تندبوونی کارتەکان بەکارهێنانی کارتە جیاوازەکان ئێران ڕەنگە کۆمەڵی کارتی بەرەسەوە ما بێت ئەمریکا و ئیسرائیل کۆمەڵی کارتیان بەرەسەوە ما بێت دەست بەرن بۆ هەندێک شت بابەتی وروژاندنی یان با بڵێن ئەوەی کە لە ناو میدیاکانی خۆیان چەند جارێک هەڕەشیان کرد و باسییان کرد کە ئۆپەراسیۆن ئەنجامەدەن ئێستا باز لەوە کرێت کە هێزی هێناوتە ناوچەکەیان هێز هێنتە ناوچەکە ئۆپەراسیۆنی زەمینی سازەکات یان لە شێوازی ئەوەی کە بەڕێز و ڤەنزوێلا ئەم سەرۆکەشە گوازێتەوە کە ئەگەر چی ئەڵێ نازانام لەکوێ و 10 ملیۆن دلاری داناوە بۆ دۆزینەوەی وانە هەموو ئەمانە سیناریۆن لە بەردەم شەڕەکەیە بەڵام سات بە ساتیش ئالۆسترە بێ سات بە ساتی شتێک تا هەرێم و بەغدا ئەوە تا سعودیە و لەبنانەوە بەڵێ ئەوە دیسان خاتم الأنبیا ئەڕەشەی هاوکاریکردنی کەشی جێرال فۆرد دەکات دەڵێت ئەو ناوەندانەی پشتیوانی پێشکەش بە جێرال فۆرد دەکەن وەکو ئامانج بۆ ئێمە ژمار دەکرێن و خاتم الأنبیا ئەڵێ وتەبێژەکەی بوونی کەشتی فڕۆکە هەڵگیری جێرال فۆرد لە دەریا سووردا هەڕەشەیە بۆ سەرمان بەڵێ هەڕەشەی زان ئەرزم کردی ئەوان تێگەشتون لە یەکشت ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا و هەموو ئەمەشی کە ئیکەن دەستبردنە بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا کاکزانە ئەگەر ئیمارات لە ساڵێکە ئەوەندە ملیار زەرەر بکات بەچی ئەتوانێت ببێتە پارتنەرێکی سەرەکی ئەمریکا بەڵێ قەتەر بەچی ئەتوانێت گرێبەستی 600 ملیۆن دلاری ملیۆن دلاری و 1 میلیاردی دلاری لەگەڵ ئەمریکا واژۆ بکە ئەگەر ئێستا لەم دۆخی بەم شێوەیە بێت بۆی ئەزانن کە بەرژەوەندەکانی ئەمریکا چین و دەستیان داوەتە هەڕەشەی جدی بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا دکتۆر مسپاس دەکەم سپاس مادووت ناکەم بۆی چاوەکەم شوانی داهاتوو ئینشاڵڵا بە زانیاری و بە شرۆڤەی زیاتر لە خزمەت بینێرانمانە بین دەخواسەوە لەگەڵ جەناب هەردووشە بە هیوایەوەی کە بتوانین بە چاوڕۆنیەک پێشکەشکەین وڵاتوانێت ئینشاڵڵا چاوەکەم سپاس دەکەم مادوو نەبی دکتۆر جان سپاس دەکەم بۆ بەڕێز دکتۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مۆمین زەڵمی شارەزا و شارەزای کاروباری ئیران سپاس دەکەم دکتۆر ڕووماڵەکەی ئێمە بەردەوامە بێت لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال چۆمانی دکتۆرا لە زانستە سیاسەکان گفتوگۆکەین وەروە لەگەڵ هاوکارمان دکتۆر علی فەرەجکاشان گفتوگۆکەین سەرەتا بۆ درێژەدان بە شرۆڤەکردنی بابەتەکە لەگەڵ گفتوگۆکەم لەگەڵ دکتۆر کەمال چۆمانی کە بە ڕێزیان دکتۆر کەمال لە ئەڵمانیەوە لەگەڵمانە بێت لە ڕێگەی زوومەوە دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش ئەمە بەڕاستی ینی هەڵسەنگاندنی جەنابەت بۆ 16 من ڕۆژی جەنگەکە ینی ئەتوانین بڵین زۆر ئاڵۆز بۆ و لە یەک ڕەهەندەوە ناتوانانی خوێندنەوەی بۆ بکەیت زۆر سپاس کاکزانە بەر لە شتێک سپاس کە بە دکتۆر ناوەتینان بوورە من هێشتا تەڵەبی دکتۆرام هێشتا دکتۆرام تاوا نەکردیان خێردارە ئینشاڵڵا تەواوی ئینشاڵڵا
زۆر سپاس ئینشاءالله. تازە نێتت هێناوە و چێ ناو بابەتە کرداریەکە شۆکو مۆزوعی شەڕەکە خۆ دەبێت لایەکی لێ بەلایەکەوێت کەواتە هەر دکتۆری هیوادارم زۆر سپاس بۆ میهرەبانی. سپاس دکتۆر. بۆ وەڵامی پرسیارەکەت بەڕاستی پرسی شەڕ شتێک نییە، ینی زۆر جار دەستپێکردنی زۆر ئاسانە، بەڵام یەکلاییکردنەوەی یەکجار قورسە و زۆر جار یەکلاییکردنەوەشی ئاسانە تا ڕادەیەک، بەڵام ئەوی دوای جەنگەکە ڕوەداوی دوایەوەی ئەو ئۆردەرە یاخود ئەو نیزامی دوای جەنگەکە دێتە ئاراوە، چۆن ڕێکەخرێت، چۆن ئابووری ڕێکەخرێت، چۆن ئەم کۆمەلگایە دوای تێکشکان، دوای شار، دوای وێرانکاری ئەوە جارێک کە دروست دەکرێتەوە کارێکی یەکجار قورسە. بۆ نمونە ئەڵمانیا لە 1945ەوە تا ئێستاش ئاسارەکانی شەڕ یاخود پاشماوەکانی شەڕ بەسەریدا کۆتایی نەهاتووە. چەند ڕۆژێک پێش ئێستا لە هەر لەو هەرێمەی من تێدا ژیم یەکێک لەو شارانی کە لە 1935 تقریبن بە تەواوی وێران کرا شاری درێزدن بوو. درێزن پایتەختی ساکسنی ئەو هەرێمەی کە من تێدا ژیم، بەڵام تا ئێستاش پاشماوی ئەو بۆمبانە لەوێندە پاشماوی بۆمبەکانە دۆزرێتەوە بۆ ماوەیە کۆی شارەکە کەوێتە دۆخێکی نالەبارەوە. ژیان ڕائەوەستێ بەڕاستی بەهۆی ئەوەی کە حکوومەت یاخود شارەوانی یاخود نازانم ئەو دەستگایی کە پەیوەستە بە لابردنی ئەو بۆمبە ئەبێ کارکە بۆ لابردنی بۆمبەکە. بۆیە ئەو شەڕی کە دەست پێکراوە ڕاستە بڵین 2 هەفتەیە دەستی پێکردووە، بەڵام لە ئاساسدا ئەم شەڕە تقریبەن هەر لەگەڵ دروستبوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستی پێکردووە و کۆماری ئیسلامی ئێران هەر لە سەرەتاوە وا خۆی پیشانداوە کە لە دۆخێکی شەڕدایە، بەڵام ئەم شەڕە تا ئێستا یعنی یەکلایی نەبووتەوە و لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا نەکەوت بوونە قۆناغێکی وا کە ئەم دوو لایەنە بێکدا بدەن. هەردوو لایەن بۆ نمونە ئەمریکا لە ڕێی گەمارۆ ئابوووریەکانەوە، لە ڕێی پەراوێز خستنی ئێرانەوە، لە ڕێی لە کارخستنی دیبلۆماسیەتی ئێرانیەوە ئەم شەڕی لە ڕابردوودا بەردەوامی پێدا. ئێران بەرامبەر ئیسرائیل لە ڕێی پرۆکسیەکانیەوە یاخود لە ڕێی ئەو هێزانەی کە نزیک بوون لە ئێران بۆ نمونە حەماس یاخود بڵین حیزبوڵڵا لە لوبنان یاخود لە ناو سووریادا کۆنتترۆلی سووریا کردبوو، یاخود بۆ لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەی کە پێگوترێ هیلاری شوعی لە دوای هیلاری شێعی لە دوای 2000ەکانەوە پەری پێدا. هەموو ئەوەی کە ئێران کردوێتی لە ڕابردوودا بۆ ئەو بۆ کە خۆی بپارێزێ و لە بەرامبەریشدا ئەوەی کە ئێران توانا سەربازیەکانی هێندە بەهێز نەبووە کە ئەمریکا و ئیسرائیل بترسێنێ بۆ هێرشی نەکرێتە سەر، لە ڕێی هێزە پرۆکسیەکانیەوە کردویتەوە، لە ڕێی هەناردەکردنی شۆڕش بۆ کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردوێتی. بەڵام لە تقریبن لە دوای 7 ئۆکتۆبرەوە ئەمە بۆ ئێران کۆتایی دێ یاخود ئەو ئامرازی ترساندنەی ئەو ئامرازی بەرگری لە خۆکردنە لە دەرەوەی سنوورەکانی ئێراندا کە لە بەردەستی ئێراندا بوو تقریبن لاوازە بێ لە تا ڕادێش کۆتایی دێ و دواتر سووریا بە تەواوی ئەکەوێتە دەستی هێزێک کە ئەگەر دۆستی ئیسرائیلیش نەبێ دژمنی ئێرانە یاخود لە ڕووی بڵین لە ڕووی مەزهبیەوە دژمنی ئێرانە و هەروە لە ڕووی سیاسیشەوە مێژوویەشیان هەیە لەگەڵ ئێراندا لە دژایەتیکردن و شەڕکردن. بۆ ئێران ئەکەوێتە دۆخێکی زۆر ناسک، دۆخێکی زۆر نالەبار و ئەو دەرفەتە بۆ ئیسرائیل ڕێکەکەوێت کە ئێران لە دۆخێکی لاوازدایە بتوانێت هێرشی بکاتە سەر و چونکە لە ڕابردوودا کە ئیسرائیل نەیەتوانی هێرش بکاتە سەر ئێران، ئیسرائیل نەیەتوانی هێرش بکاتە سەر ئێران بەشێکی بۆهۆی ئەوە بوو کە هەڵبەتە توانە سەربازیەکانی ئیسرائیل بەو ڕادەیی ئێستا بەهێز نەبوو، لە هەمان کاتیشدا لە سنوورەکانی ئیسرائیلەوە حەماسێکی بەقووەت هەبوو، حیزبوڵایەکی یەکجار بەقووەت هەبوو و سووریاکە بوو کە ئێران لە سووریاوە ئیتوانی ئامانجەکانی باشتر بپێچێ لە بەرامبەر ئیسرائیلدا. بەڵام ئەمە کۆتایی هاتووە تا ڕادەیەک ئیسرائیل دەرفەتێکی وەرگرتووە، بۆیە تەبیعەتی دەوڵەت وایە کاتێک دەرفەتت بۆ دروستە بێ کە بتوانی نارەکانی خۆت لاوازکە یا لە ناو ببەی، ئەوە شەڕ یەکێکە لە میکانیزمەکان و شەڕ شتێک نییە، شتێکی مێژوویە، شتێکی ئینسان کردە، ینی شەڕ شتێک نییە سروشتی بێ کارەساتێک سروشتی بێ. بەڵێ کارەساتێکی سروشتی نییە و شتێکی حتمیە و خودی دەوڵەت یعنی خودی دروستبوونی دەوڵەت بەشێکی
بەشێکی هەرە زۆریە چەندەمە قسەی من ئێمە تێرمیی چارلز تێلیە دەوڵەتەکان دروست بوونە لە ڕێی شەڕەوە شەڕ دەوڵەت دروستەکە مەبەستی تێری لەوەدا کە بۆ من هەم مێژووی ئەوروپا تەماشاکە بەش هێرە زۆری ئەو دەوڵەتانی کە دروست بوون لە ڕێی شەڕ دروست بوونە یاخود کاتێک دەوڵەت بەهێزە بێ دیسان هەر لە ڕێی شەڕەوەیە بەو مانایی کە بۆی دەوڵەت کاتێک دەوڵەت کە تەواوی تونندوتیژێکەوێتە بەردەستی دەوڵات پێویستی بەوەیە کە خۆی بەهێزکە سوپای بەهێزکە ئابووری بەهێزکە و کاتێک و سەربازی بەهێزکە بڵین بنەماکانی دەوڵەتی خۆی بەهێزکە بیرۆکراسی بەهێزکە و کاتێ دەوڵەت بەهێز دەبێ پێویستی بە شەڕە پێویستی بە فراوانکردنی سنوورەکانیتی پێویستی بە سەخامگیرکردنی بەرژۆندی ئابووری و بەرژۆندە وزیەکانیتی لە دەرەوەی سنوورەکانی خۆیدا بۆ من ئێستا ئەمریکا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەرەتای سەدەی بیستەمەوە و بەتابەتدا دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەمریکا پێگەیەکی بەهێزی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا هەزاران مایل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەمریکا لە ناو خۆی خۆدا بەهێز بووە بیرۆکراسیەکەی بەهێز بووە ئابوووریەکەی بەهێز بووە سوپاکەی بەهێز بووە پێویستی بە پاراستنی بەرژۆندیەکانی خۆیەتی لە دەرەوەی سنوورەکانی خۆیدا بۆیە پێویستی بۆیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەبێ بۆی کە وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و خۆتان نەزانن یەکێک لە بنەماکانی دەوڵەتی بەهێز یاخود یەکێک لە بنەماکانی پیشەسازی بەهێز وزەیە ئێستا بۆ نمونە بۆ یەو شەڕەوە دەوڵەتە پیشەسازیەکان کەوتونەتە دۆخێکی زۆر نالەبارەوە بە هەرێمی کوردستانیشەوە کە وزەیەکی زۆرمانەیە نەوت و گازمانەیە هەرچەند وڵاتەکەشمان بەو ڕادەیە پیشەسازی نییە بەڵام دیسان کەوتوینەتە قەیران بۆیە یعنی ئینێرژی یاخود وزە یەکێکە لە بنەماکانی دەوڵەتی پیشەسازی بەهێز بۆیە ئەم شەڕە 2 هەفتەیە دەستی پێکردەوەی کە پێکدادانی ڕاستەوخۆ بەڵام تقریبان لە دروستبوونی دەوڵەتی لە دروستبوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەم شەڕ بە شێوازی جیاواز بەردەوامی هەبووە وێمە نازانین بەڕاستی ئەم شەڕە سبەی کۆتایی دێ یاخود 2 مانجی تر کۆتایی دێ بۆ نمونە کاتێکە رووسیا هێرشی کردە سەر ئۆکرانیا هەموو ئەمانگووت لە ماوەی هەفتەیەکدا کێف داگیرەکرێ و کۆتایی پێدێت لە کیف حکوومەتێکی نزیک لە خۆی دروستکە بەڵام 2000 وا دەرنەچوو اینجا کاتێکە هێرشی پێچوانە دەستی پێکرد ئۆکرانی هێرشی پێچوانی دەست پێکرد پێمان وابوو کە بەڵێ ئەمە لەوانەیە لە ماوەیەکی نزیکدا کۆتایی بە پوتین بێنێ و لە ناو سیستەمی رووسیادا کودتایەکی ناوخۆی دروست بکرێت بە حکومەتی ئەمریکا پشتیوانی ئۆکرانیاکە ئەوروپیەکان پشتیوانیەکان بەڵام ئەوە ئێستا لە ساڵی چوارەمین یاخود سێمی شەڕەکە داین و هێشتاش ئەم شەڕێک لای نەبووتەوە و ناشزانین ئەم شەڕە چەند ساڵی تر درێژەیە چێشێ بەڵێ بەڕێز کاکەما لەگەڵ ڕمەولات لەگەڵمان مێنەرەوە دکتۆر عەلی سڵاو لێبێ جەنی جەنگەکە ئاڵۆز بووە پێشتر مەسەلەن هەر بابەتە موشەکیەکان نەبوو هەواڵگریەکە بوو مێدیایەکە بوو بابەتی دیکەی تێکەڵا بۆ ئابوووریەکە بوو هەڵسەنگاندنی چۆ بۆ 16 ڕۆژی جەنگەکە گەیشتۆتە کوێ بەڕێز دکتۆر عەلی بەتایبەت بەپێی ئەو معلومات و زانیاریانێک کە بەردەوام سێرچەکەی تۆ کۆکەیتەوە چونکە دۆخەکە لە شوێنێکان نەماوە یانی ئێستا کە تۆ بتێ شلۆڤی بکە یا زانی نیاری بدەی فرە ڕەهەندە مەسەلە لای جەنابەت گەیشتۆتە چی زانەوەکو کاک دکتۆر کەمال ئاماژەی پێکرد شەڕەکە پێشبینیکردنی قورسە وەکۆی کە باسی لەوە کرد کە جەنگی ئۆکرانیا رووسیا باز لەوە ئەکرا بە هەفتەیە کۆتایی بێ دوای چەند ساڵی خەیان یاخود هەریانی کە باسی کرد لە لایەک هاوشێوەی ئەو جەنگەی لە لایەک و تەواو جیاوازە ئەوەی هاوشێوەیە کە ئێستا دۆخەکان پێشبینیکردن بۆ شەڕەکان کە بەهۆی شەڕی ئاوێتە یان هایبرد کە ئێستا لە جەنگەکانە ئەو قاڵبە وەرەگرێ ئەو شێوازە وەرەگرێ جیاوازە بەڵام ئەگەر باسی ئەمە بۆ درێژیەکی بەڵام بۆ جیاوازی نوعی شەڕەکان لەوەی کە لە ئۆکرانیا رووسیا بە لەگەڵەوەی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە هەیە جیاوازیەکی چێ لێرە شەڕەکە تۆزە فرە سەنگەرە لە وڵاتی تریژ شەڕ هەیە هێزی پرۆکسی هەیە هێرشەکان تەنها بۆ سەر یەک وڵات نییە بۆ سەر چەند وڵاتێکە ڕاستە ئەوان بە هەردووکیان هێرشەکەنە سەر ئێران و چەند بنکەیەکیش لە عێراق هێزە پرۆکسیەکانی ئەو بووە یاخود بە حیزبوڵڵاه لە هەمان کاتیشا ئێرانیش هێرشەکاتە سەر وڵاتانی کەنداوێ ئێران هێرشەکاتە سەر عێراق هێرشەکاتە سەر ئیسرائیل ئەگەر ئێران خۆشی بەڕاستەوخۆنەی کە ئەوانەی سەر لە عێراق ڕۆیە ئەوانی لە کوێت هەندێکی ڕۆیە ئەوانی ڕۆژ هەڵاتی سعودیەکە ڕۆیە ئەو هێزە پرۆکسیانن کە
تا ڕادەیەک هەر بە ئێران حسابن یاخود ئەو هێزانکە وەلایەن بۆ ئێرانێ جاکار زامێ لێرە بەڕاستی تەواو باسی ئەو شێوازە لە جەنگی ئاوێتە بکەین کە جەنگی ئاوێتە کە ئێستا لە جەنگەکانە هەیە جەنگەکان ناو جەنگەشا هەیە بەڵێ ئەو جەنگە بە شێوەی جەنگەکانی جارانیە کە تەنها باز لە مەیدانی جەنگا بەڕێوە بچێ ژمارەیەکی زۆر دەبابە هێرش بکاتە سەر ناوچەیەکی دیاریکراو یاخود بە پشتیوانی هێزی ئاسمانی زەمینی بێ و یاخود پشتیوانی هێزی موشکی ناوچەکە مەسەن هیلاک بکرێت و دواتر هێزی ئەزانی مەسەلە پێشتر کلاسی جەنگە کلاسیکان جەنگانی پێش چۆن بوو زەمینی بوو ئاسمانی بوو هەواڵگری بوو وان دێ جارەگە شوێنەکە ئاوی بووە ئاوی زیاتر لەو سێ خۆی ئەمە هەروانەمان لە سەردەمی مۆدێرنا تا زیاتر بچینە پێشەوە جەنگەکان زیاتر بەرەو جەنگی ئاوێتە بوونەچێ ئەم جەنگی ئێستا لەگەڵ ئێرانەیە چەندێک جەنگی سەربازیە پێکدانانی سەربازیە کە هێزی موشکی بە هێزی ئاسمانی بیان هەر هێزێک بێ لەوانە ئەوەندە جەنگێکی ئابوووریە ئەوەندە جەنگێکی تەکنەلۆژیە ئەوەندە جەنگێکی سایبەر و هاکردن و بەدەستێنانی زانیاری لە ناو یەکترە کراوە ئەمانە بەڵێ ئەوەندە جەنگێکی میدیاییە کاکزانە ئەگەر خاڵ بە خاڵی باسی ئەمە بکەین ئێستا بە چەند ئامارێک بڵاو کراوەتەوە کە لە ئەم دوو هەفتەی جەنگی ئێرانە زۆر زیاتر موشک بەکاراتۆ لە جەنگە چەند ساڵەی رووسیا ئەمە لایەنە سەربازیەکی کە کراوە و لەم جەنگە زۆرترین جەنگی میدیایی کراوە لە بینی هەردووکیانە جەنگی میدیایی ئەوە نییە کە لە میدیاوە دژایەتی یەکتر بکەن هێرش بکەنە سەرێکتر نەخێر هەندێک جار بە دەستی دووەم بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە بڵاوکردنەوەی پڕۆپاگەندە بە کردن بە مەوزوعی هەندێک شتی تر لە هاوکات لەگەڵ جەنگەکەیە ئەمە جۆرێک لە جەنگەکە من وەکو ئێستا ئەگەر باس لەوە بکەین ئەمڕۆ ناتانیاهۆ گەشتە ئاسی ڤیددیۆ بڵاو کاتەوە پەنجەکانی پیشانەیە کە ئەمە لە دوای ئەو ترێندێت کە لە سۆشال میدیا باز لەوا کرا کە ڤیددیۆکی زیرەکی دەست کردە دوای ئەم ڤیددیۆش کاکزانە کە بڵاو کراوەتەوە کە پەنجەکانی پیشانەیە و قاوەکە ئەخواتەوە چەندین پێگەی ڕۆژنامە نووسانی ترە و کەسانی لە بواری زیرەکی دەستکرد ئیشەکەن ئەیبوون بە دوو بەرەوە بەرەیەکیان ئەڵێن ئەمەش دووبارە زیرەکی دەستکردە ئەمەش ئەو کاتێک کە قاوەکە ئەخواتەوە لە لێوی ناچێت نازام قاوەکە کەم نابێتەوە کەفەکەی ناگۆڕێ یعنی چەندین دۆخێکی هینی هەیە و هاوکات لە بەرامبەریشە ئەومان بیر نەچێت ئەمڕۆ ڕۆژنامەیەکی کوێتی وەکو بڵێ گۆمە میدیایەکی تەواو شڵەقان باز لەواکە کە موسەبا خامنەی ڕابەری تازاڵ بژێراوی ئێران ئێستا بە فڕۆکەیەک هیتایبێترا بۆ مۆسکۆ و چارەسەر وەرەگرێ هاوکات ترامپ ئەڵێ دڵنیانین کە ماوە یان نەماوە بەڵام لەو لاشۆڵەن 10 ملیۆن دلار بۆ لەو لاشۆڵە 10 ملیۆن دلار بۆ دۆزینەوە داوا کە دکتۆر عەلی سوود بینین لە شاشەکان عەباس عراقچی ئامادەیەکی تەواوی لە شاشەکانی وڵاتانی ئەوروپی و ئەمریکی میدیا جیهانیەکانە هەیە این دەرگای کردوتەوە هەمووان دەرگایان بۆ کردوتەوە بژە و ڕەتی ناکاتەوە لێرە ئەڵێ پێشکەشکارەکە پرسیارێکی لێکە ئەڵێ لانی کەم 4 ئەمریکایی لە زیندانی ئەوین هەن ئاگاداری ئەوەیت پرسیاری لێکە ئایا ئەوان ئێستا لە شوێنێکی ئارامن پرسیارێکی مەسەلەن ڕەنگە لە ڕوانگەی مرۆڤ دۆستی خۆیەوە یان بۆ ڕای گشتی بێ سەیری کە مەسەلەن لە مەسەلەن وەڵامەکەی ئەڵێ زۆر باشە ئەگەر ئەمریکا و ئیسرائیل ئەنی پەلاماری یان هێرش نەکەنە سەر زیندانەکانوان بێگومان ئەوانیش سەلامەتە بن لەکوێوە شاشەیان مێدیا بەکار ئەم ڕۆژ جوابێکتری زۆر دیبلۆماسی هەبوو لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیان کە ڕۆژنامەنووسەکە پێڵێت تۆ بە زووم لەگەڵ ئێمە بەشداری لە کاتێک تاکە لە ئێران ئینتەرنێت نییە چۆن ئێستا کەمال بە زووم لەگەڵ ئێمە بەشدارە ئەویژەڵێت تۆ بە زووم لەگەڵ ئێمە بەشداری چۆن کە ئینتەرنێت نیوە بەشداری ئەڵێ بەڵام من وڵات بەڕێوە بم پەیامی وڵاتەکە بێ بگاتە دەرەوە بۆیە بۆ من ئینتەرنێت دەستە بەرە بەڵام بۆ خەڵک ئەگەری هەیە زانیاری بچێتە دەرەوە ئەگەری ینی جوابێکی دیبلۆماسی لەوە شایە تۆڵی شاشەکانی شیان کردووە بە بەرەیەکی جەنگ ینی هەردوو لە ئەوە لە کەسایەتی سەلاحەدین دەمیرتاشە زۆر بوو وەڵامی خێرا لە ناو مێدیایە ئەمڕۆ هەر ئەوەی بەڕێزت وتی ئێوە بۆچی وڵاتە عەرەبیەکان و کەندا و بردومانەکەن شوێنی تر هەیە بردومانیکەن وتی تۆ تێ ئامانجی ترم پێ بڵێ ینی شوێن تر هەیە پێم بڵێ کە ئێمە بردومانی ئەو باز لەواکە هەر ئەمڕۆ کاڵێ ئەمریکا بە درۆنی کۆپی درۆنەکانی ئێمە هەندێک بنکەی کردوتە ئامانج بۆ گەرمکردنی شەڕەکە ئەمەش جۆرێکی ترە لەو جەنگێکە باسمان کرد جەنگێکی ئاوێتێ ینی جەنگەکە لە چوارچێوەی
جەنگی سەربازی و چۆتە جەنگێکی ئابووری چۆتە جەنگێکی تەکنۆلۆژی چۆتە جەنگێکی میدیایی خطابی سیاسی هەموو ئەمانە دکتۆر کەمال لەسەرەوە گفتوگوی زیاترەکەین دکتۆر لێرە لەگەڵ دکتۆر عەلیا باسی ئەوەمان کرد تازە ناوی خۆمان لێناوە دکتۆر کەمال لەگەڵ دکتۆر عەلیا باسی ئەوەمان کرد کە جەنگەکانی بەتایبەتیش لە ڕووی مێدیاوە بەکارهێنانی شاشا بەکارهێنانی دەستەواژەکان مەسەلەی هاکردن مەسەلەی کامێرا مەسەلەی AI هەموو ئەوانە بابەتەکەی زۆر ئاڵۆز کردووە مەسەلەن لە سەرەتای بەرنامەکە من شتێکمە دوتم ئێستا لێ هاتووە بە پێی لێدوانەکانی عەباس عراقچی بێت ئەو درۆن شاهیدەی کە بەرتەکەوێ نازانی هی ئەمریکا بۆ ینی ئێران بەبێ بڵێ کاکە دەستم لە خۆم شوشتۆوازم لێ بێنن ینی بەڕاستی تەکنەلۆژیە دۆخەکەی بردۆتە دۆخێکی ئاڵۆز تێڕوانی جەنابی شتو هەیە بە پێی ئەوەی کە چاودێری دۆخەکەی بەدڵنیایی ڕاستە ینی هەم قسەکانی تۆ قسەکانی دکتۆر ڕاستە ینی دۆخێک دروست بووە کە ڕاستی و ناڕاستی تۆ ناتوانانی لێک جیای بکەیتەوە بە ئەمە دۆخێکە نەکرد تەنها بەهۆی شەڕەوە دروستبووە بەڵکو بەهۆی سوۆشیال میدیا بەهۆی ئایەوە بەهۆی ژیری دەستکردەوە و بەهۆی پێشکەوتنی بڵین ئامرازەکانی ڕاگەاندنەوە گۆڕانکاریەکی یەکجار گەورە بەسەر شەڕ بەسەر پروپاگەندە داهاتووە خۆتان دەزانن پروپاگەندە یەکێکە لە بنەماکانی شەڕ کە تۆ چۆن بتانی مۆراڵ یاخود ورەی بەرامبەر تێک بشکێنی و خۆت بتانی خۆت بە شێوازێک پیشاندەی کە هەمیشە لە شەڕدا خۆت بە براوە پیشاندەی وەوا پیشاندەی بۆی مۆراڵی جەماوەرەکەت پیشاندەی یاخود وا پیشاندەی کە تۆ هێشتا بەهێزی و تێک نەشکاوی و توانایی بەکارهێنانی توندوتیژی تێ و توانایی ئەوە تەیە کە بەرامبەر دوژمندا بوو بۆستیتەوە بۆ منە کاتێک میدیای نێودەوڵەتی باس لەوە کە ئێرانیەکان هەمویان لە بڵین سەرکردی ئێرانیەکان خوان حەشارداوە کەچی لە پڕێکەوە سەرکردی ئێرانیەکان لە خۆپشاندان دەرەکەون ئەمە ئازاتیەکی بێئەندازە گەورەیە و لە هەمان کاتیشدا ورەیەکی بێئەندازە زۆرەدا تا جەماوەری خۆیان و لە بەرامبەردا کاتێک پروپاگەندەی ئەوە بڵاو بێتەوە کە ئەگەری هەیە نەتەنیاهەوە کوژرا بێ یاخۆت کێشەیەکی بۆ دروست بوو بێ وەڵام لە پڕێکەوە لە قاوەخانەیەک دەرەکەی و قاوە خواتەوە ئەمە واکات کە ئیتر یعنی وا پیشاندا کە بەڵێ ئێمە لەم شەڕەدا براوین هەم ئەو خۆی بەبراوە پیشاندا هەمیش ئەو خۆی بەبراوە پیشانەدا بۆیە مەسەلەی پروپاگەندە شتێکی نوێنیە لە ڕابردودا هەبوو لە ئێستاشدا هەبێ لە داهاتووشدا بێ ئەوەی نوێ مەسەلەی ژیری دەستکردە و ئەوەی بە جۆرێک یعنی ئێستا بەشێک لە میدیاکان ئەوەی کە بەشێکەیە کە ڤێریفیکیشنەکە چۆن تەزدیقی ئەوە بکەن کاتێک بۆمبێک لە تەلەڤی بەرە بێتەوە و تەقینەیەک ڕوویدا یاخود لە هەولێر یا لە تەهران یا لە بەغدا یا لە هەر شوێنێک چۆن بتانی بەر لەوەی میدیا بڵاوی بکاتەوە بێ لەگەڵ سەرنووسەرەکە لەگەڵ ڕۆژنامەنووسەکە کە ڤیددیۆکەی نردووە تاکید کاتەوە یاخود ئەو سۆشیال میدیایی کە ڤیددیۆکەی لێوەرگیراوە نابێ ڕاستە خۆ بڵاوی کێ بەڵکو ببێ تاکید بی کە تەزدیقی بکەی بەڵێ ئەمە ڤیددیۆکی ڕاستەقینەیە و ئەی ئەم دەرفەتەی بۆ دروست کردووە کە بەڕاستی یعنی دۆخێک دروست بووە کە واقع دێنێتە ناو شاشەوە واقعەکەت بۆ دروستەکەوە کەوەی بڵێ کە ئەمە ڕاستیەکەیە لەو دۆخەدا کە دنیا خۆی لە قۆناغی ئەوەی کە پێگوترێ پۆست تروث دوای ڕاستی لەو قۆناغەدا و لەو شەڕەشدا کە هەردوو لە هەم ئێرانیەکان هەم ئیسرائیلەکان هەم ئەمڕۆ توانێ یعنی یەک گەنج ئاوا دابنیشێ لە پشتی کۆمپیوتەرێکەوە توانێت لە ڕێی چەند بەرنامەیەکەوە زۆر لە ڕێی کۆمەڵێک سۆفتوێرەوە لە ڕێی ژیری دەستکردەوە بتوانێت زۆرترین پروپاگەندەی شەڕ دروست بکە و لە هەمان کاتژدا مەسەلەیەکی ترەیە ئەوەی کە پێشکەوتنی تەکنەلۆژیای شەڕە یعنی ڕاستە پێشکەوتنی ینی تەکنەلۆژیای شەڕ لە ڕابردووشدا هەر پێشکەوتووە بەڵام لە ئێستادا گەیشتۆتە قۆناغێکی بێئەندازە گەورە بۆ نە ئەو کاک دکتۆریش باسی شەڕی سایبەری کرد بۆ نمونە یەکێک لە گەورەترین ئۆپەراسیۆنەکانی مێژووی شەڕ ئەو ئۆپەراسیۆنە بوو کە ئیسرائیل بەرامبەر حیزبوڵڵا نازانم ئەو جیهازێک کە بەکاریانێنە ناوی چی بوو بەرامبەر بەکاریانێنە یاخود مەسەلەیەوەی چۆن ئیسرائیل ئەزانێ لە کاتێکدا خامنەی لە شوێنێک لە کۆبوونەوەدا ڕاستەوخۆ ئاسان ئەتوانێت بیپێچێ یا لە بەرامبەردا ئێرانیەکان چۆن ئەتوانن نزیکی سەروی 1000 کیلۆمەتر لە ئێرانەوە بتوانن ئیسرائیل و ناوچەکانی تر بپێکن
و ئەمەوەی هەمووی GPS گاید دەکات لە ڕێی GPSەوە یاخود لە ڕێی ئەو تەکنۆلۆژیایەوە ئەو نقطەیە توانن پێکەن یعنی بۆ ئێستا ئێران تۆمەتبارەکرێ بۆی کە ناوچەی مەدەنی پێکاوە لە ڕاستیدا ئەوەی ئێران ئەتوانێت خۆی دوور بگرێت لەوەی ناوچە مەدەنیەکان بپێچێ هەروەک چۆن ئەمریکاش دەتوانێت خۆی دوور بگرێت بەڵام هەردووچیان زۆرجار بە ئامانجەوەکەن بۆی فشار دروستکەن بە تابەت ئێرانیەکان ئێران ئەگەر بێت تو شەڕەکە بەردەوام بێ چاوەڕێ بکەن یعنی تەنانەت لە هەرێمی کوردستانیشەوە ئەگەر ئێران یعنی فشاری زیاتر لە هەرێمی کوردستان بکە ئەم هێرشە موشەکیەکانیان و هێرشە درۆنیەکانیان زیاتر ئەو ناوچانە ئەگرێتەوە کە ژێرخانی ئابووری هەر وڵاتێکن یایی هەرێمی کوردستان و ژێرخانە ئابووریەکە ئینجاگەر دوای یەکانی ژێرخانە ئابووریەکان چاوەڕێ بکەن ناوچە مەدەنیەکانیش بگرێتەوە چکەمە بەشێکە لە ئامانجەکانی شەڕ کە تۆ لە کاتی شەڕدا شتێک نامێنێ بە ناوی بەها ئەخلاقیەکان یا خۆت قانونی نێودەوڵەتی یا قانونی شەڕ خودی ئەم شەڕە لەژێر هیچ قانونێکی نێودەوڵەتی و قانونێکی قانونێکدا جێی ناگرێتەوە ئیسرائیل و ئەمریکا کردویانە بەرامبەر ئێران شتێکی قانونی نییە لە قانونی نێودەوڵەتیدا جێی نابێتەوە بۆیە لە شەڕەکە خودی شەڕەکە ناقانونیە خودی شەڕ شتێکی ناخلاقیە و ئەم شەڕەش ئەگەر بێت و بەردەوام بێت چونکە ئێران لە دۆخێکدایە ئێران تەنایە بمێنێتەوە نەک وەکو دەوڵات بەڵکو وەکو نیزام وەکو ئەم نیزامی کۆماری ئیسلامیە بۆی بمێنێتەوە بەلایەوە گرنگ نیە ئایا بۆ نمونە ئیسرائیل و ئەمریکا تەنانەت ئەگەر تاران هەمووی بڕوخێ 10 ملیۆن کەسیش بمرێ بەلای ئێرانەوە گرنگ نیە ئەو ڕادەی ئەگەر خۆیان بمێنەوە وەکو نیزام وەرەوە بۆ ئیسرائیلیش بەتابەت بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکاش ئەگەر ئیسرائیل لەم شەڕەدا سەرکەوتوو نەبێ ئەگەر نەتوانێت ئەم ڕژێمە بگۆڕێەوە و شەڕەکە بەردەوام بێ ئێران تەسلیم نەبێ یاخود لە نقطەیەک هەردووچیان نەگەن ڕێکەوتنێکە هەم ئیسرائیل پێرازی بێ هەم ئەمریکا پێرازی بێ هەم ئێران پێرازی بێ و ئیسرائیل بۆ نمونە گەر بێت و ئەو سیستەمە دژە موشەکەی لە قۆناغیدا لە کار بکەوە ئێران بەردەوام بێ لێ هێرشکردن ئەوە چاوەڕێ بکە ئیسرائیل چەکوێت کەم بەکاربێن هەر چەندەمە پێشبینی منە پێشبینی کەسێک وەکو جۆن هەرشمایرەکە یەکێکە لە گەورەترین زانایانی سیاسی یاروە پەیوەندی ناودەوڵەتی یعنی پێشبینی وەکە ئەم چەکە بەکاربێنێ و ئێران خاوەنی چەکوێ تۆمی نییە لە ئێستادا ئەگەرنا تەسەوڕکە ئێرانیش بەکارێنا بەڵام بۆ ئێم شەڕە یعنی بڵین هەموو گەرەکە کراوە لە دۆخێکدا لە چەرخێکدا چەرخی ژیری دەستکردە و کەتێدا ڕاستی نەماوە و ئێمە جیهان لە قۆناغێکدایە کە قانونی نێودەوڵەتی یاخود ئەو سیستەمەی کە لە دوای جەنگ جیهانی دووەمەوە بە سەرکردایەتی ئەمریکا دروستبووەوەی کە پێ گوترێ لیبرال ئۆردەر کە یاخود لە سەر بنەمای قانونی نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتیەکان بەڕێوەتی ئەمە هەمووی تێک شکاوە بۆیە چاوەڕێ بکە نەکەرژیری دەستکرد و یاخود پروپاگەندا بەڵکو تاوانی زۆر گەورەی تێدا ڕوودا لە داهاتوودا ئەگەر بێت شەڕەکە بەلایەکدانەکەوێت دکتۆر لەگەڵمان بێنەرەوە ئێستا چینە بابەتێکی دیکە مەسەلەن لەوە دەست پێ بکەین دکتۆرالی ئێستا سەرچاوێک بۆ کورسات نیوز کەمێک پێشێستا سێ موشک بارەگای کۆمەڵی زەحمەکێشانی لە زەرگوێزەلە کردوتە ئاماد ئەمە بەردەوامە بەتایبەتی لە دوای کاتژمێر 11 بەدواوە 11 چارێک بەدواوە بۆ بە بابەتی ڕۆژانەی ئەوە هەرێمی کوردستان تا ئێستا چۆن ئەتوانی لە ناو جەنگەکە خۆی پاراستووە بەتایبەت ناکرێت بڵێن بە تاواڵی خۆی پاراستوت درۆن هەبووە موشەکە بووە مەترسی هەبووە ڕەنگە مەسەلەن بوارە ئابوووریەکەت چێشەی بۆ دروست بوو بێتە ڕادەیەک بەڵام ئەڵێ بەهۆی بردومانەکە زیان بە چەند ماڵێکی ناوچەکە گەیشتوار ئێستا دکتۆر کەمال شەرە قسەی کردوتی چەند ڕەنگە ناوچەی نیشتە جێبوونیش بکرێتە ئامانج کارزانە ئەگەر ئێمە سوورە گەورەکە سیرکەینیان سوورە چووکەکە لە هەرێمی کوردستان تا توانی بێتی بە سەرکردەی ڕسمیەکانی کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتیەکان و دوو حزبە سەرەکیەکە کەسی یەکەمی حزبە سەرەکیەکان بەتایبەت کاک پاڤڵکە لە چەند کەناڵێکی جیهانی تەواو بە ڕاشکاوە نەقسەی کردووە یانێ بن بە پردێک لە نێوانیانە و نانە هیچ لایەنگیریەک بکەن و نانە بڵێ تێوە بگنێن لە شەڕەکە تا توانیوانە خۆیان بە دوور گرتووە و مۆزوعی بردومانکردن لە ناوچەی نیشتە جێبوون یاخود ئەوانە ئەمە تەنها هەرێمی کوردستان نەگرتوێتەوە
هەر ئێستا کە قسە لەگەڵ جەناب تاکەم هەواڵێکی بەپەلە هەیە کە سوپای پاسداران خەڵکی چەند ناوچەیەکی لە دوبەی ئاگادار کردووە کە بەجێ بێڵن کەواتە لە دۆحەش لە دۆحەش بەڵێ کۆمەڵێک ئەفسەری ئەمریکایی لە قەتەڕیش لە دۆحە و لە دوبەی بەڵێ لە ئیمارات و لە قەتەڕ ئەمە چییە؟ دوای هێرشکردنە سەر وزە دوای هێرشکردنە سەر بانکەکان لە تاران ئێران بە ئاشکرا ڕایگەیان کە ئەمانیش دەستکراوەترن کە هێرش بکەنە سەر سەرچاوە وزەیەکان یاخود سەرچاوە بانکیەکان لە ناوچەکە لەو شوێنایی دەستیان پێگا دوێنێ بینیمان هێرشێکی تاو ڕاستەخۆیان کردە سەر بانکی سیتی لە ئیمارات سیتی گروپی بانکەکە کە یەکێکە لە بەناوبانکەکانی جیهان و لە کەندا و یعنی ناوێکی گەورەیە لەو ناوچەیە ئەمانە بێگومان نزیکن لە ناوچەی نیشتەجێبوون و تا ڕادەیەک تەکنەلۆژیا جگەل لەو دیوە خراپانەشی کە هەیەی دیوێکی باشی هەیە کە ئاسانتر هەدەفەکە پێکێ ورترە بە GPS ئەیدۆزێتەوە سەردەمانێک بوو لە کاری شەڕی کانی پێشوو بگەڕینەوە تۆبارانی هەندێک ڕەکراوە لە سلێمانی تۆ بەرماڵان کەوتووە تۆ بارانی هەندێک ناوچە کراوە تۆ بەرماڵان کەوتووە ئەمانە ئەو سەردەمە بوو کە بە GPS تۆپەکە یاخود تاقەمەنیەکە موشەکەکە هەرچێک بێ نەگەشتە شوێنی بەبەست بەڵام ئێستا ڕێگە چێتە شوێنەکە ئەم شوێنەش کە نزیک بێ لە شوێنی نیشتەجێبوون دیوێکی تریا بە کاریگەریەکی تەنها کاریگەریەکە قوربانی نییە زەخت دروستەکە ینی فشارێک دروستەکە ئێمە چەندین شرۆڤەکراوە لە میدیا جیهانیەکان لە کورساتەوە باز لەواکرا ئەو بردومانە بەردەوامانەی لەسەر ڕۆژڵاتی کوردستانەیە لەسەر ناوچە سنووریەکانی لە ئێران بۆ مەسجێکە بۆ خەڵکی ئەو ناوچاناگەر بیانێت جوڵەیەکی سیاسی بکەن یاخود جوڵەیە بکەن لەگەڵ دژی حکوومەتەکەیان یاخود لە ئێران چەند ڤیددیۆک بڵاو کراوەتەوە کە تەنان لە مەفرەزەی سەر جادەکانی پۆلیسەکانە درێ هی ئەو سوپای پاسدارانە درێکە لەسەر جادەکانی تارandایانەوە بۆیە ئەوش بڵاویان کردوەوە کارسن تونێلەکانەوە خۆی ئەم بڵاوکردنەوەی ئەمەش بابێکی تراگەر دەرفەتە بێ باسێکی ئەمانە کاکزانەوە بە هەمان شێش لە ئیسرائیل بەو هەموو سنووردارکردنی ڕماڵی میدیایەوە باز لەواکرێت کە خۆپیشاندانەیە دژی حکوومەت کە چونەتە ئەم جەنگەوە خەڵکەکان ئەگەر لە ڕووی فیزیکیشەوە برینار نەبوو بن لە ڕووی دەرونیەوە لە بەرەوەی ماندوون لە کاتی قاوە خواردنەوەکەی کە باس کرد مەسەلە لە دۆناڵد لە بنیامین نەتەنیاهۆیان پرسی وتی خەڵک دەتوان پشوەر بگرن وتی ئەتوان بێنە دەرەوە بەڵێ بەڵام نزیک بن لە پەناگەکانیان بۆی هەر وقتی پێویستی کە بڵێ بڵێ مەسەلەن لایانی دەرونیانی تاوهی لا کردو لە سعایەکی شەوە سەری میدیاکان کە لە ئیسرائیل زەنگی ئاگدارکردنەوە لێ خەڵک لە پەناگاکانیانە لە میترۆکانان لە ژێر زەمینەکانان تەنانەت چەند ڤیددیۆ بڵاو کراوەتەوە کە بۆ کێشە لە ناو خۆیانە کەسێک کە پەناگی ماڵەکەی بۆ منە جێگی 4 کەسە بێتەوە جێگی دراوسەکانی ناکاتەوە کە بچێتە ناوە تا کاکزانە ئەمەش خۆی دیەکترە فشارە لەسەر دەوڵەتەکان دروستە بێت کە پێم وایە ئێران یەکێک لە بەهێزترین چەکەکان بەدەستیەوە دوای گەروی هورمز و لایەنە ئابوووریەکی ئەوەیە زۆرترین فشار لەسەر ئیسرائیل و ئەمریکا دروستکە هەم فشاری نێودەوڵەتی هەم فشاری ناوخۆیی لە سەریان و بەردەوامیش بۆ تا بڵێ کارتەکانیان بەهێزتر بکە کارتەکانی بەرامبەر فشارەکان بەهێزترەکە ئێستا تەواو هەموو هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەی بێنە جواب بڵێن ئەمە تاکەی بەردەوامە بێ مەسەلەن ژیانمان وەستاوە بازرگانیمان وەستاوە ئابووریمان زەڕبی بەرکەوتووە ئەو زەربە ئابووریەی بەر کەندا و کەوتۆ لە مێژووی چەند ساڵی ڕابردوش تیوانە بووە نرخەکانیان شوێنە گەشت و گوزاریەکانیان فڕۆکەخانەکانیان ناوبانگیان هەموو ڤلۆگەر و کەسایەتیە دیارەکان کە لە دوبەی بوون بە پلانێک لە ئێنرانە دوبەی باجیان نێوەرنا گیرا کاراسانیان بۆ کرا بزنسیان ئەدرا بەجێ هێڵن ئەمانە هەمووی ئەوەیە وەکو باسم کرد بۆ زیادکردنی فشارە بەڵام حەزەکەم ئەگەر دەرفەت هەبێ باسی یەکشت بکەم بڵاوبوونەوەی ئەمانە لە میدیایە کە ئێستا ناکرێ تەواو سنووردار بکرێ ناکرێت راپۆرتێک بێت کە حکوومەتەکە بێ پیشانی با کە ئەمە دۆخی جەنگەکەیە شتێکەیە بەدەست خەڵکەوە کە لە دوای 2015ەوە دوای بەسەر بەهاری عەربیەوە تەواو ساڵ بە ساڵ کە ئەمە بەرفراوانترە بێ مۆزوعی مۆبایلی زیرەکە ئێستا دۆکیومنتەکان لە چاوی یەکەمەوەیە کاکزانە ئەگەر باسی ژیانی ئاوارەیەک بکەین ئەگەر باسی ژیانی کەسێ بکەین کە چێتە پەناگەکان ئەگەر باسی دۆخێکی تاران بکەین لە خۆپیشاندانەکان کە تەقاکرێ خەڵکە کوژرێ یاخود بۆردومانەکرێ هەر یەکێک لەمانە ئەوە نییە کەس مؤسسەیەک دامەزراوەیەک بە ئەجندایەکی خۆی بێت
هەردووکمان ئێمە میدیاین تیۆرەکانی تیا بەکاربێنێ دەرگاوان بێ هەنێ شتی پیشانبانێ شتی پیشانە بە مەسلحەتی خۆی لە کەسی یەکەمەوە کە هاوڵاتیەکەیە کە ئەو کەسەیە ئەزمموی دۆخەکەکە تەسویر کراوە بڵاوکرێتەوە ئەوانی ئیسرائیل کە بینیمانە ئاگرکەوتەوە لە گەڕەکەکان هاوڵاتی بووە ئەوەی لە تارانە ئەوەی لە ڕۆژهڵاتی کوردستان ئەوەی لە ناوچەکان هاوڵاتی بوون ئەوەی لە دووبەی بڵاوکراوە زۆریان گەشتیارەکان بوون لە سەرتاوە بڵاویان کردەوە چۆنێتی جومکردن و چۆنێتی یەکەم شەوکە هێرشکرا سەر فڕۆکخانەکەیان هێرشکرا سەر ناوچەکان ئەمەش خۆی بۆ خۆی بەشێکی ترە جەنگەکە سەنگەرێکی تری جەنگەکەیە کە کاریگەریەکی بە بڕوای من یعنی شتێک لەلایەنە سەربازەکە کەمترە ڕاستە لایەنە سەربازەکە ئێستا ئیسرائیل تا ئێستش لەسەر ئێستاکانی کەناڵی کورساتەیە کە ئاڵە تەواو سیستەمی بەرگری ئێرانمان تێکشکاندۆ چکە ئاسمانەکەیان 100% بەدەستەوەی لە ئاسمانی ئەسفان لە ئاسمانی تارانە بینین فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل و هاوکات ئێرانیش باز لە هەڵدانی نزیکی 1000 موشەکەگا لە 54-55 شەپۆلی موشەکیە کە هیوعدەی سادقی چوار کامانە بەڕاستی 3600 درۆنیان بەکارێناوە مەسەلا بەڵێ مەسە من ئەمڕۆ سێری کەناڵێکی ئێرانی فارسی مەکرد کە گزانە سەر بە حکوومەتی ئێران هاوکاسی کەناڵێکی ئیسرائیلیش مەکرد کەناڵی ئیسرائیلەکە تەعاان تێناگەین بەڵام تۆ هەر لە ئەو لە تەرجەمەکردنیە نەک لە تەرجەمەکردنی بەو پەیامە ئەیبینی بەو ڤیدیوانەی ئەیبینی بەو شێوازە ڕۆماڵی ئەیبینی بڕوات بێ ڕووماڵکردنی ئەوان لە ڕووماڵی کەناڵە عەرەبی کوردیەکان خاوترە خۆیان من کەناڵی ڕسمی حکوومەتی ئێران ئەمڕۆ سێرم کردووە گەشتی هەواڵەکانیان هەواڵی یەکەمیان باس ئەو کاتە بوو نیۆڕۆ ناردنی شەپۆلی 54 موشک بوو لە وعدەی سادقی چوار هەواڵی دووەمیان ئەو خۆپشاندان و ڕۆژی بەڕێوەچوونی ڕۆژی قودس و پشتیوانی خەڵک بوو بۆ کۆماری ئیسلامی لە شەڕقەیە هەواڵی سێمیان باسی لەکردنەوەی پارکێکە کرد کە دایانە مەزران بە ناوی شەهیدەکانەوە داریانە چاند خۆیان بە دوورەگرن لە ئەو فشار دروستکردنە بۆ سەر خەڵکەکەی خۆیان ئەگەر میدیای سنوورداریانە بێ ئەو ببین هاوکات سێری میدیاکانی ئیسرائیل بکە میدیاکانی ئیسرائیلیش هەروەک میدیاکانی ئێران بێژەرەکە بە جلێکی ڕەشەوە دانیشتووە ئەوانیش خەڵکی لە کۆتای خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتی شەڕ و لە کاتی ناخۆشە جێ ڕۆژ لەبەرەکەن پێیانەوە دیارەکە لە جەنگان ڕووماڵێکی ئاسایی ڕووداوەکانەکە باش زۆر باشە دکتۆر پێم خۆش وردەکاریانە بێ بۆی لە دوای ئەوەی بێمەوەلات بچینە ناو بابەتێکی تر دکتۆر کەمالیانی هەرێمی کوردستان و عراق تۆ نەتوانێت لە چوارچەوەی ئەم ئاڵۆزیانەیە خۆیان پارێزن مەسەلەن سەرەتا دۆخێکە بوو بۆ عراق بە تایبەتی بۆ حکوومەتی عراقی مەسەلەن وتیان تا ڕادێک هاوسەنجی هەیە بێلایانی هەیە قۆناغی دووەم دەستی پێکرد فشارەکان دەستی پێکرد مەسەلەن پرۆکسیەکان بە جۆرێک ینی پەلاماری هەرێمی کوردستانیانەدا پەلاماری بنکەکانی ئەمریکایان داوە لە ناو بەغدا لە دەوروبەری و بەرامبەریش لە ئەمریکا و ئیسرائیل مەسەلەن لە حەشدی شەعبیان داوە لەمە شانە دیسان حکوومەتی عراقی حەقی نییە و بێدەنگە تا ڕادێک بەو مانای کە هاوسەنجی پاراستوە ئەتوانین بڵێن قۆناغی سێم چاوەڕی عراق و هەرێمی کوردستانی شەکا لەم دۆخە بۆی نەتواندرێت کە بێلایانی بناسێنرێتەوە یان هاوسەنجی بناسرێتەوە کوردستان هەرێمی کوردستانی عراق وەروە عراق لە دوو دۆخی زۆر قڕزدا ینی لە نێوان دوو بژاردەدان هەم لەلایەن ئێرانەوە لە ژێر شاردان هەمیش لەلایەن ئەمریکیەکانەوە لە ژێر شاردان بۆیە هەردوو فشارەکە بە باوەڕی من فشارێکی زۆر ناواقعیە چ لەسەر سەرکردایەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە بێ لایەن ئەمریکیەکانیان لایەن ئێرانەوە چ لایەن ئێرانیەکانەوە ئێرانیەکانە بێلەوە تێبگەن کە هەرێمی کوردستان و عێراق ناتوان بە ئەمریکیەکان بڵێن نابێ بن کە سەربازیەکانتان لە عێراق و لە هەرێمی کوردستان بێ خۆتان نەزان عێراق لەلایەن ئەمریکیەکانەوە داگیر یاخود ئازاد کراوە و ئەو دۆخەی کە دروست بوو بۆ سەرکردایەتی شیعە و سەرکردایەتی کورد لە ڕێی ئەمریکیەکانەوە دروست بووە ئەگەرنانە سەرکردایەتی کورد دەیتوانی عێراق بڕوخێنێت و عێراقێکی وا دروستکانە سەرکردایەتی شیعە شەیتوانی بۆیە ئێرانە بێ لە واقعاتێ بگا بەڵام بە باوەڕی هێشتا لەوە تێنەگەیشتوە نایەوە لێی تێبگا چونکە بۆ ئێرانیش دەرفەتە بۆی کە بتوانێت شاری زیاتر لەو هێزانە بکا کە لە ڕابردوودا لە عێراق و لە هەرێمی کوردستاندا لە ئێران نزیک نەبوون بەرەوە بۆ ئەمریکیەکانیش کە ئەمریکیەکان وا فشارەکەن لەسەر هەرێمی کوردستان و عێراقدا کە تا ڕادەیەک ئەگەر لایەنێک هەڵ نەبژێرن بەڵکو وا خۆیان پیشاندن یا ئاسانکاری بکەن بۆی ببنە لایەنێک لە شەڕەکە ئەمەش دیسان بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق لە دۆخێکی قورسە خۆتان نەزان هەرێمی کوردستان هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە
زۆر لە ژێر کاریگەری ئێراندا و ئێران مێژوویەکی قوڵیە لەگەڵ هەرێمی کوردستان و سەرکردایەتیەکەیدا. ئەم هەرێمی کوردستانە لە ڕابردوودا ینی سەرکردایەتیەکەشی لە ڕابردوودا لەگەڵ ئێراندا پاڕادەیەک لە بەرێک جەنگاون لە بەرامبەر حکوومەتی باسی فاشیستی ڕابردوو. بۆیە هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک ناتوانێت لە هەمبەر شارەکانی ئێراندا خۆی بگرێت. بۆیە باشترین شتەوەی کە هەرێمی کوردستان و عێراق سەرەتا هەرێمی کوردستان لە ناو خۆیاندا ئەم سەرکردایەتی کە هەیە پەرلەمان ئەبێ بەداخەوە پەرلەمانێکی ناچالاکمانەیە، حکوومەتێکی فاشیلمانەیە بەداخەوە و سەرکردایەتێکمانەیە کەس لەگەڵ کەس قسە ناکەوە، کەس باوەڕی بە کەس نییە و کەس ناتوانێت لەگەڵ یعنی کەس باوەڕی بەویتر نییە. وێ ئەم حکوومەت هەرێمی کوردستانە سەرەتا لە ناو خۆیاندا بێ سیاسەتێکە بێ چۆن ڕوبەڕووی ئەو قەیرانە مەترسیدارە بینەوە. اینجا ئەم حکوومەتە بتوانێت لەگەڵ بەغدادیش بکە گفتوگۆ بکات کە چۆن عێراق و هەرێمی کوردستان لەم شەڕە بە دوور بگرن. بەڵامەوەی کە هەیە بەداخەوە یعنی خۆتان نەزانن ئەوەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ینی هەرچەندە ئێوە باشتر لە من شارەزان و کە لە چ دۆخێشی خراپدایە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ژینگەیەوە، لە هەموو وارێکەوە حکوومەتێکی فاشیلمانەیە. ئەم حکوومەتە قبوڵیەوە ناکا کە چاکسازی لە خۆیدا بکە و هێزە سیاسیەکانمان یعنی چ ئۆپۆزیسیۆن چ ئەوانەی حکومڕانن و نەیانتوانیوە لەسەر چەند خاڵێکی هاوبەشێک بکەون و حکوومەتێک پێکبینن پەرلەمان کارا بکەنەوە. بۆ ئێمە لانی کەم لە ئێستادا پێویستمان بۆیە کە کەسێک نەبێ بەتەنیا لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی و ئێرانیەکان و حکوومەتی عێراق قسە بکە، بەڵکو ئەم کەسەی کە قسەکە ئەم موەسسەی کە قسەکە ئەبێ موەسسەیەکی یەکگرتوو بێ. کاتێ مەسرور بارزانی لەگەڵ بەغدا قسەکە، لەگەڵ ئێران قسەکە، یا پاڤڵ تاڵەبانی، ئەمە نابێتە ناقسەی خۆیان بێ، ئەمە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ، ڕای خەڵکی هەرێمی کوردستانی لەگەڵ بێ، ئۆپۆزیسیۆن لەگەڵ بێت. چکەمە لە دۆخی قەیرانداین، لە دۆخێکی شەڕداین. یعنی بەڕاستی سەیرە ینی سەرکردایەتی کورد لەمە تێناگا کە ئەگەری هەیە بەهۆی ئەم شەڕەوە هەرێمی کوردستان لە ناو بچێ یاخود بۆ نونەت ڕوبەڕووی دوو هێرش بێتەوە کە خەڵکێکی یەکجا زۆر بکوژرێت، یاخود ئەم شەڕێگە بەردەوام بێ هەرێمی کوردستان ناتوانێت لە ڕووی ئابووریەوە خۆی بژێنێ و خەڵکەکەی بپارێزێت. بۆیە پێویستمان بەوەیە کە ئەم هەڵبژاردنەی کە کراوە پەرلەمان ئاکتیڤ بکرێ و حکوومەتێکی چارەسەری دروست بکرێت لانی کەم بۆ 2 ساڵ و ئەم حکوومەتە کەسێک قەرار نەدا کە حکوومەتێکمانەیە لە چەند ساڵی ڕابردوودا بەتابەت لە 2019 کە بازانی سەرۆکاتیەکە حکوومەتێکی تاکراوە. ئەم حکوومەتە ئەم تاکراویە بێ کۆتایی بێ، ئەم عەقڵیەتی پاوانخوازی و یعنی تۆ بەڕێز دکتۆر کەمالیانی هەرێمی کوردستانیش لە بەردەم مەترسی جدی دەبینی لەو دۆخە؟ ینی مەترسیەکە بۆ هەموو ناوچەکە جدین، بەڵام بۆ هەرێمی کوردستان ینی ناتوانێت بەو شێوێ بەردەوام بێ ئەگەر شەڕەکە بەردەوام بێ. بۆ هەرێمی کوردستان ئەم مەترسیە زۆر گەورەترە. یعنی ئەمریکا ناتوانێت، یعنی ئەمریکاوە خۆتان نەزان ئەمریکا و هەموو وڵاتە عەرەبیانە دژە موشەشیانەیە و نانە سەحابی $1 ملیار و سەحابی پەیوەندی ناودەوڵەتین. تەنانەت وڵاتێکی وەکو سعودیە هاوپەیمانێتێکی هەیە لەگەڵ پاکستان کە پاکستان خاوەنی چەشی ئەتۆمیە و یەکێک لە مادەکانی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ سعودیە کراوە هەر هێرشێک بۆ سەر سعودیە واتە هێرش بۆ سەر پاکستان. بەو حاڵەشەوە ئەگەر قسەکەم تەواوکەم، بەو حاڵەشەوە ئەمانە ناتوانن لە هەمبەر هەڕەشەکانی ئێراندا خۆیان بگرن و ئیسرائیل وە ئەم شەڕەی کردووە چکە لە هەڕەشەی ئێران ترساوە، چکە ئێران وڵاتێکی بەهێزە. بۆی هەرێمی کوردستان ئەبێ لەوە تێبگە هەم لەلایەکەوە هەرێمی کوردستان ئەگەر بێت و بۆ نمونە داماننا لە دۆخێکدا ئێران ناڕوخێ. ئێران وڵاتێکی بەهێزە، دەوڵەتێکی گەورەیە، سەروی دەوروبەری یاخود سەروی 90 ملیۆن کەسە، ئابووریەکی بەهێزیە و سوپاکەی بەهێزە و لە ناو خودی عێراقیشدا ئێمە ناوچە جێناکۆکان لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان نین و لە ناوچە جێناکۆکاندا ململانێ هەیە و ئەو هێزانەی کە هەن لە عێراقدا بەشێکیان میلیشان و ئەگەر دۆخێک دروست بۆ نمونە بوو بە دۆخی ئەم شەڕە کە ئێستا شەڕی سعودی شەڕی ئیسرائیل و ئێران و لەگەڵ ئەمریکا بوو بە شەڕەشی هەرێمی، وڵاتە هەرێمیەکان تێدا بەشدار بوون، عێراق بێتە بەشێک لە شەڕەکە. بۆیە ئێمە پێویستمان بە حکوومەتێکی بەیەکگرتووە، پێویستمان بە پەرلەمانێکی کارە، پێویستمان بەوەیە کە کۆمەڵگای کوردی لەگەڵ حکوومەتەکەی خۆیدا متمانەیەک دروست کاتەوە بۆی چۆن بتوانێت ئەگەر بۆ نمونە لە داهاتووی بۆ نمونە لە ماوەی 5 مانجی تا ئەم شەڕە بەردەوام بێ بادا بنین خوا نەخواستە ئەم سیناریۆیە هاتە پێشەوە. هێزە شیعەکان لە عێراقدا خۆیان ڕێکخست و هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان.
ئایا هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی هێرشی میلیشا شیعیەکانە بێتەوە یاخود ئەگەر داماننا بۆ نمونە هێزە تیرۆریستە سونیەکان جارێکی خۆیان دروست کردەوە ئەمە ئێزیدیەکان ئەمە کاکەیەکان ئەمە شەباب لەم نانتیقەیەدا ئەمە کورد لەژێر هەڕەشەی جینۆسایددان وەگەرەمە هێرشیان هێنا بۆ سەر هەرێمی کوردستان ئایا هەرێمی کوردستان چۆن خۆی ئەتوانێت بپارێزێت چۆن ئەم حکوومەتە ئەتوانێت داوا لە مامۆستای بکە یا داوا لە گەنجەکانی بکە پێویستمان بە پێشمەرگەی زیاترە وەرنە ڕیزەکانی پێشمەرگە بۆی خۆمان پارێزن بە کام پارە ئەتوانێت سوپاکەی بەهێزکە بە کام وەزارەتی پێشمەرگەی یەکگرتو ئەتوانێت بەرگری لە هەرێمی کوردستان بکە ئەمانە دکتۆر کەمال ینی ئەمانە وەکو گریمانەیەک وەکو گریمانەیەکی ئاڵۆسربوونی جەنگەکە وەربگرین و بەشێکی زۆری ئەو بۆ چونانش بەس تۆ پێویست بە خۆ تەکمیلەکردن هەیە خۆت بەهێزکردن هەیە بەڵام مەسەلەن پێت وایە هەرێمی کوردستان بۆ شێوە مستهدەف بێ چ لەلایەن ئەمریکیەکان و چ لەلایەن ئێرانەوە کۆی کە پێشبینی دەکرێت بەدڵنیە لە فشاردایە بەڵام ئێمە وە گوتمان ئەم دۆخە دۆخی جەنگەڵە دۆخێک کە قانونی نێدوڵەتی نەماوە و سەروەری وڵاتان نەماوە یعنی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دیگە لە تورکیا کە تورکیا تا ڕادەیەک هێشتا وەکو سەروەری خاکەکەی خۆی ماوە و بنکە سەربازی ئەمریکیەکە تا ئێستا بەکار نەهاتووە بۆ دژی ئێران و ئاسمانی تورکیا بەکار نەهاتووە هەموو وڵاتانەی تر سەروەریان تا ڕادەیەک لەدەست داوە وڵاتێکێ بە ناوی ئیسرائیل سەروەرەکەی خۆی سەپاندووە وڵاتێش کەشەیە بە ناوی ئێران کە لە بەرامبەر ئەوەیدا کە لەو وڵاتانەوەی هەرشی کراوەتە سەر هەموو وڵاتەکانی دەوروبەری خەلیجی فارسی بە ئامانج گرتووە بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئێمە هەرچەند ڕاستە هەرچەند خۆمان پارێزین هەرچەند بمانەوێت لەلایەن ئەمریکیەکان و لە ژێرشار نەبین و قەنەعەت بە ئێرانیەکان بینین تەنانەت ئەگەر هەردوو لایشان قەنەعەت بێ بەڵام ئەبێ ئەم سیناریۆیە هەر لە بەردەممان بێ کە ئەگەری هەیە لە داهاتووی نزیکدا هەرێمی کوردستان بخزێنرێتە ناو شەڕەکەوە یاخود چەند گروپێک دروست ببن گروپی تیرۆریستی بن یاخود گروپی میلیشا شیعە بن ئێستا میلیشا شیعەکان وا هەرشەکەنە سەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان خۆتانەزان ئەم ژێرخانە و ئێمە هەمومان ڕەخنەمان لێ لە ژێرخانی ئابووری نەوت و گازەکەی وەش زانین هەموو ئەو نەوت و گازە ئەو پیشەسازی کە لە هەرێمی کوردستاندایە چۆنەیە ڕەخنەمان لێیە بەڵام دوهزار ئەمە بژێرخانی خەڵکی هەرێمی کوردستانە ئەبێ بپارێزرێ و ئێستا ئەم ژێرخانی هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر شاڵاوی ئەو هێرشانی هێزە میلیشا شیعەکانی عێراقی کە نزیک لە ئێرانن بۆ خەڵکی هەرێمی کوردستان زیانی بەرکەوتووە بۆیە هەرێمی کوردستان پێویستی بۆیە کە خۆی ئامادە بکە بەڵام خۆ ئامادەکردن بۆ ناکرێت تۆ تەلەفۆنێک لەگەڵ تۆم باراکە یاخود لەگەڵ عەباس چی پێڵەن وەزیری دەرەوەی ئێران بەڵکو ئەم خۆ ئامادەکردن بەر لە هەر شتێک خۆ ئامادەکردنێکی ناوخۆییە و لە هەمووشی گرنگتر دروستکردنەوەی متمانەیە لەگەڵ خەڵکی خۆت هەرێمی کوردستان ئەگەر ئەمریکا و ئیسرائیل و هەموو دنیاش پشتیوانی بێ ئەگەر خەڵکی خۆی متمانەی پێ نەکا ئەگەر متمانە لە نێوان خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان نەبێ هیچ هێزێک ناتوانێت هەرێمی کوردستان پارێزێت بەڵێ بەڕێز دکتۆر کەمال چۆمانی دکتۆرا یان خوێندکاری دکتۆرا لە زانستە سیاسەکان لە لایپزیکی ئەڵمانیاوە لەگەڵمان بووی سپاس دکتۆر سپاس بۆ شرۆفەکانە دکتۆر علی بەڕخسەتی جەناب دەچمە لای هێمن کەمال لە سلێمانی لەبارەی ئەو هێرشە موشەشیانەوە قسەمان بۆ دەکات زانیاری دەدات ئێمە و بینەرانمان هێمن سڵاو لێبێ موشەکەکان لە کاتژمێر چەندەوە بووە هیچ زیانی گیانی و ماڵی هەیە هەر ئەوەندە هێمن گوێ لە دەنجی منە هێمن گوێ لە دەنجی منە من گوێم لە دەنجی بارانەکە بە چەترەکە دەکەوێت بەڵێ ژمارەیەک موشە لە لوبنانەوە ئاراستەی ئیسرائیل کران و هەروەها باز لەوە دەکرێت کە لە تەل ئەبیب و لە ئیسرائیل لە چەند شوێنێک زەنجی ئاگادارکردنەوە لێ دراوە و سوپای ئیسرائیل باز لەوە دەکات لە ماوەی 24 سەعاتدا 200 ئامانزمان لە ئێران بردومان کردووە ئەمە هەواڵە خێرانن کە لە ئێستادا هەن لەسەر شاشەی کورسات نیوز بۆ کەمێک پێشتا بە 4 مۆشک زەرگێژەڵە لە سنووری پارێزگای سلێمانی بردومان کرا کە تەنها زیانی مادی هەبووە و ئێران باز لەوە دەکات بۆ
بە هۆکاری ئەمنی سەرجەم هێڵەکانی ئینتەرنێت لە سەراسەری وڵات ڕاگیراون ئێمە سڵاو لێبێ زانیاریمان پێ بدەین لەسەر ئەو پەلامارە بوو شەشێکی کراوەتە سەر گوێزەڵە و زیانە ژیانی و مادیەکان زیانی گیانی و مادی هەبووە. بەڵێ زانە سڵاو لێ و سڵاو لە بینەران زان ئەوەی کێ کەمێ پێش ئێستا پێ و زانیاریانەی دەستی ئێمە گەیشتووە بە موشک جارێکی دیکە هێرشکراوە سەر زڕگوێزەڵا لە شاری سلەیمانی دیارە بە پێ و زانیاریانەی کاخۆت ئەوەی کا بۆ من پەیوەندیم بە چەند شاید حاڵێکەوە کرد لە و سنوورە داخدوانەی کە خەڵکەی کە نیشتەجێ ئەوێن ئەوان ئاماژەیان بۆ کرد سەرەتا دەنگی سێ موشک هاتووەیت نازان ئایا موشک بۆ یان درۆن بەڵام سەوتیان زۆر بەرز بووە کە زرگۆزەڵی کردووەتە ئامانج وە بەهۆی ئەو موشەکان یاخود ئەو درۆنانەی کە ئاراسی ئەو شوێنە کەوتە بۆی بێزیەکەیانەوە وای کردووە کە زیانی زۆر بەر بەشێک لەو ماڵانەی ئەو سنوورە بکەوێت دەیش بەوەی ئەو دەنگەوەی کە هەی بووە دیارەمە یەکەم جار نییە زرگۆزەڵە دەکرێتە ئاماج هەروها دواتریش کەم پەیوەندی پیان کردو ئاماژەیان بەوە کرد کە ئەم جارێکی دیکەش بە هەمان شێوە هێرش کراوەتەوە سەر ئەو شوێنە هەتا ئەتوانین بڵێن سکەی 4 جار هێرش کراوەتە سەر زرگوێزەڵای تر نازانین ئاخۆ بە موشک بووە یاخود بە درۆن بەڵام پێ و زانیارانەی کە دەڵێن بە موشک بووە کە سەوتیان زۆر بەرز بووە بەڵام ئەوەی کا بووە هیچ کەسێک ئەوەی بڵی دانیشتووی ئەو سنوور یاخود شوێنی زرگوێزەڵا هیچ دانیشتووی ئەو شوێنە بریندار نەبوون بەڵام بۆ بارەگای حیزبانەی ڕۆژهەڵاتی کوردستان حیزبە کوردیەکان کە لەوێ نیشتە جێن یاخودەوەی کە لەوێ بارەگەیان هەیە نازاندێ ئاخۆ زیانەکان بۆ ئەوێ چۆن بۆ چەند کەس بریندار بووە بەڵام بێگومان هێزانامنیەکانی سلەیمانی وەک دەزانین لە ماوەکانی ڕابردوودا چەند هێرشێکی درۆنی خراوەتە سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان و ئەوکە شاری سلەیمانی دەستگای ئاسایش بێگومان ڕوونکردنەوەی خۆیان هەبووە لەسەرەوە بەیان بڵاو کردوتە تا ئێستا هیچ بەیان نام بەڵێ ئێمە سوپاس دەکەم سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دەست خۆش بێ سوپاس بۆ تو دکتۆر علی لەوێ پسڕانێت چەند دەمە لەگەڵ دکتۆر کەمال چوونە سەر بابەتێکی دیکە مەسەلەی مێدیا ڕووماڵکردنی مێدیایی کە خۆت لە ناو بابەتەکەی بەچڕی یعنی تا ئێستا توانراوە لە ڕووی ئەنجومەنی ینی نەک ئەنجومەن ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستانەوە ڕەچاو بکرێت دوای هۆشداریەکانی هەندێک پلانی پەیوەندیدار بەڵێ دەستگای ئاسایش کە هەردووکان ڕێنمایی تایبەتیانە بووە کەناڵەکان نردیان بێگومان کەناڵی کورسان نیوزیش لە ناو کەناڵە کوردیەکانداوەکە و کێک لەو کەناڵە هەواڵیانەی کە ڕۆماڵی بەردەوامی هەیە بۆ دۆخەکە ئێمە تا توانی بێتمان و ئێستاش تەواو پابەندین بۆ ڕێنمایانی کە دەرکراوە ڕێنمایەکان بە مەبەستی پاراستنی ئاسایشی نیشتیمانی مەبەستی پاراستنی شکۆی هەرێمی کوردستانە و ئەمێ باز لە یەک نمونە بکەم پێشتریش لەگەڵ و کاتی لەگەڵ کاکتۆر کەمال چۆمانی گفتوگۆمانە کرد باسمان کرد هیچ وڵاتێک لە کاتی جەنگا کاکزانە ئەو شوێنانە پیشان نایە کە بردومان کراوە هیچ وڵاتێک لە کاتی جەنگا خاڵە لاوازەکانی خۆی پیشان نایە کە چۆن کراوەتە ئامانج چۆن پێکراوە یاخود ئەو توانایی کە هەیەی باسی ناکە بەسن بە چ شێوەیەک شەڕەکە بە چ پلانێک شەڕەکە ئێمە بەداخەوە میدیای هەرێمی کوردستان بە خۆی تازەیمان یاخود بەهۆی ناپرۆفشناڵ بوونمان بەڕاستی ئەوەیە کە لەم ڕۆوە ئێستا ئەچمە سەر باسی مەبەستەکەش کەەوە شارچێتی و حزبایەتی و ناوچەگەرێتی تیانە مەبەستەکە یعنی کە بەداخەوە لە پێناو شکاندنی ناوچەیەکی ترکە ئەگەر حزبێکی تر باڵا دەست بێ شکۆی هەموو هەرێمی کوردستان ئەشکێن تاو شکۆی پێشمەرگە ئەشکێنرا کاتی شەڕیدا شکۆی ئاسایشی نیشتیمانی ئەشکێنرێ ئێمە بینیمان لە چەند ڕۆژ ڕابردوو کاتێکە ئەگەر هێرشی درۆنی بۆ سەر سلێمانی هەبووە میدیا هەبوو مۆسیقایەکی خەمناکی خستە سەر و سلێمانی لەژێر هێرشا سلێمانی بۆمبارانەکرێت سلێمانی بەردومانەکرێت ئەمە تەنها مەبەستی بەدەستێنانی ئەگەر لایک و ڤیو بێ ناشرینکردنی سلێمانی بێت چی بێ ئەمە لە کۆتاییە ئاسایشی نیشتیمانیە ببینە ئەو پەیجانەی کە سەر بە ئەو گروپانەی بەرگری عێراقی مقاومەی ئیسلامی عێراقی بن کە هێرشەکە دوای خۆیان بە بەرپرسیار زانی لەو هێرشانی کراوەتە سەر هەرێمی کوردستان وەکو بیفۆر و ئافتەر هەیە وێنێ دایانەنا هەمویان لە میدیای کوردیەوە داناوە بە لۆگۆی کەناڵە کوردیەکانەوە پەیامنێر هەبوو وتوێتی چەند مەترێک لە خوار ئامانجەکەی داوە پەیامنێر هەبوو وتوێتی بەڵێ جاری یەکەم و دۆم ئامانجەکەی پێکاوە سێم نەی پێکاوە ئەم شێوازە لە کاری ڕووماڵ لە هەر وڵاتێکی ترابێ کارزانە بە لەواچێ بە یاسای ڕۆژنامەگەری محکەمە نەکرێن بە یاسای سیخوڕیکردن لە کاتی جەنگا محکەمە
هەر ئەشبێ وابێ بۆیە ئەم دۆخە هەیە لە هەرێمی کوردستان و لە ناو میدیا کوردەکان بەداخەوە. دکتۆر ژووری هەواڵ کە خۆت لەوێت بۆ سەری کاتژمێر سوپاس دەکەم دکتۆر علی فەرەزکاشان سەرنووسەری کورسات نیوز. ئەلبەتە کاتژمێر ئەمشەو شەوی 26 لەسەر 27 مانجی ڕەمەزانی پیرۆزە بەپێی ڕێوایەتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام شەوە تاکەکان لە مانجی ڕەمەزاندا شەوێ قەدرن. مسلمانان لە شەوی 21 و 23 و بە تایبەتیش لە 27 چڕەکە ئەوڵەکانیان چڕەکەنەوە بۆ دوعاکردن بۆ لێخۆشبوون داوای لێخۆشبوون لە خوای گەورە. هاوکارانمان لە ژووری هەواڵ لە کاتژمێر 12 ڕووماڵێکی شەوی قەدرەکەن لە سەر تاسەری هەرێمی کوردستان و مزگەوتەکانی هەرێمی کوردستان کە هاوڵاتیان بە شێوازی زۆرا زۆر پێشوازی لە شەوی قەدر و لە بەڕێکردنی ئەو شەوە ئەکەن. ئێمە لەگەڵ ڕووماڵکردن و زانیاری بەخشین دەبارەی جەنگی ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران مەڵاوایتانێکین و بەخوای گەورەتانە سپێرین. لەسەری کاتژمێردا بینەری پیجی سۆشال میدیای کورسات نیوز و شاشەی کورسات نیوز بن بۆی ئەوانەی کە لە ماڵەوە شنیان ئەوانەی کە تانەوێت ئەو تەقسەی تەنانەت لە وڵاتانی ئەوروپاش ئەو کەش و هەوا ئیمانیەی ناو مزگەوتەکانی شارەکانی هەرێمی کوردستان ببینن بینەری کورسات نیوز بن. ئێمە لە لای خۆمانەوە لەگەڵ هاوکارانم بەخوای گەورەتانە سپێرین واتان لەگەڵ.